سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم هاتمە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان و خۆشەویستان، وەکو ئەوەی کە ڕێکلامان بۆ کردبوو دوو ڕۆژە ئێمە ڕێکلامان بۆ کردووە، ئەم شەو هاتینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی دیبەیتێک لە نێوان هەرێک لە بەڕێز کاک ئازاد ئەدمینی پەیجی یاسایی بیابان لەگەڵ بەڕێز کاک ماکوان کەریم نووسەر و ڕۆژنامەنووس. بەڕێزان و خۆشەویستان، دیبەیتەکە طبعاً لەژێر ناونیشانی ئەو ئاەتایە کە بەڕێز کاک ئازاد پێشنیاری کردبوو، ئەو ئاەتەی کە ئەڵێ فما استمتعتم به منهن فأتوهن أجورهن فريضة. بەڕێزان، ئێمە کاتەکانمان دابەش کردووە بۆ ئەوەی کە لە سەرەتاوە بەڕێز کاک ئازاد وەرئەگرین. کاک ئازادی خۆشەویست ئەگەر لەسەر هێڵی ئاگادارمان بکەرەوە، بەڕێز کاک ئازاد ئاگادارمان بکەرەوە. بەڕێزان خۆشەویستان، ئێمە چاوەڕێی کاک ئازاد دەکەین. کاک ئازاد خۆشەویستان، ئێستا کاک ئازاد وەرئەگرین. پێنج خولێکی یەکەم ئەچینە لای بەڕێز کاک ئازاد. کاک ئازاد وەرئەگرین. بەڵێ کاک ئازاد، کامێرەت نییە، ئەبێ بچیتە دەرەوە لە لایڤەکە و جارێکی تر بیتەوە بۆ ئەوەی کامێرە و دروست بێت. کاک ئازادی بەڕێز، کامێرەت نییە، بدڕۆڕە دەرەوە جارێکی ترەوە. بەڕێزان ئەوانی کە هاتوونەتە سەر هێڵ هەمویان کامێران هەیە، بەڵام بەڕێزت کامێرەت نییە، لە لایڤەکە بچۆرە دەرەوە و جارێکی تر وەرەوە. بەڵێ خۆشەویستان، یەکەم پەیوەندی ئەچینە لای بەڕێز کاک ئازاد. بەڵێ مامۆستا ئاگام لێتە کۆمنتەکەت ئەبینم. سەرەتا ئەچینە لای بەڕێز کاک ئازاد. بەڵێ کاک ئازاد، ئێستا کامێرەت هەیە. بەڕێزان، ئێستا ئەچینە لای بەڕێز کاک ئازاد. کاک ئازاد، کامێرەکە وەربگرە. کاک ئازاد، کامێرەکە وەرگرە. فەرموو کاک ئازاد. سڵاو هاوڕێ عەزیز. سڵاو لە تۆی خۆشەویست کاک ئازاد. سڵاوم هەیە بۆ هەموو بەشداربووان، ئامادەبووانی خۆشەویست لە دیندارە ئازیزەکان و لە هاوبیرانی خۆم. سەرەتا منەمێ بەڕێز، ئێستا من پێنج خولەکەم هەیە و کە پێنج خولەکەکەم تەواو بوو یاخود نزیکی تەواو بوون بۆ ئاگادارم کەرەوە. باش نییە؟ بەستە چاومان چەکەم. سەرەتا منەمەوێ ئەوە بە بەڕێستان بڵێم و خۆشە باش ئەزانی کە من تەندروستیم تەواو نییە و داوای دواخستنی دیبەیتەکەم کرد، بەڵام دیاربوو نەکرا. ناچار من بە تەندروستیەکی ناتەواو هاتم. ئەگەر هەندێک کۆکە و شتی وام کرد داوای لێبوردنتانەکەم، لێبوردنم قبول بکەن. ئەمەوێ ئەوە ڕوون بکەمەوە کە هەندێک بەڕێز، هەندێک خەڵک لە هەموو لایەک پیان وایە دیبەیت واتە شەڕە خاکەناس یاخود شەڕە جنێو یاخود گەیشتن بە ئانجام یاخود ئەبێ هەموو شتێک لایی بکرێتەوە. نەخر بەڕێزان، دیبەیت ئەوە ناگەێنێ. دیبەیت بریتە لە دوو مرۆڤی ڕە جیاواز کە لە دوو بیر و ڕای جیاوازەوە قسە ئەکەن و بۆ بردنەوە نییە، بۆ دۆڕاندن نییە، بەڵکو قسەکان دەمێنێتەوە و دەبێتە وەکو ئەرشیفێک لە داهاتووە سیر بکرێتەوە و سوودی لێ ببینرێ. نە من ئەدۆڕێم، نە ئەو بەڕێزەی لەگەڵ منە ئەم شەو قسە ئەکات، هیچ تەشەنوجێک نییە. من بەو پەڕی ڕێزەوە لەگەڵ ئەو بەڕێزەیە قسە ئەەکەم و هەموو لایەک ئەخەمە سەرچاوم. من بەڵگەی خۆمم ئامادە کردووە، لە کاتی خۆما قسەکانم ئەکەم. ئەو بەڕێزەش لە کاتەکەی خۆیان قسەکانی خۆی دەکات و دواتر بەڕێزەوە هەردوو لا دەچینە دەرەوە و ئەگەر بمتوانێت تەوقەیەکیشم لەگەڵا کرد و باوەشێکیشم پێا کرد و بە بەڕێزیشە و بۆ هەموو ئامادەبوانیش. من تەنها ئەمەم هەیە، من ئەتوانم پێنجەقەکەم لەم سەرەتایە بۆ شێوەیە
کۆتایی پێبێنم بەڕاستی هیچی ترم نەماوە بڵێم وەکو سەرەتایەک بۆ قسەکانم ئەتوانی من داخیتەوە بە ڕێزیان وەربگریت بۆ ئەوەی سیخولەکەکە و بابەتی دیبیتەکە دەست پێ بکات. بەڵێ بەستە چاو ئێستا چەند کاتەکەت ماوێتی لەبەروی بەڕێستان ئاماژەتان بۆ کرد بەسەر چاو ئێستا من بەڕێستان داخەمەوە و بە ڕێزیان وەرئەگرم بەسەر چاو. ئێستا بەڕێز مامۆستا یان کاک ماکوان وەرئەگرین. کاک ماکوان کەریم ڕۆژنامەنووس نووسەر و ڕۆژنامەنووس بە کۆمنتێک ئاگادارمان کەرەوە بۆ ئەوەی بەڕێستان وەربگرین. بەڕێزان خۆشەویستان ئەوانەی کە کۆمنت ئەنووسن هیوادارم ئێوە کۆمنتەکانتان ڕاگرن هەتا ئەو بەڕێزی کۆمنت ئەنووسێ بۆ ئەوەی کۆمنتەکەی بەڕێزی ببینم. خۆشەویستان تکام وایە ئێوە کۆمنتەکانتان ڕاگرن هەتا بەڕێز کاک ماکوان کۆمنتەکەی دەرەکەوێ. کاک ماکوان بە کۆمنتێک ئاگادارمان کەرەوە. کاک ماکوان خۆشەویستان تکام لە ئێوەی خۆشەویست هەیە ئێوە کۆمنتەکانتان ڕاگرن هەتا کۆمنتەکەی بەڕێز کاک ماکوان ئەبینم. کاک ماکوان بەڵێ ئەوە ئێستا چینە خزمەت بەڕێز کاک ماکوان. کاک ماکوان مۆبایلەکەت هەر لەسەر پێ ڕاگرە ئەوکۆی کە لەو پێش لێرکە وەرگیرای فەرموو قسەکانم کرد. کاک ماکوان پەیوەندیەکە وەربگرە. کاک ماکوان مۆبایلەکە بەو شێوە ڕاگرە ئاسایی هەر ئاحتیاتی ناوێ بەلا ڕایگری بەو شێوەیە. کاک ماکوان پەیوەندیەکە وەرگرە. بەڕێزان ئێمە ئێستا چینە خزمەت بەڕێز کاک ماکوان. کاک ماکوان پەیوەندیەکە وەرگرە. دواتر ئەچینەوە خزمەت کاک ئازاد و یەکی نیو کاژێریان ئەدەینێ. کاک ماکوان پەیوەندیەکە وەرگرە. بەڕێزان نازانم کاک ماکوان چێ گرفتێکی هەیە پەیوەندیەکە وەرناگرێ وی بووی وەرناگیرێت چۆنە تەڵەن جارێکی تر دووبارەیەکەینەوە. هی نەماوە کامێری نەماوە. کاک ماکوان لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە. کاک ماکوان لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە. بەڵێ کاک ماکوان هینت نییە کامێرەت نییە لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە. یەکەم جار کامێرە دەبوو لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە بۆ ئەوەی کە پەیوەندەکە دووەرگرین. بەڕێزان خۆشەویستان تۆزە گرفتی وەرگرتنی هەیە کاک ماکوان. هیوادارم ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ڕەچاوی هەست و شعوری یەکتر بکەن لە نووسینی کۆمنتەکانتانە. بەڕێز کاک ماکوان تۆزە گرفتی لە وەرگرتنە هەبوو یان بۆی نەچوو بوو تەواان ئەڵێ بۆم نەچووە بۆم نەهاتووە. ئێستا بە بەڕێزیان ماود لە لایڤەکە بچێتە دەرەوە و جارێکی تر بێتەوە بۆ ئەوەی کە بتوانین لایڤەکەی بەڵێ ئەوە ئێستا هاتە. کاک ماکوان ئێستا کامێرەمان بۆ نادی وەریگرە. کاک ماکوان کامێرەکە وەرگرە کامێرەت بۆ هاتووە. کاک ماکوان کامێرەکە وەرگرە چاوەکەم. کاک ماکوان نازانم بۆچی کامێرەکی وەرناگیرێ ئەبێ وەریگرێ. ئێستا چکە لەلای ئێمەوەی عازەیە کە کامێرە بۆ تۆ هاتووە کاک ماکوان لەلای ئێمەوە ئیعازەکە ئیعازەیە بەداخەوە جارێک کامێری بۆ دێ دوای ئەوە ڕەت ئەبێتەوە. ئێستا کامێرەت نییە دیسان کاک ماکوان
بەداخەوە کامێرەت نییە بچۆرە دەرەوە و جارێکی تر وەرەوە یان ئەگەر بچۆرە دەرەوە لە لایڤەکە جارێک تر وەرەوە چکە بەڕاستەکەی یەکەم جار کامێرەت هەیە دووهەم جار کامێرەت نییە ئێستا تەواوە ئێستا کامێرەت هەیە ئێستا کامێرەت هەیە و کامێرەکەشت بۆ هات کاک ماکۆنتکە سێری مۆبایلەکەت بکە دەرەکەوێت کە کامێرەت بۆ دێت کامێرەکە وەرگرە چکە لەلای ئێمەوە ئاماژە بەوە کە کامێرەتان بۆ هاتووە کاک ماکوان لەلای ئێمەوە ئاماژەکە بەوەی کە کامێرە بۆ بەڕێستان هاتووە تکام بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستە کە کامێرەکە وەربگرن کاک ماکوان زۆر سەیرە نازانم بەڕێزان چ گرفتێکی هەیە لە وەرگرتنە کاک ماکوان کامێرەکە وەرگرە بەڵێ جارێکی تر مەڕەت ئەەکەینەوە با کامێرێکی بۆ بنێرینەوە جارێکی تر کاک ماکوان ئێستا کامێرەت بۆ هاتووە یعنی کامێرەت هەیە و کامێرەمان بۆ ناردویت لەسەر شاشەکەی ئێمەش ئاماژە بەوە ئەکا کە کامێرە بۆ بەڕێستان دێت و بەڕێستان وەریگرن ئەگەر بە ئایپادەکە بۆ تۆزێک لەمە پێش ئایپادەکە لابە و بە مۆبایلەکەی خۆتان مۆبایلەکەت بە شێوەیەک بەم شێوەیە ڕابگرە و قوبوڵی بکە کاک ماکوانی خۆشەویست بەڕێزم کاک ماکوانی بەڕێز کامێرەکە وەرگرە چاوەکەم لەلای ئێمەوە ئاماژەیەکا بەوەی کەوا کامێرە هاتۆ بۆ بەڕێستان سەیرە نازانم چی گرفتێکی هەیە بەڕێزان بەوە تەلەفۆن ئەکات بزانم بەڵێ کاک ماکوان بەڵێ تۆ بە هین هاتوویت مامۆستا تۆ بەچی لەسەر خەتیت بە مۆبایلەکە لەسەر خەتیت بەڵێ باش ئێستا لەلای ئێمەوە یعنی لەسەر شاشەکەی ئێمە ئاماژەیەکا بەوەی کەوا کامێرە هاتووە بۆ تۆ یعنی ئاماژەیەکا بەوەی کەڵێ ئێستا چکە هەر هەم بە هەمان شێوە ئێمە نادمان بۆ کاک ئازاد وەریگرت هەر بە هەمان شێوەی تۆ یعنی هیچ جیاوازیەکی تیان نییە لێرە بڵێ بە سیستەمێکی تر ئەوما وەرگرتووە بە سیستەمێکی تر مەسەلەن بەڕێستان وەربگرین بەڵێ بەس نازانم وەکارەکەی چییە بەڕێزان باشە بەڵێ ئەو مامۆستا لەلای ئێمەوە بە مەزبوطی دیارە کە تۆ کامێرەت هەیە و ئێمە پەنجەی پێ ئەنین لێرەوە ئێستا ئاماژە بەوە ئەکا کە کامێرە بۆ بەڕێستان هاتووە بەڵێ بەڕێزان ئەگەر کەسێک ئەو گرفتە ئەزانێت هیوادارم کەسێک بە پێمان بڵێ چونکە ئەوە بۆچوونی خۆیەتی بەڵام بەڵگە و شتەکانی هەمووی لەلایە و دەریش ئەخات
مامۆستا ئەوەی تۆ بۆچی لای خۆتەوە ڕێی ناکەیت بۆچی لە لای خۆتەوە ئەوەی بڵێن لای شتێکت کردوێتەوە ئەوە ڕناگری بزانین مەسەلە ئەوە نییە لێ کاتا تۆ دوو لای بابیت بەڵێ بەڕێزان خۆشەویستان هۆکاری چییە کە بەڕێز کاکماکوان وەرناگیرێت کاکەین ئەگەر کەسێک زانیارێکی زیاتری لەلایە پێمان بڵێ کە لای ئێمەوە کامەری بۆ ئەچێ بەڵام لە لای بەڕێزان وەرناگیرێ بە پێچەوانەوە لەگەڵ یەکەم پەیوەندیە بەڕێز کاکماکوان کاک ئازاد وەرگیرە. بجۆم لێتە بەڵێ مامۆستا پێم وابێ بەڵێ بەڵێ ئەوە هاتەوە ئێستا هیچ عیبی نییە لە ڕووی نردنی کامێرەوە بەڵێ بەڵێ یەک دقه ئەو پیاوەڵە چارەسەرێکم لایە کە مامۆستا پەیوەندەکەی تۆ کۆتای پێنم بزان ئەو بەڕێزا چ چارەسەرێکی لایە باشە نا لەسەر لا نییە لەسەر لا نییە چکە ئەمە مۆبایلەکەمان بە شێوەی ئاسۆیی داناوە بڵین پێوە داناوە بەڕێزیش ئەبێ بەو شێوەیە بێت لەبەرەوە نانا ئەویان ڕاست نییە تۆ جار ئەوە داخەرەوە با منە بزان ئەو بەڕێزە چێ چارەسەرێکی لایە قەیناکە ئاخر ئەگەر خۆتان دەرنەکەون خۆش نییە یەک دقه دایخەرەوە یەک دقه یەک دقه سڵاو بەڵێ بەڵێ من تەسەوڕەکەم خەتای ئەوەیە بەڵێ دەستخۆش سپاس من ئێستا ئەوان پێڵم دەستخۆش سپاس کاک ماکوان ئەزانی چی ئەبێ ئەو زۆر باشە یعنی من ئەو بکەم بە ئەدمین باشە
يعني ابي اما داخموا جو بقرا يعني من ابي اما داخموا في والله ابي اما داخموا نا الان بكاك حيدر بلي ايا من اما داخموا جمله بله بەڕێزان خۆشەویستان بەڕێزان خۆشەویستان ئێمە ئەم لایڤە لەبەر ئەوەی کە ئەو گرفتی وەرگرتنی هەیە ئێمە بەڕێزێک پەیوەندی پێوە کردین کە لە ڕێگەی بەرنامەیەکەوە ئەتوانێت بەرنامەیەکی وامان بۆ چاک بکات کە هەر ستیانمان بە بەباشی لە لایڤەکەیە دەربکەوین لە ڕێگەی بەرنامەیەکەوە بەڵێ ئێستا تاقیەکەینەوە باشە ئێستا تاقیەکەینەوە بەڕێزان گوێ بگرن بزانین ئەم دەنگەی کاگماکوان ئەگاتە لای ئێوە ئەگەر ئەو بەدەنگ کاگماکوان بەدەنگ بێتە لای ئێوە باشە ئێستا 5 دقیق قسە بکە سڵاوکە لەو بەڕێزانە بزانین دەنگت بە مەزبوطی ئەگاتە لایەن باشە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين وشكو براني عزيزي من صلاة عليكم بصلاة الإسلام السلام عليكم ورحمة الله وبركاته يا مشتێک خۆشحاڵم بەوەی کە جەناب دەسای بەسازدانی ئەم کۆڕە ئەو برادەرە 1.7 پلەی سەدی فەرقی کردووە کەڵێک لەلاشیا و ماتەوقەیەکم لەگەڵا کرد من نامێت تەوقەم لەگەڵا بکە من نامێت تەسەنوع بکات لە بەرچاوی خەڵکیە لە کاتێکا کە تەلەفۆن بۆ خۆمەکەش نێو بە ئاشداوم نەیە نێو بە کەسوکارم نەیە ئەو برادەری کە ئێستا بەم شێوەیەڵە من ڕێزەگرم و خاکە ناسمان پێنی و شت نییە لە کاتێکا تەلەفۆنی بۆ من کردو خۆشی باش زانمدانەکانیش هەیە کە بە منەڵێ ئاشداو لەبەرەوە کە کاتێک خەڵکێکیش مەهماکان ئەگەر قسێشت بەخۆم بووتایەتەوە احتیاجی بوو بەڵام ئاشدامان بڵێ چی کەسی من بەرحاڵ ئێمە لێرا کە مادەم دیبیتەوە بۆ دیبیت ئامادە بۆ شتی معریفی پێ هیوادارم شتە معریفەکان بخاتە ڕوو خەڵکەکان بخاتە ڕوو بخۆڵێ ئەو خەڵکێشە وەختە ئەبێتە سەنگی مەحەک هەم بۆ منیش و هەم بۆ ئارگۆمنتەکانی ئەویش و هەم بۆ ئارگۆمنتانیشی کە خدێتە ڕوو هیوادارم ڕوون بێ بۆ زۆر سپاسانەکەم بە خۆشحاڵم بە هەموو مولحیدێک کە جورئەتی ئەوە بکەن وەکو کاگازات ئەگەر چی پەچەپۆشیش بێ ئەگەر چی دەمامکی دانابێ بۆ ئەوەی کە کەس نەیناسێتەوە کە ئازادە بۆ خۆی بەقسمەوەی ینی من حرمەتم هەیە بۆی علاقەم نییە بەسەرەوەی دەرەکەیان دەرناکەوێت هەر کەسێک هەر مولحیدێک وەکو ئەمیش کە چۆن ئەو جورئەتەی کردووە ئێوەش ئەو جورئەتە بکەن وەرنە پێشەوە بۆ قسەکردن بۆ گفتوگۆکردن قساکەین شەڕەلەقە ناکەین دەردی کاگازات وتی یا کاک سورکیە وتی ئێمە شەڕەخاکە ناز ناکەین هەر زۆر بەدڵ نەبوو کلیکێک کاتوانی بڕۆی جا هیوادارم ئەو وەختە خەڵکیش بڕیارێکی خاوەنیشتی معریفیە وەکی بەڵگەی باشی پێ و ئەو قسانش کە هێت مهمەوێ ئینسان منصیف بێ و ڕاستگۆ بێ مهم ئەمێ صدق ئینسان بتوانێت ڕاستگۆ بێ و بە ڕاستگۆیانە قسە بکە خەڵک چاواشانەکە ڕاستی و دروستی بخاتە ڕوو جا ئەو وەختە ئەگەر مولحیدە ئەگەر داداییە ئەگەر بنیێویە ئەگەر عەبەسیە ئەگەر وجودیە ئەگەر کۆمەنیستە هەر کەس کە ڕاستگۆ بوو خەڵک احترامی دەیەگرێت کرامەتی پارێزراوە بەڵام کە درۆزت بوو چاواشەکار بوو خەڵک لە خۆ بە سوک سەیریەکە مەهماکان لە بەرچاوی خەڵکیشە خۆیان پێ بکە هەروە دەرەکەوێت هیوادارم پەیامەکەم گەشت بێ و زۆر خۆشحاڵم بەم دیبەیتە و هیواداریشم یەکەم جار و دووەم جار و دەهەم جار دووبارە ببێتەوە سەد جایتر دووبارە ببێتەوە کەیتریش پێی خۆشە من لە خزمەتە بەڵێ تەواو مامۆستا قسەکانت تەواو بەسەرە وەڵا بەرچێناو مۆزوعەکە لەگەڵ حەیدەرا بە خۆتان خەتیر ئیشە من بە قوربانتانەوە بەس و تەواو بێت و چونکە نانا گوێ بگرە کاک ماکوان ئێمە ئەمانێ بەم شێوە بەردەوام بین چونکە لایڤەکە ڕاناگرین بەم شێوەیە بەردەوام بین تۆ پێت باشە بەم شێوەیە بەردەوام بین ئاوا تۆ لە ڕێگەی دەنگەوە قسە بکەی مشکلە نییە ماما زانیاتیان مویمە دەنگمان بگاتە ئەو خەڵکە ڕسمم هەیە لە پێیجی خۆم هەر کەسێک هەچ کاتێ من بەڵگەم ئامادە کردووە ئاوا بۆ نمونە
اما لێرا کتێبێک لەبەردەستمایە هەر کەسێ حەزی کرد سەیری کا ئەوش حەزی نەکرد سەیری کا خۆ بە زۆر بانگی ناکەم هەر بانگی لە دەنگەوە بێ ئەمە تەفسیری ابن كثير لە لای منە ئەمە تەفسیری طبریە لە لای منە ئەمە تەفسیری في ظلال القرآن سید قطب لە لای منە هەمووی حاضرە لە لای منە هەر کاتی ئەرگومنتم بیست ئەمە بێت کە کاتێکیش ئەو کەسە کە ئێوێت قسە بکە کە داوای ئەرگومنتم لێ کرد ئەویش داوای ئەرگومنت بکە داوای بەڵگە بکە بەڵێن ئەو قسە لەکوێوە هێناوە هەمووی سەرە و خوار مەخوێنەرەوە وەکو خۆی بخوێنەرەوە هەر ئەوە مەوێ شتێکی ترم ناوێ من سپاس دەکەم فەرموو بەردەوامت من لە خزمەتە دەست خۆش بێ کارێکی خۆش ئیداعی دۆ بەڵێ بەڵێ دایخەمەوە ئەو وەرەگرم مامۆستا ئەمە لە لایڤەکەەوە جۆ لێ بێ لە لایڤەکەەوە کە جۆ لێ بێ ئێستا بەڕێزان دێنە سەرخەت بەڵێ 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 تۆ لە لایڤەکەی خۆت لە لایڤەکەی چۆنە بێ گوێی لێبگرێ چۆن لەبەرەوەی بەردەوام بووین تازە شتەکە ڕۆشتووە و بەو شێوەیە بەردەوامە بین باش ڕۆژ باشە مامۆستا دێنەوە خزمەتت ئێستا نیو کاژێر ئەدەین بەو بەڕێزە دواتر نیو کاژێر ئەدەینەوە بە تۆ کاتێکی خۆش بەڕێزان ئێستا نیو کاژێر ئەدەین بە بەڕێز کاک ئازاد بە کۆمنتێک ئاگادارمان کەرەوە بۆ ئەوەی بەڕێزە وەربگرین کاک ئازاد بە کۆمنتێک ئاگادارمان کەرەوە کاک ئازاد بە کۆمنتێک ئاگادارمان کەرەوە بەڕێزان ئەگەر تکایە لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەم کە ئێوە تۆزێک کۆمنتەکانتان ڕاگرن بۆ ئەوەی بەڕێز بەڵێ ئێستا ئێمە بەڕێز کاک ئازاد وەرەگرین کاک ئازاد جارێکی تر کۆمنتێکی تر بنووسە چونکە تەسەوڕەکەم کامێرەت نەما بێت کاک ئازاد کۆمنتێکی تر بنووسە بەڵێ ئەوەتانە ئێستا کامێرە تێ کاک ئازاد زۆر عەجیبە کاک ئازاد کامێرەت هەیە بەڵام دواتریش کامێرەکەت نامێنێ کاک ئازاد زۆر عەجیبە کاک ئازاد کۆمنتێکی تر بنووسە بەڕاستی کامێرە بۆ نایەت کاک ئازاد کۆمنتت جارێکی تر بە ژمارەیەک یاخود کاک ئازاد شتێک بنووسە کاک ئازادی بەڕێز شتێکی تر بنووسە بۆ ئەوەی کە بزانین ئایا کامێرەت ماوە یان نا چکە کامێرەت هەیە کە ئەمانوێت کامێرە بۆ بنێرین ئاماژە بەواکە کە کامێرەت نییە زۆر عەجیبە نەخێر کامێرە نییە بەڕێزان کاک ئازاد کامێرەی هەیە بەڵام ئەمانوێت کامێرەی بۆ بنێرین کامێرە نایکات بەڕێزان بەداخەوە نایکات کاک ئازاد نایکات کاک ئازاد کامێرەت هەیە بەڵام نایکات کاک ئازاد کامێرەت هەیە مەزبوط کامێرەت هەیە بەڵام کە پەنجەی پیانین هیچ ئیعازی نردنی کامێرە نایەت نانا کێشەت نییە لەوەیە کە بڵین کامێرەت نییە کامێرەکەت ئاماژە بەوەکە کە تۆ کامێرەت لەلایە ئەتوانی کامێرە بۆ بنێرین بەڵام کە پەنجەی پیانی بۆ نردنی کامێرە نییە یعنی گرفتێک لە خودی خۆیە نەک لە لای تۆ
بەڵێ بەڵام باشە داوای لێبوردنەوەی بە ڕۆژ و خۆشەویستەکەین بەڕێزان نازانم هیچ شەوێک ئێمە گرفتمان نەبووە لە نردنی کامێرە بۆ ئەو نازانم ئەم شەو بۆچی ئەم گرفتە دروست ئەبێ ئێستا کامێرە هات کاگاز ئێستا کامێرە هات سڵاو ئازیز سڵاو خۆشەویست سڵاو باو کامێرەیە بسوڕێنم بەڵێ کاک ئازاد ئێستا بەردەوام بە نیوکاژێری خۆت قسە بکە بەڵێ هاوڕێ سەرەتا لە باسی نازانم ئەو بەڕێزە باسی ڕێز و جنێودانی منی کردووە هیچ کەسێک گوێی لەوە نەبووە من ڕۆژێ لە ڕۆژان جنێو بم بوختان و تەڵەکە بازی و ئەم جۆرە فێڵ و فەجارانە لەگەڵ منان ناخوات چونکە من خۆم کەسێتی خۆمە ناسم هەموو ئەو بەڕێزانی دێنە لایڤەکانی منەوە کەسێتی من ئەناسن کەسێک بێ یاری بەعسابم کە 100 جار لەسەر یەک جنێوم پێ بدا منیش لەوانەیە ڕەدفعلم هەبێت و وەڵامێکی بدەمەوە ناوهێنان و تەشهیر مەسەلەن ئەو بەڕێزە هاتۆ ناوی کەسێک گەێنێ بە ناوی سورکێەوە کە لە پیجەکەی خۆیان پۆستی کردو و ناوی ناوە سوورگێ بە بنار ئەڵێ بنارخان بە ئازاد ئەڵێ ئازادخان ئەمانە نامە سوکایەتی نییە بەڕاستی مرۆڤێکی شەریفە لە هەمان کاتە دوو لایڤی کردوێتەوە بۆ ناوی وەکو من کێشەکانت چارەسەر کەیت و وەکو من بتانی بەشداری بکەیت بەردەوامبوونی دیبیت و ئەم جۆرەشتانە من زۆرم پێخۆشە بەردەوام بێ بەڵام کاتێ مرۆڤەکان ئاستی زانیاریەکانیان پتە بێت و لە هەمان کاتە ئەدەب و ئەتیکێتی دیبیت و ئاخەوتن بزانن بەهەرحاڵ من دێمە سەر باسەکەمان بەڕێزان وەکو لەسەر شاشەکە لە بەرچاوتانەیە بە بچووکی منم توانی شاشەکە لار بکەمەوە وەک تۆ زانی ئەو کاتە کۆمپیوتەرەکەم باشتر دەرەکەو بەڵام ئێستا ئەبێن ناو بەناو بۆ ئەوەی سەرچاوەکان پیشان بەم دەبێت مۆبایلەکە مەڵگەم و بیخەمە سەر کۆمپیوتەرەکە بۆ ئەوەی کە ئەو بەڕێزە سەرچاوم پیشانەیە نەخێر لەبەر ئەوەی تۆ لەسەر خەت نیت بە مۆبایل لەسەر خەتی ئەوە من ناتوانم سەرچاوەکانی تۆ بینم خۆ لە یەک کاتە لایڤەکەی بەڕێزێ ناکەمەوە کە ئێستا کردوتەتەوە لە پیجی خۆت و خۆتە زانی چۆن سەوتی من کزەکەیت و چۆن دەنگەکانی خۆت لێ ئەیتەوە من ناتوانم متابعی لایڤەکەی تۆ بکەم سەرچاوەکانم شام بدە ئەبوایە کێشەکانی خۆت چارەسەر بکردە ئەنجا بهاتەیدایە دیبیت بکردایە و وەکو سێ ڕۆژە سوکایەتی بە منەکەی ئەوەی بە مرۆڤ نەکراوە تۆ بە منە کرد واد لێکردم بە نەخۆشی بە ویسکی خواردنەوە بێم لایڤێ لەگەڵا بکەم تاوەکو دەنگ و قورگم ئیش بکات چونکە پێتان وا بوو من درۆتان لەگەڵاکەم کاڵم ناساغم بەهەرحاڵ بەڕێزان مۆبایلەکە تۆزە نزیکەکەمەوە باسی ئەم شۆمان ئێمە لەسەر ئەم ئاەتەیە بە کورتی لەسەر زەواجی متعەیە واتە لەشفرۆشی لە ئیسلامدا والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم وأحل لكم ما وراء ذلكم أن تبتغوا بأموالكم محصنين غير مسافحين فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة أما قرنترين باش يم آياتي كان لهم تفسير كان أمشوا زورتر قرنجي بو بابتاهم ولا جناح عليكم فيما تراضيتم أو بابتي مني وإيشم بينيا برزان باب قرين وسر تفسير كان سرتا من أم بابتان بو أكم بكردي أم آياتا أكم بكردي دواتر من دسما سر تفسير كانوا بزانين تشيو تراوى سبارد أم مسألة من بيتان ألم تحداكم زواجي متعلق ديني إسلامها أبوه ببي حديثة صحيحة كان هكا 2 سال بيج لمردني محمد زواجي متعة واتزواجي لش فروشي لإسلامها كراوة لمكة لفتح مكة كاتك محمد مكة دا جيركاته دوبارة أو كاتا متعة ناهلت شونك إيشي نما وبعد مجاهدة كان بوي متعة أكير شونك مجاهدة كان كاتش شون طالاني أنا كرد كاروانا كان يان أبري پێوتن بڕۆن زەواجکەن لەگەڵ ژوشتیوە بۆ ئەوەی زەوقە سێکسیەکان بێن نەخوارەوە چۆن داعش زەواجی نیکاح هێنا ئەم هینەی هێنا چی پێڵن
ئەمەی جیهاد النکاحی هێنا ئەمیش ئەمەی کرد بۆ ئەوی شەڕکەرەکان لە ڕووی سێکسی و پڕ و تۆڵ بن بتوانن سێکسیان کردی بە هیچ کێشێکی سێکسیان نەبێ بۆی بتوانن زۆرتری تاڵانی بکەن لە مەکەیە کاتێککە دەسەڵاتەکانی کۆتایی گەیشتە دوابلە لە مەکەیە بە حەدیث هەیە کە گوایە ئەم زەواجی متعە لەش فرۆشیە لە ئیسلامان نەماوە بە کورتیەکەی 21 ساڵ لە ئیسلام لە ئیسلامە زەواجی متعە هەبووە دوایی بە حەدیثێک کۆتایی پێهێنێت ئاەتەکە دەڵێت ئێوە ئەو ژنانەتان لێ حرام کراوە کە مێردیان هەیە تەنها کەنیزەکەکانتان نەبێ کۆیلەکانتان کە لە شەڕدا بە مافی خۆتان بەدەستان هێناوە خوشک و برا و دایک و باوکیانتان کوشتووە ئەممانتان کردوتە کۆیلە ئەگەر مێردیشیان هەبێ بۆ ئێوە حەڵاڵە لە یەکێ لە حەدیسەکانە دەڵێن کاتێک ئێمە چوین بۆ غەزوە سەحابیەکان ئەڵێن چەند ژنێکمان بینی مێردەکانیان مابوو بەڵام ئێمە کردبوومان بە کەنیزەک حەزمان نەکرد لەگەڵیانە بخەوین محەممەد بۆی حەڵال کردین وتی بڕۆ لەگەڵیانە بخەون مشکلە نیە مێردیانەیە مێردیانە ئەمانە کەنیزەکن کۆیلەن مولکلیەمینن دوایی ئەڵێ بە پارەکانتان چەند ژنتان هەیە بیهێنن چەند هاوسەرگیری هەرچیەک بێ پاشان دەڵێ فەمەستەمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة حەز ناکەم لەسەر ئەو بهیە قسە بکەم چونکە وشەیەکی زۆر بێمانە زۆر ناخۆشە زۆر عیبە من ئیشم بەوە نییە حەدیسەکە بۆ شێوەی ئەەکەم بە کوردی کە مسلمانەکان پێیان خۆشە دەڵێ ئەگەر چێژتان لە ژن بینی ئەوە پارەی چێژ لە بینینەکەیان بدەنێ کرێی چێژ لە بینینەکەیان بدەنێ بەڕێزان با بچینە سەر تەفسیرەکان بزانین تەفسیرەکان دەڵێن سەرەتا دەچمە سەر تەفسیری نامی کە مەلا عەبدولکەریمی مودەڕیز نووسیوێتی تەفسیرەکەم لەبەر دەستایە بە کتێب لەبەر دەستمایە ئەمە تەفسیری ئەمە ئیبن کەثیرە ئەمە تەفسیری نامیە لە لاپەڕە 238 تا بەڕێزان تەفسیری نامی لاپەڕە 238 هەتا تەفسیری ئاياتەکە کۆتاییەت لەو شوێنەوە کە دەست پێەکە والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم دەست پێ ئەکات من ڕسمیم گرتووە بەڕاستی چونکە ئەوە حەز ناکەم سەیری بکەم دەچمە سەر ڕسمەکانی تەفسیری نامی بزانین ئەو دەڵێ چی بەڵێ بێ ئەو فۆلدەری کە دامنەوە بکرێتەوە بەڵێ ئەڵێ والمحصنات من النساء فەرموودەی خوا محسەنات ئەو ژنانن کە مێردیان هەیە واتە حرام کراوە لە سەرتان ئێوە نابێت لەو ژنانە نزیک بنەوە کە مێردیان هەیە إلا ما ملكت أيمانكم ئەڵێت تەنها ئەو ژنە خاوەن مێردانە کە خاوەن مێردیشن خاوەن مێردن بەڵام ئێوە بەدەستان هێناون لە شەڕە ئێوە دەتوانن لەگەڵیانە بخەون کۆیلەی جەنگن ئەم ژنانە کافرن جەنگاوەرەکانیان کوژراوە هەرچەندە خاوەن مێرد بن مادەم لە جەنگا گیراون کۆیلان ئیسلام کۆیلەی حرام کردووە جاکە شتاڵەن من زۆرم بەلاوە خۆشە بێ ئەڵێ مادەم لە شەڕە گرتوتانن دەتوان لەگەڵیانە بخەون ئەگەر حامیلە بوون ئەوە وازیان لێ بێنن بە حملەکەیان دابنێن و بە سوڕی عیدیان تەواو بێ کە بۆ حامیلە پێم وا بێ 3 مانگە یا 4 مانگە کە ئەوە تەواو بوو دەتوانی لەگەڵیانە بخەوی بەبێ هیچ مەرجێک دوایی ئەڵێ ئەمە کتابی الله عەلەیکم واتامە وەکو فەردێکە لەسەرتان ئەنجا دوایی ئەڵێ هەموو شتێک بۆ ئێوە حەڵاڵە جگە لەمانەی کە لە پێشوە باسمان کرد ئەنجا ئەڵێ ئەن تەبتەغوا بئەموالکم محسنین غەیرە مسافحین حەڵاڵمان کردووە بۆ ئێوە غەیری ئەو ژنانەی کە باسمان کرد لەسەرەوە ئەمە ئیرادە و خواستی ئەوە بیان خوازن بە سەرفی ماڵی خۆتان واتە بە پارە ماڵی خۆتان لە مارەیدا بەڕێزان لەسەر وشەی مارەیی کە میهرەگرێتەوە لە عەرەبیە لە هیچ حەدیث و ئاەتێکە مارەیی و مهر نهاتووە بەڵکو وشەی ئەجر هاتووە ئەجریش کرێیەکە تۆ چۆن ئیشێک بۆ مرۆڤێک دەکەی وەکو کرێکارێک ئەوە پارەی ئیشەکە ئێیتێ ئیسلامیش ئاوا باسی ژن و مامەڵەی کردووە بۆ ژن دەڵێت کە لەگەڵیان ناخەوتن چێژتان لێبینن سێرکەم بزانن مدرس الله چی لە تەفسیرەکە فەمەستەمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة جا هەر کام لەم ژنانە کە لەزەتتان لێ وەرگرتن لەزەت واتە چێژی سێکسیتان لێ وەرگرتن چوونە لایەن مارەیەکەیان پێ بدەن
لەسەر ئەساسی ئەوەی کە فەرزە حەقێکی خودایی و واجبی کردووە لەسەرتان مارەیەکەی ئەسێریکە وشەی ئەجرەکان گۆڕیۆ بە مارەی چونکە وشەی ئەجر ناشرینە وەکو کرێی تەکسی وەکو کرێ دێتە بەرچاو بۆیە ئیسلام ئەمەیان پێ ناخۆشە هاتوو وشێکی تریان بۆ دەزێتەوە ناویان ناوە مارەی تەنها ئەجرەکان کردووە بە مارەی ئەجینا لە ئەنجامی لەزەتکردن لەو ژنانەدا تۆ پارەیەکیان ئەدەیتێ جا ابن عباس و ابن مسعود و ويي كوري كعب وسعدي كوري جبير والسودي زور جوان أم آياتان وتو ضلينا ما آياتان نبوة فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة بلكو بشويكي تربوة باب زين هل تفسيري نامية الله شي هل تفسيري نامية الله سرتا الله يكم بكارهناني وشي استمتاع وتم متعة كلمة أجور بكارهاتوا چونك استمتاع لذتك وقتية أجور بمعنى كريه لسر أو استمتاع كواتا بو تشي جوارگرتن لجنكان إيو باريانيني اگر ماريش شتيكي زور ناشرينه چونك تو أبي همون روجيه كسكسي لقلاكي أبي باري بيتي ابن مسعود أزانا ابن مسعود شيء برزان ابن مسعود حديثك هي لسري زانا محمد شيوت وسرباري زين ابن مسعود شيء ابن مسعود يكيك اللو شوار كسي كمحمد وتويتي اگر قرآن تان ورقر قرآن لم شوار كسو ورقرن خذوا القرآن من 4 من أبي مسعود وأبي كعب أبي كري كعب ومعاذ بن جبل والسالم لم شوار كسو قرآن ورقرن واتام شوار كسا مصحفي خوان هبوا قرآني خوان هبوا قرآن همو لبربوا ابن مسعود ويي كري كعب أم آياتان بمشي ونخوينو تو كإستالا قرآن هي بلكو خوين قرآني خوان هبوا لقرآنكي خوانا بمشي ويخوين ديانا تو يك دقة بمشي ويخوين ديانا تو كالتفسيري نامية هي باب اسمه سلوينا كان ابن مسعود بمشي ويخوين يوتيو فما استمتعتم به منهن إلى أجل مسمى اگر بوكاتي دياري كراو تشيش دان لو جنانا بيني او كريكيان بدني واتا امام مارينيا اما جنهنان نية من لخودي كاد ماكوانا برسم مرجكاني جنهنان نزيكي هج مرجا لشايتي وبيقرا هتا مرجكاني تر بلام اما بس باسي استمتاعك باسي متعك شيعكان زور رازقون لقل خوانك بكاري هنا لكاتي استاشا اما بس باسي استمتاعو تشجور قرتنك الان كريان بري ابن مسعود ابن عباس ويي كوري كعب سعد كوري جبير سودي أمانة بنمايز تفسيرا لإسلام أمانة من التفسير نامنة شو بتايبتي ابن عباس كان آياتي واخرون توا من لأجل المسمى زور تفسيره كان ببي أو نامنة ابن مسعود بوشي واخرون يتوا ابن مسعود بوشي واخرون يتوا ابن عباس يشبه همان شوا جاء ما لسر تفسيري نامي بس بيد أشينا سر تفسيري ابن كثير برز أنا ما تفسيري ابن كثير كتابكي لبرشاوي منها لا برح وصوب بيستوهج لتفسيري آياتي بيستشواري نساء كو آياتي من باسيكم بزانن تشيوتوا أما تفسيري ابن كثير بكردي لكردستان كراو بكردي برزان بوي نلن ايوا درو كان اما مسلمان كان كردو انا بكردي اما تفسيري ابن كثير اما وينكي امش بين جلده اما هر بين جلده كيا من اسمه سروينا كان وك بيموتن سرتا بيموتن اما تفسير كيا لا برح وصوب بيستوج تفسيري ابن كثير بكردي اسمه سري سروي تفسيرك ابوي بشانتا بمشين وسيتيو بلغو ترجمه كردو تنها ابن كثير وترجمه كراو ابن كثير خويتي برزان جواز رخنا شمليه قلبوت ابن كثير بونا ابن كثير بلى بسم الله الرحمن الرحيم ناس نامي تفسير ناوي تفسير ابن كثير بكردي ورجيران علي حاجي عبد الله بريسي نوري تشاب يكم 2012 شويني تشاب تاران خلطني ديزاين ابراهيم معروف طبعا عربيه كشملايه برزان عربيه كشملايه هماش طلعته اما تفسيرك بعربي هماش تا من يسال كرديه كابو تانا خنمو اش مسالوي انا كان شنو ما هو هاورن شنو كاتم ما هو هاورجا موتا يشتا موتا بله ببلغ ساكن بو يفريها ميكوم ابن كثير الله شي برزان
والمحصنات من النساء هتا كوتاي آياتك جني بشوتان بو حرامة من ناس مسار أو باسا أو باس من كنت همانشتا دوباري ناكينو إما داتشين أو باسي كجرينجا للأمان 15 دقة وماوە 15 دقيقة زور باشا وزوري زيادة دليت فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة لبرامبر أو لزتي لجنان ديبينن أو لزتا لجنان ديبينن أو مالي خداي برياري لك توزي جوانية كان لجاتي يبلي أو كريه چونك القرآن هاتو أجور كريه على لجاتي أو لزتي لجنكاني دبينن أو مالي خداي برياري بداوة أو بيدن كواتا لبرامبر لزتا تو بارئي بجن لش فروشية برزان لش فروشية 18 سال لبيانبراتي محمد كراوة لما حلال كراوة لما كقوايا حرام كراوة دوائي بيشتان عليهم بلكو محمديش حرامي نكردوا بدقيقي قرآني نية كأمشتا حرام كرابي خوي بقرآن حلال كراوة متعة بلام محمد بحديث بابلين حرامي ليكردوا نهي ليكردوا بلام لسردني أبو بكر كراوة ولسردني عمر كراوة لكوتاي خلافتي عمر لكوتاي خلافتي عمر أمشتا بابلين نهي ليكراوة برزان چونکە عمر شتێک گەڵێ من ئێستا حەدیسەکەتان پێڵە بەرحەڵ بزانین ئەبن کەسیرە لە چی لەنجامی ئەو لەزەتەیە کۆمەڵی پارەیان بنێ وەک چۆن لەزەتیان لێ وەردەگرن ئاواش مارەیەکەیان بدەن ئەجرەکە کە کرێیە ئەیگۆڕێ بە مارەیی وەکەیف ناخذ وقت بعضكم بڵ ئەوە هیچ نییە چونکە شتم زۆر ماوە باسی چێژ وەرگرتن ژنان لە متعە و قەدەغەکردنی ئیبن عەباس و وێی کوڕی کەعب و سعدی کوڕی جوبەیر و سوودی کە ئێستا چوار ناویانم خوێندەوە ئەم چوار کەسایەتی زۆر گرنگن ئەم ئاەتیان بەم شێوە خوێندوێتەوە فما استمتعتم به منهن إلى أجل مسمى فآتوهن أجورهن فريضة ئەگەر چێشتان لە ژنەکان بینی بۆ کاتێکی دیاری کراوە واتە لە کاتێکی دیاری کراوە تۆ لەگەڵ ئەو ژنیان ڕێئەکەویت بۆ ئەوی لەگەڵ یا بخەوی ئەبێ کرێکەی بیتێ ئەمە ئەزانی چی کردووە ئیبن عەباس مصحفەکەی باوکی هێناوە بەڕێزان مصحف کاڵین مصحف قورئانەکەی باوکی زانین چی وتووە بەڕێزان لەسەر ئەم شتە بۆی من لەوانەیە فریای ئەو شتانە هەمووی نەکەوم بۆیە دەچمە سەر مەوزوعەکەی ئیبن عەباس بەڵێ ئەمە تەفسیری تەبەریە بۆ کاگماکوانی بەڕێز جزئی هەشت لاپەڕەی 177 تفسيري طبري جزئي هشت لاپەڕەی 177 بەڵێ ئەڵێ کەسێک دەڵێ عباس أعطاني ابن عباس مصحفا ئەڵێ ابن عباس مصحفێکی دامێ واتە قورئانێکی دامێ پێیوتم فقال بيوتم هذا على قراءة أبي أم قرآن باوكي ابن عباس قرآني لبربو مصحفي تايبتي خوي هبوا قرآن برزان لسردني عثمان أنوسريته نك أنوسريته هندي كان السوتينيتو يكي كان يالته أو قرآني لبردسي إما هي صدان قرآني ترهبوا يكي لو أنا قرآنكي باوكي ابن عباس يكي لو أنا قرآنكي ابن مسعود يكي لو أنا قرآنكي ويي كري كعب كمحمد عليه قرآن لم دوك سور جنن أم آياتي بمشويت يا أبوه أجر تشتان لي ورقتن بوكاتي دياري كلاو أوان الخكيبني ابن عباس بوك سأله أبي قرآن أواب خويني توا فما استمتعتم به منهن لأجل مسمى دبي أواب خويني توا لا حديثي ترى هر لطبرية هاتوا ضليت كسيق بابن عباس عليه داود جراويتي هو لأبي النظرة عليه لابن عباس برسي سبارت شجلي بينين لجنان بيوتم أم سورتي نساء كآياتي بستوتوارة بمشوي أخوان دريتوا فما استمتعتم به منهن إلى أجل مسمى فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة أم حديثان زور بقوة زور جرنجة عليه ابن نازم شيء بيزناك ناوا كام جرين عليه نظرة وتي أم آية بو ابن عباس قينوا فما استمتعتم به منهن فآتوهن أجورهم فريضة على ابن عباس بيوتم نا بل إلى أجل مسمى وتبكاتك دياري كلاو قال
علي او كسوتي وتم نخر من بو شوي نايخوين ما بو شوي تريخوين بو ابن عباس سيجار سوين اخواب الله والله لنزلها الله كذلك سيجار لسريك عليه سوين بالله ام آيات بمشوي هاتوا سوين بالله ما يتبم شوي هاتوا سوين بالله ما يتبم شوي هاتوا لأجل مسمى بوكاتك دياري كراو وقوتم ابن مسعود وياي كري كعبيش همان قسيان كردو اوان مصحفي خواه اوان قرآني خواه نبوه شو قال محمد وتوتي قرآن لم كسانه ورقنا تفسيري طبري لهمانشتا بموضوع كتير باسا كم بداخل بلى ابن مثنى قالت سألت عن هذه الآية برسالي لابن عباس كردو في مواد ايش على برسالة ملك والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم حتى أوكوتي وآتيك عليه فما استمتعتم به منهن آية أم آية نسخ كراوتوا ابن عباس بي دليت نخر أم آية نسخ نكراوتوا أجر عمر نسخي نكر دايته أم آيتي بابلين عمر نهي نكر دا لمتعة حتى استمابو برزان أملت شيء هي أما لجامع بيانا هي تفسير قرآن طبري تفسير آياتي جمارة بيستوشوار أو شوار كسم بو باس كردن كمحمد خوي عليه قرآن يعني لورجرن ابن مسعود وبي بن كعبة أمانج بهماش وخوانيانا تو خوان قرآن يعني لبربو ديما سر كومالا بلغيترشان خلق ما برس نو خلق ماو نو خلق زور باش زور زيايا كاتب أم دونامي لرا داخم لايفاكي توج داخم شو كان لايفاكو لرا هي نو خلق زور باش برزان بامسينا سر حديثة كاني مسلم لحديثي جمارة 405 من كتابة كم لبردسة أتوانم حديثة كشتان بشامبم بلام 1405 ناوي حديثة كيه كسك بناي محمد بن رافع حديثي جمارة 1405 مسلم ضليت لفلاني كوري فلان وبيزناك عن أنا بخوانينا ولا عن كنا نستمتع بالقبضة من التمر والدقيق أيام على عهد الرسول الله صلى الله عليه وسلم وأبي بكر حتى نهى عنه عمر في شأن عمر بن حريث ضليت إيما متعمان ذكرت لسردمي محمد هروابته لسردمي أبو بكر حتى عمر نهي ليكر لموضوعكي أمري كري حريثة لموضوعكي أمري كري حريثة عمر نهي لمتعاكات برزان بزين موضوعكي أمري كري حريث تشيبوا بلى أم موضوعات شون بوا لسردني عمره لكوتايا كان خلافة عمره كسيق متعاكات برزان وقت لسردني محمد متعكراوة لسردني أبو بكر متعكراوة ببي حديثي صحيح لسردني عمره لكوتايا كان جاني عمره نهي ليكري ضليت كسيق ناوي أو أبوك يستابو بومتن عمر بن حريث متعيكر لقل جنيكا ناوي جابر ناوي بردو بس بير مالشوتو ام جنا حامله ابيت دواتر اتسن بعمر الان كاكا حرف عمر بن حرث شو متعيكر دو عمر يشبيان عليه لو الرجاء كوتاي بمتعهنته نهيليكات وحديثك زور بقوتر وخوشتر هي لو باريوا اسلو حديثتنا بو خيلمو حديث قتر هي لسر متعة برزان لسر دمي محمد كاتك وقوت مجاهدة كانت تنبو جهاد وغزلو طالبي داويان لمحمد كرت داويان ليكر كمتعبكن ليك لحديثة كان بمحمد يعني تو أي رسول الله خمان بخسينين شيري خمان ببرينوا محمد يش على نعم برون متعبكن زواجي متعبكن عملكاتي جهادة أنجا أم برزا لم حديثة 1406 صحيح بخاري 1406 ضليت دو جنج متعين كر ليك يقلا غزوة كان شون لقل جنيكا بشاكة كان يعني متعين كردوا واتت شاكة كان أداة شاكة كان بجنكو خوي يعني دو جنج بون يكي لجنجا كان قوز بوا
چاکەتەکەی ناشرین بووە یەکێکیان ناشرین بووە چاکەتێکی هەبووە جوانەکەیانە چێ چاکەتەکە ئەیە بە ژنەکە سێرێکی ئەکات و پیاوەکەی بە دڵ نابێ هەرچەنە چاکەتەکەی زۆر جوانیش بووە بەڵام ئەو کەسیان کە چاکەتەکەی ناشرینە بێ ژنەکە سێرێکیەکە ئەڵێ نا من تۆ قبولەکەم و چاکەتەکەت من تۆ قبولەکەم و چاکەتەکەت واتە کوڕە قۆزەکەیان هەڵەبژێرێ جوانەکە هەڵ نابژێرێ بابێنە سەر ئەو سێریکەن بەڕێزان ئەمە مصنەفی عەبدوڕەزاقە لاپەڕەکەی بەڕێزان لاپەڕە پێم ژمارە بڵێ لاپەڕەی 497 جزئی حەوت لاپەڕەی 497 بابی خوێنمەوە بە عەرەبی بۆ ئەوەی بۆتان بکەم بە کوردی دەڵێت ئێمە یەکێ لە سەحابیەکانەوە دەڵێ ئێمە استمتاعمان کردووە واتە زەواجی متعەمان کردووە لە سەردەمی پێغەمبەردا و لە سەردەمی ئەبوو بەکرە و لە سەردەمی عومەرە حتى إذا كان في آخر خلافة عمر تناند لكوتايكاني خلافة عمريشا إيما متعمان كردوة زواجي متعة حتى كاتك عمر بن حارث لقلجنا كايا متعي كردو دواي أوا متعي كردو عمريش نهي ليكرد برزان من حديثي كترم آماده كردبو زور لام گرنگ بو زۆر لام گرنگە پێم وایە نەمهێشتووە یان وێنەم گرتووە بزانام وێنەم گرتووە چەند دەقەم ماوە بەڕێز 4 خولێک بەڵێ بەداخەوە ئەو حەدیسەم لەبەر نییە هاوڕێیەکی بەڕێزی خۆم لەبەردەسانیە هاوڕێکی ئازیزی خۆم ئەگەر لەسەر خەتە ئەو حەدیسەم بۆ بنێرە کە باسی ئەوە ئەکات عمر دەڵێت حەدیثتان دەوێ ئەوە حەدیث قورئانتان دەوێت ئەوە قورئان لە حەدیث و قورئاندا متعە هەیە زەواجی متعە هەیە بەڵام زەواجی متعە دوو متعەی حەج و متعەی نیساء متعەی حەج و متعەی نیساء ئەڵێ ئەگەر من ئێستا نەهی لەو دوو زەواجە دەکەم زواجي يكميان زواجي نساء زواجي متعي نساء نك زواجي متعي نساء من استانه هي ليكم لم دقيوه هر بياويك بيكا ببرت شيت يكم واترجم يكم على ببرت بهوش يكم برزان على ببرت بهوش يكم و كساني متعي حاجه كان او من شمبينيه متعي حاج بريتيب ولا كردني عمره وحج بيكوا اوش نهي لوجهكات عمر نهي لوجهك عمر كزواجي متعرى دقيت عمر زواجي متعرى على اجر قران تانوي وقران لاياتي بيستشواري نساء باسي متعاك اجر حديث تانوي ولا حديث كاني محمد باسي زواجي متعكراوه بلام من لم دقيوه نهي ليدكم هر كسيك بيكات ببرد شيت يكم بابلين ببرد علي ببرد بيهوش يكم واترجم يكم يكشتم ما بابلين برزان دواشت لا مسندي ابي داود بالا بركيشتان بيبلن لا بريدو صوهشت مسندي ابي داود تيالسي مسندي ابي داود تيالسي كلا بيما بصالي 204 کۆچی مردووە زۆری زیایە لە 204 کۆچیان مردووە دەڵێت حدثنا يونس ئەمە زۆر گرنگە بۆیە خستومەتە کۆتاییەوە بەڕێزان دەڵێت حدثنا يونس قال حدثنا أبو داود طبعا أم قالوا قيل من إيشم بينيا حدثنا شبعة قال عن من إيشم بان عنيا بابشي نسر كوتاي ضليت قال دخلنا على أسماء بنت أبي بكر فسألناها عن المتعة النساء فقالت فعلناها على عهد النبي دتنا مالكي أسماء كتي أبي بكر واتا بوركتان بوري مسلمانان كدكات خشكي عائشة برسياري لي أكن سبارت بمتعي نساء زواجي متعة بيان ضليت
فعلناها على عهد الرسول ئەڵێ ئێمە متعەمان کردووە لە سەردەمی پێغەمبەردا. ئێمە ئەسمای کچی ئەبوبەکر متعەی کردووە بەڕێزان، ئەسمای کچی ئەبوبەکر متعەی کردووە لە سەرچاوەی سوننەوە. هیچ مناقەشەیەکم لێ نەکەن نەڵێن هیچ بەڵگەیەکت وت لە بەڵگەی شیعە. من بەڵگەی شیعەم نەوتووە کە لە 125 مسلمانانن. ئەگەر ئێستا بیڵێم زۆر بەڵگەی شیعەم لە بەردەسایە، وا لە 135 مسلمانان کە شیعەن کردمانە ڕافیضە، چونکە کاگماکوان ئەوانە بە ڕافیضە دانێ. من ئەم شەو تەنها بەڵگەکانی سوننەم پێوتن، سەدان بەڵگەی تریشم لایە ماوە بۆ بەشداری داهاتوو. چاو ماچەکەم بەڵێ دایخ باس کاتێکی خۆش دایخ. بەڕێزان ئێستا چین لای بەڕێز کاگماکوان پەیوەندیەکەی وەرەگرین و ناچارین بەڕێزان بە دەنگ پەیوەندیمان پێوە بگرن و قسەکانی خۆیان بکەن. بەڵێ مامۆستا جەمال لێتە. بەڕێزان پەیوەندەکەی بچڕایەوە بزانین چۆن بوو. جەمالێتە مامۆستا. بەڵێ جەمالێت. بەڵێ باشە بەس خۆی هۆکارەکە تەسەوڕەکەمەوەیە کە تۆ لای بوو کردێتەوە، ئەگەر ئەوە لابەی ئەتیادی لێرە وەرەگیرێت. نا لای خۆتەوە لای بوو کردوێتەوە، هۆکارەکەی ئەوەیە کە نابێت حەزەکە با بە حاوڵێکش بکەین بەڵکو وەرگیرێت. بەڕێزان هەوڵەدات ئەو بێتە ناو لایڤەکەوە، بەڵکو لە ڕێگەی محاولێکی کەەوە بێتە ناو لایڤەکەوە، پێخۆشە بێتە ناو لایڤەکەوە، سڵاوێکمان بۆ بنووسە یاخود کۆمنتێک شتێک بنووسە بەوەی کە وەرتگرین. بەڵێ هاتۆ بەلە ئێمە شتێکی تر بنووسە ئەم جارە سڵاوێ شتێک بنووسە. کامێرەت نییە ئەبێ بچیتە دەرەوە بیتەوە. کامێرەت نییە. بەڕێزان بەڕێز کاگماکوانەوێ بێتە ناو لایڤەکەوە، خۆی بێتە ناو لایڤەکەوە، هیوادارین بە شێوەیەک لە شێوەکان ئەم جاریان وەربگیرێت، چکە بەڵێ ئەم جارە کامێرە هەیە. ئەوە ئێستا حاڵی حەزی کامێرەکە بۆرێ. خۆی گەورە ئاسانی کە ئەی باشە تۆ یەک بۆ چی واد نەوت مامۆستا ئێرە داخەرەوە زانیارگیان دەست پێ بکە. باشە ئەوە کاتەکەشمان گرتی فەرموو. باشی گیانی من بەڕێزان سڵاتان لەبێ بە سڵاوی ئیسلام. السلام علیکم ورحمة الله وبركاته. طبعا پێش هەموو شتێک ئەم برادەرە ئەگەر ئێوە دیقەتتان نابێ سەرەتای لە دێر بڵین بۆ نمونە ئەگەر ئەو ئاەتە سێکەن ئاەتی سوڕەتی نیسا
لە ئاەتی 15 دەست پێکە هەتاکو 23 هەر هەموو سیاقی ئاەتەکە بەیەکەوە ئەو وەکو خۆیڵە ئیشی بەوە نییە ئەو شتێکی ئێوەکە ئێوە خەڵکی پێچەواشە بکە ئەوە ئەهێنێ کە خۆی خەڵکی پێچەواشاکە ئاەتێک گەێنێ فەمەستەمتعتم بیهن بەس ئەوە ئەهێنێ باشە ئەمێ سەرەتای ئاەتەکەتان پێ بڵۆم و قسەکەتان پێ بڵۆم وەکو خۆی کە چۆن ئەم برادەرە باسی لێوە کردو طبعا ئەمانەتی زانستی و ئەمانە چونکە ئەڵێ من عیلاقم بەسەر معنعنۆ نیە عن فلانە نایێنێت چونکە عنەکان کە ئەگەر باسی بکات هەمووی هیچ شیعەیە کە سەرچاوەکان لێوەی وەرگرتووە ئێستا بە ئێمە یەفرۆشێتەوە من بەلامەوە سەیرە کابرایەکی مولحید جابەز نەبوو 50 ئێمە لێی دەرەچین باشە ئەمە ئەگەر قسەیشمان نەکردایە خۆی ئەڵێ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لە ئاخی 2 ساڵ پێش ئەخیری ژیانیا حرامی کردووە عومەری شەر حرامی کردووە جا باش ئەمە هەر بۆ خۆی وڵامێکە بۆ مولحیدەکان بۆ شیعەکان و خۆی لێرا تقریبا 50 دەرچوونتیایە بەڵام بەرحاڵ نەمەوێ قسەکان بکەم ئەم شتێک کە ئەم باسێکە سەرچاوەی سەراپای کە هێناوێتی هینی ئەهلی سونە و جەماعە نییە ئەهلی سونە و جەماعە طبعاً کە باسی تەفسیری طەبەریەکە هەمووی لای و ئاەتەکانیشم داناوە ئەوە تەفسیری ابن کەثیرە باشە ئەوە فی ظلال القورآن سید قوطب هەموویم داناوە لە کاتی خوایە مەسەری و ئەو تەفسیرە کوردیانیشم داناوە کە هەنێ قسەی بدەین مامۆستا مەلا قسەکانی تەواو بدەین مامۆستا مەلا کەریمەوە بەڵام قسەی خۆی تێ ئەخنی بۆی بڵێ لە دینی وی مامۆستا مەلا کەریمە لەوەی نامیە تایەتی بەرحاڵ من ئێمە سەر باشەکە ئەوەی کە زۆر گرنگە باسیکەین ئاەتەکە لێرەوە دەست پێەکە کە خوای متعال باسی ئەوە کە یا ئەیوە الذین ئامنوا ئەو ئەی ئیمانداران چی بۆ ئێوە حرامە وچی لەسەر ئێوە حرامە واتە ئەو ئافرەتانەی کە بۆ ئێوە حرامن چێن باشە لێوە دەست پێەکە باسی ئومەهاتەکە حرمت عەلەیکم ئومەهاتکم وبەناتکم لە باسی دایک لە باسی کچ لە باسی خوشک ینی کچەکانت کچی کچەکەت بەرحاڵ ئەوەی کە حرام مێستا ناشمە سەر حکمە شەرعیی کە باسی لێوە ئەکرێ خوای متعال هەمووی ئەوانەی حرام کردووە و ئەوانەیشی کە بە سەهر پێمان ئەگاتەوە تا بڵێن بۆ نمونە خەسوو حرامە و دوای ئەوە بڵێن بۆ نمونە کچی ژنێکە شوبکە بە پیاوێک کچەکەی حرامە گەر پیاوەکە تیابێ واروە ئەمە باسی ئەو حرامە ئەکا لە دوای ئەو باسە خوای متعال باسیەوەکە ئەنجا کە ئەو ئاەتەیەنێن ئەو ئاەتی کە ئەو هێناوێتی سەر نیوەی بڕیوە بە مقەسە بێویژدانیەکەی ئاوا دەست پێەکە والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم وأحل لكم ما وراء ذلكم إن تبتغوا بأموالكم محصنين غير مسافحين أما باسكم بو أوي أو آياتيك أو يستويتي بمقصا بوجدانك يخوي إيوي بيتشوا شبكات أما أوتان بو شرحكم أليروا فرتو فيلك أوتان بو درك شيعيش كناويرن ألير سر أو قصبكن فرتوفێڵی شیعیش ئالێرەوە دەرەکەێت چونکە چاواشەکاری ئەوەیە کە خەڵک بچێ خوای گەورە لە قورئانە فەرمێ وەلا تەقرەبوا الصەلات تەواوی کە وأنتم سوکارە ئەڵێ نزیکی نوێژ مەکەون بەڵام تەواوی کە بزانە دوای بۆچی خەڵک نزیکی نوێژ نەکەوێت باشە خوای متعال فەرمێ چۆن باسمان کرد ئەو ئافرەتانە کە هەمووی حرامن لێرە باسی حەڵاڵەکە ئیتر چی حەڵاڵە بێت بەڵام واوێکی عەطفی ئەڵێ والمحصنات من النساء ئەو ئافرەتانەی شەر حرامن بۆ ئێوە کە محسنن واتە لە حوسنەوە هاتووە کە پارێزراون بە پیاویان هەیە مەگەر پیاویان نەبێ إلا ما ملكت أيمانكم ما ملكت الأيمانكم وشمان شرح کردووە واتە ئەو ئافرەتانەی کە لە شەڕا گیراون لە سەردەمی ئیسلامە ناوی کەنیزەک نەما ناوی سەبی نەما بوو بە مەلەکەت اليمین مەلەکەت اليمینی جوانترین ناوە واتە ئەبێتە مڵک و سوێندی لەسەر خۆی کە نیکاحەکەی لە نیکاحی خێزانت بەقوەترە بێ ئەوە بۆیە ئەوڵێ عەبد و کەنیزەکوانە ئەوەش ماشی کردوەوە ئەو شوبهانە بەڵام ئێستا قسەکەمان لەسەر ئەو نیە لەسەر مەسەلەی متعەکەیە بۆیە مەسەر ئەو باسە اینجا کتاب الله عليكم خوای گەورە لەسەر ئێوەی فەرز کردووە کتاب كتب عليكم القتال كتب عليكم الصيام وازانی ئەمە هەروە ئاسانە بچێ تەرجمەی حرفی بکە ئەوە علم خەڵک ئەبێ بزانێەوە علمە لەکوێوە هێنێت ئەی خوێنێتەوە وأحل لكم ما وراء ذلك هر كاتيك اگر افرت او ما وراء ذلك قلتمان او افرتاني كدايكتان ككشتان كخشكتان كريقاي صهر ويا لريقاي شيرة وابنا خشك وابنا كسكاري تو ناتواني بيان هيني ما وراء ذلك او افرتاني كاتواني بيان هيني محصنين واتاو افرتاني كداوين فاكن افرتي بد روشتو بد اخلاق
ئافرەتێک ئەگەر زیناکار بێ مارەییدا نامەزرێ چونکە خوای متعالە فەرمێ زانی ئیلا بۆ ئەزانیە ئیلا مارە ئەکرێت لە زانی بێڕەوش دەبێ ڕەوشت مارە ئەکرێت مەگەر ئیلا تۆبە بکە غەیر بئەموال ئەفەرمێ وأحیل لەکم ما وراء ذلك ئەوەی کە حەڵالە بۆ ئێوە لە دوای ئەوەیە ئەنجا ئەرێرەوە ئین تەبتەغوا بئەموالیکم تۆ ئەو پارەی کە سەرفی ئەکەی ئەو مڵکەی کە هەتە ئەو پارەی کە کۆت کردوتەوە غرێک قورئان قسەکردنە لەگەڵ ناخی مرۆڤە لەگەڵ من و تۆی مرۆڤ قساکە ئینسان لە سیستمی ئیسلامیە کە کاتێ ژنێنێ پارە کۆ ئەکاتەوە ماڵی پێویستە ژیانی پێویستە خوای متعالە فەرمێ ئین تەبتەغوا بئەموالیکم ئەو پارەی کە کۆت کردوتەوە کە ئەبێتە هۆکاری حرەکەت بۆ تۆ لە چیا سەرفیکە لە موحسینا سەرفیکە لە ئافرەتێکی داوێن پاک موحسین بە سێ معنایە هەر یەک وشەیە لە جملەیە بە سێ معنایە موحسین بە معنای ئافرەتێک یەت کە مێردی هەبێت واتە پارێزراوە بۆنەی مێردەکەەوە موحسین بە معنەوەی ئافرەتێکی عەفیفەیە پاکە یاخود ئافرەتێکی بە موحسین ئەوترێتە ئافرەتێکی ئازاد ئەم سیانە ئەگەر ئافرەتەکە کۆیلە نەبێت پێوترێ موحسین ئازادە ئەم سێ معنایی هەیە لێرە معنای موحسین بە معنای چیە بە معنای ئافرەتێکی داوێن پاکیە غەیرە مسافحین جاوە برادێکی تر تەلەفۆنی بۆ کردم هەرۆ کۆم کاک ئازادە ئەی ژەن لەم مولحیدانە بوو نەیەزانی مسافحین وەیەزانی مسافحین یعنی تەوقە مسافح لێرە بە معنای زینایەت سەفاح لە سیفاحەوە هاتوواتە سیفاح جۆرێکە لە زینا و سیفاح هەرێکێکن واتە ئافرەتی غەیرە زیناکەر بێت ئەوە لێرە باسی ئەوە ئەکا اینجا سەیری بکەن ئاەتەکە جیمی لەسەرە تەواوە بێ اینجا فەرمێ ئاەتەکە فەمەن استەمتعتم واتە کاتێک کە لەگەڵ ئافرەتەکانتە ئیستیمتاعتان کرد تو هەر زەواجەکەی هەر زەواجی ئیستیمتاع تو لەگەڵ ژنی خۆشتا ژن بێنیت و هەر زەواجێ بکەی هەر زەواجی ئیستیمتاعی پێ دێت تەمەتوعی لێ کردووە ئەمە پێیان وایە بە عەقڵی خۆیان هەر شتێک کە ناوی ئیستیمتاع بوو ئیترەوە بە معنای متعەیە بەڕێزانی من لە زمانی عەرەبیە بەڕۆژ ئەوترێ مەتاع بە قاب و قاچاق ئەوترێ مەتاع جوان گوێ بگرن یعنی ئێستا من حەزەکەم ئەوەتان پێ بڵم کاک زانیاری بەڕێز ئەگەر یەکێک بنووسێ هەر لە گوگلە بنووسە ما معنى المەتاع هەر بنووسە مەتاع باشە بە ئەنواع و ئەشکال شتی بۆیانێ مەتاع بە معنای مەتاعی غروریە ئینسان پێی خۆی مەغرورە بە معنای مەتاعی دنیایەت حتى كسيدنا يوسف دائما براكاني أظن يوسف تان شي ذكر الله بجي ما نهج إلى متاعنا لا يقاف قاشاخ وأشياء كرسكان ما قابيل يوسف يعني بجي شنو لا متعة إما حجك ما نبي حجي متعة خوشي باسي كده متعة ليرا فما استمتعتم واتا هركاتي كجند هنا جوان جوب لهم أحكامات أنا مهمة أو برادرة نكسروا اللي تيجيشتوا هار خوي سني كذو بكوني كان ناشي خلق يشتي بقياني بس جاري من تفسيري آياتكاني بوكم إن جدوائية مسار باسك جاري بس تفسيري وشبه وشي بوكم إن جاي مسار آياتكانو تفسيري كان كلا برد اسمع دامناو أما أويك أو إيه فما استمتعتم به منهن كاتك كأيوة جنتان هنا استمتعتان لكم هيج بياوك لسرم عرزا هيج نيك لسرم عرزا كشو أكا كجني أني تمتعي في وكا جا تمتعك دوشتا كاتي دستيراناري چونکە کاتی ئەو کەسێک کە ژنی ناوە ئەزانێ خۆشترین حاڵەتی دەستگیراناریە ئەو کاتەیە کە لەگەڵ ژنەکە تا ئەچیتە دەرەوە پێش ئەوەی کە بیگوازیتەوە دەسەخەیتە ناو دەستێەوە ماچی ئەەکەی حەڵاڵی خۆت ئەمە هەر تەمەتوعە پێوترێ فما استمتعتم به منهن فأتوا أجورهن من تحداي أو قراءكم وتحداي استري هرشي ملحدة أكم أويشو هر كسيكي تر أو كريك أو باسي ليواكا بأقلفوكا وكي خو يجنا وابيو تا ثمن يعني نرخكيتي كدياري أكري أجور لهيش تفسيرك أما تفسير ابن كثيرة بريزان هو آياتكيت نشانم كردوا باشا كاك زانياري بريز هيوا دارم بتوان دي خلق بي خوينيتوا وخلقي ستواني بي خاطر يشاوي خلقي هل أوا أعلنا شرحم كردوا كاك زانياري الله الأجور ومهورهن إما شرم لتشيب كين ككاتك مهركي بي أو ابن كثير واضح أجر ما بستكر بي كريبي نرخي لسرداب نريبي وتري ثمن عاقل أجور بوشتيك كفاداش تيمالن خوايا أجر من بيتوا خوايا فاداش من بيتوا فاداشتي أويك أوش نخوي بيشكش أكا توش أبي تخاوني أو أفرتا بيك وجيان بيجهنن أو بوي بي أو تري أجر لبروي فاداشتي أويك قبولتك كتو بياويك قبولتك أوش أفرتك كبي قبولتك حقي أو مهركيتي مهريش دست نشان كراونية لإسلامة انجا علماءنا أفرمون شي فرزة لسر إيما مهر فرزة تنك الشرطي هر خوي بدرو خستو لوي أو برادرة زواجي متعة برزان شاهدي ناوي هیچ فەرزێکی تیان نییە
ئافرەتەکە لەسەر ڕێگایە توانێت پێ بڵێ ئەوە من نەتوانم شو پێ بکەم وەلی ئەمریشی نەبێ هیچ مشکلەیەکی دیانی ئەمە زەواجی متعەیە ماوە پەڕی بێ ئەخلاقیە باشە اینجا وەرنەوە دواوە با بچینە بۆ زەمەنی کۆن کە ئەڵێ لە سەردەمی ئیسلامە محەممەد کردوێتی و سەحابەکان کردویانە ئەمە ڕێک چاواشەکردنی خەڵکیە بەڕێزانی من چۆن لە سەردەمی جاهیلیە دەنەوە زەواج هەبووە ئەوەی کە حازرم کردو بۆیەوە زەواجی ئیستیبزاع زەواجی سەفا زەواجی ئیستیبزاع چییە پیاوێک ژنەکەی ئەفرۆشێت بڵێن بە کەسێکی تر بە ئاڵتون بە شتێکی تر یا بە ژنێکی تر ئەیگۆڕێتەوە زەواجی ئیستیبزاعی پێوترێ ئەوە لە سەردەمی جاهیلیەتا هەبووە ئەم زەواجی خۆمان کە زەواجێکی اعتیادیە کەڵک ئەچێتە داوای کچەکە ئەیهێنێت و باوکەکە ڕازێ بێ وەلی ئەمە دیارە ئەمەش هەر لە جاهیلیە هەبووە نەسەبەکان کردویانە پێغەمبەری خوا ئیقراری بەم زەواجە کردووە لەگەڵ زەواجی البەغا زەواجی بەغا واتە ئەو ئافرەتانە بوون کە لە ماڵەکانیانە ئافرەتی بێئەخلاق بوون ماڵەکانیان ڕایی حمڕیان پێوتراوە ئاڵایان بەرز کردوتەوە و هەروەها زەواجی شیغار واتە ئەوەی کە بڵێن ژن بەژنی پێوترێ تێگە تەمان لە ئیسلامە حرامە لە هیچ سەردەمی جاهیلی بووە و زەواجی متعە ئەمە ژێکێکە کە پێش ئیسلام بێت زەواجی متعە هەبووە یعنی زەواجێکی مۆقەت بووە یعنی ئیسلام دای نێناوە ئەو برادەرەوە خەڵک تەواشەکاری بکات جا ئەوەی کە ساحێبی مەسلحەتە و زیناکارە و داوێن پیسە ڕەواجی پێەیە بەم شتە اینجا بۆی بزانن لە سەردەمی جاهیلیە هەبووە ئیسلامیش کە هاتووە وردە وردەشتی حرام کردووە هەموو ئەم جاهیلەتی حرام نەکردووە بە یەکجار یەکەم جار گۆشتی بەرازی حرام کردووە دوایەوە وردە وردە بە تەدریج مەشروبی حرام کردووە ڕق و عەبد و عەبیدی نەهێشتووە ئازادی حرام کردووە کە ببێتە کۆیلە ئەمە شێکێکە لەو ئیشانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە تەدریج حرامی کردو هەر ئەمە نییە بەڵام بۆچی ئەمەیان هەڵبژاردووە لەبەرەوەی ئیسفادەی لێکەنەوە ئەو زەواجانەی تر کە نۆ دانیان حرام کراوە طبعا زەواجی مخادنەی پێوتێ زەواجی مبادلەی پێوتێ ژن و پیاوێک ژنەکانیان نەگۆڕیەوە لە سەردەمی جاهیلیە یاخود زەواجێکی تریان نەبوو کاکە بەڵێ فەرموو دەنگمەیە زانیارگیان بەڵێ دەنگت هەیە تۆزە وەستا بەس ئێستا تەواو باشە باوەگیان جا بەس ئویستم ئەوەتان پێ بڵم ئەم زەواجانە هەبووە ئیسلام کە هات زەواجێکی هێشتەوە کە جێگای سەرنجە هەموو ئەوانی تری حرام کرد ئەو زەواجش کاڵی پێغەمبەری خوا لە مەکە حرامی کردووە فعلەن ڕاستەکە ئەم پیاوە لە سا 20 قسەکانی ڕاستە لە سا 80 درۆ و چەواشەکاری خەڵکی پیاڵەخڵەتێنێ چۆن کاتێک کە ئیسلام هات لە خەیبەرە بە تەواوەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام منعی کرد کە عەلی کوڕی ئەبی طەڵحە من حەدیثەکەم لایە کوانە ئینەکە ئەمە حەدیث ئەمە کتێبی متعەیە بۆی بزانن ئەمە لێکۆڵینەوەیەکە لەسەر متعە بە ناونیشانی تەحریم المتعە فی کتابی وەسونە باشە بەڕێزان لەم کتێبە عەلی کوڕی ئەبی طالب حەدیثەکە ڕیوایەتەکە لە پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت بێک دەقەشمە سەر حەدیثەکان ئەو حەدیثانەی کە وارد بووە لسر بلين أو حديثاني أدلة على حديث النبوية لسر تحريمي سن متعة أو حديث كي يرموا لعلي كري أبي طالب وباشا برزان محمد كري علي كري عن محمد بن علي عن علي بن أبي طالب إن رسول الله صلى الله عليه وسلم نهى جوان جوبقرن برزان نهى عن المتعة النساء يوم الخيبر جاري فيها مشتل الروجي خيبرة پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەتەواوەتی حرامی کردووە وعن أكل اللحوم الحمر یا لە شوێن ترا فەرمێ حمر الإنسية یا حەمیر الأهلیة بۆ دوو لەفزە هاتووە حەمیر الأهلیة و حمر الإنسية واتە کەری ماڵی ئەو گۆدرێژانەی کە ئیسفادەی لێکرێ جا لێرە بەتەواوەتی حرام کراوە پێشتر لە جاهیلیە هەبووە ڕاستە هەبووە بەڵام دائیمەن ئەم شتانە بە تەدریج کۆتایی پێێنرێت بۆچی ئێستا خەڵکێکە پرسێ ئەی ئەم حەدیثەی تریان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام 3 ڕۆژ ئیجازەی یاوە کە حەڵال کراوەتەوە ئەمە چەواشەکاری شیعەیە پێغەمبەری خوا کە فەتحی مەکە ئەکا ئەچێتە ناو جێگایەک و تازەن بە ئیسلام بە درێژایی مێژوو دژایەتی ئیسلامیان کردووە پێغەمبەری خوا 3 ڕۆژیان بۆ دائانێ کە ئەڵێ لە دوای 3 ڕۆژ ئەبێ ئاگادار بن حەدیثەکە جوان ڕیوایەتەکەی دیارە کە ئەڵێ ئەوەی ئەو ئافرەتانەی والێ کردووە یا ئەوەتە ئازادیان بکەن یا ئەوەتە ئەبێ شتەکە ببێت بە مدەوەنەوە تا ببێت بە دائیمی شتێکی موقەت نەبێ بۆیە پێغەمبەری خوا 3 ڕۆژ داینا بۆیان کە فەتحی مەکەی کرد یا خۆڵەن لە غەزوەی ئەوتاسا سەحابەکان هاتن لەو 3 ڕۆژەیە کە ئەو کارە کراوتیان خۆمان بخەسێنین پێغەمبەری خوا فەرمی 3 ڕۆژ ئیجازەن پێیاون لە دوای ئەو 3 ڕۆژە حرامی کرد تا ڕۆژی قیامەت ئەمما بە نیسبەتی ئەوەی شەوە کە عەلی ئەڵێ عومەری کوڕی خەتاب
ئەو شتەی حرام کردووە ئەمە قسەیەکی زۆر مناڵانەیە چۆن ئەگەر شتێک حەڵال بێ پێغەمبەری خوا بیکە و خوای متعال ڕێگەی پیا بێ لە قورئانە چۆن عومەری کوڕی خەتاب ئەیکات ئاخر ئەمە قسەیەکی بێمەعنایە چونکە پێی کافرە بێ بڵێ وەڵام من بە ئارەزی خۆم ئەیکەم عومەری کوڕی خەتاب ویستی ڕێی ئیجماعی لەسەر دەرببڕێت چونکە کاتێک کە بیستیان سەری کە قسەکەی ئیبن عەباس چۆن هێنێتەوە چۆن چاواشی خەڵکەکە لێرە ئیبن عەباس ئەفەرمێ من کە زانیومە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە خەیبەرە حرامی کردووە وەم زانیوە کە بەو سێ ڕۆژە ئیجازەی یاوە کە فەتحی مەکەی کردو بۆی کۆتایی پێبێنێ و بگا بەوانیش بۆ ئەوە پێیوتم ئەڵێ من ئەو کاتە ئەو حەدیسەم نەبیست بووە ئیمامی عومەر ڕەزامەندی خوای لێبێ کە ئەوترێ کتاب و سنە قورئانە قورئان کتابە سنت شرحی پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسەلام ئیجماع سەحابەیە وعومەری کوڕی خەتاب لە مزگەوتەکەی خۆیە ئەو قسەیی کە فەرمووی بۆ ئەوەی بزانن حەدیسەکە لە پێغەمبەری خواوە ئەگێڕێتەوە فەرمێ وەڵڵاهی خوا و پێغەمبەری خوا حرامیان کردووە هەر کەسێک ئەو کارە بکات ڕەجمی ئەکەین بە زینا دای ئەنین بەڵام ئەهلی هەوا و ئەو کەسانەی کە حەزیان بەوەیە ئەنجا حەزەکەم یەک شت هەیە بیزانین زۆر جاریش ئێمە بەرامبەر بە شیعە زۆر ناحەقیەکەینەوە پیان دەڵێن ئەولادی متعا ئەم قسەیەش لە ڕاستیە ئێمە ئالی سونە و جەماعە زۆرجار لە داخام قساکەینەوە ئەوانیش هەنێکیان قەنەعەتیان بەمە نیە سەڵابەتی خۆیانیان هەیە چونکە ئەوان پێیان وایە کە ئەبێ وەلی ئەمر هەبێ لەو بینە بەڵام ئەوان کاتەکە تەحدید دەکەن کاتیش تەحدیدکردن لە لای شیعە لە لای شیعەی دوانزە ئیمامی نابێت لە 3 مانگ کەمتر بێ بەڵام ئەمە هەر جائیز نییە بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەو ئافرەتیش کە ئەو کارە ئەکا نابێ ئافرەتی زانی بێ ئافرەتێک بێ ئەو کارە بکات بەڵام ئێستا ڕێگەی پێدراوە لە ئێرانە کە هەمویان خەریکی ئەو کارن خەریکیەوەن بە ناوی زەواجی متعە دوو لە ڕووی ئێوە زیناخانە و دوو لە ڕووی ئەم مەجلیسە و خەڵکە بەڕێزە کاری سۆزانی ئەنجامەدرێ بۆیە بە هەموو شێوەیەک حرامە ئەوەشی کە ئەو کارە ئەکا ئەهلی هەوایە ئەهلی ئەو کەسەیە کە خۆی حەزی بە داوێن پیسیە ئەما بە نیسبەتی ئوجوڕە هوونەکەەوە کە باسی لێوە کردووە وتی باسی کرێیە لە هەش تەفسیرێکە لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکە ئەمە تەفسیری مامۆستا هەژارە لە لای منە بەڕێزان باشە ئەمە تەفسیری مامۆستا هەژارە لە لای منە بۆی بزانن ئەگەر بۆ حسابەی ئەو بواە کە باسی کرێیەکە ئەمە تەفسیری مامۆستا هەژاری مکریانیە ئەمە باسەکەیە ئەمە لێرە کە باسی لێوە ئەکاتەوە کە باسی لێوە ئەکاتەوە لێرە باسی ئەوەکە کە باسی مەهرە ئەمە تەفسیری مامۆستا هەژار یعنی ئازاد وریاترە لە مامۆستا هەژار کە خاوەنی هەمبانە بۆرینە و خاوەنی چێشتی مجەوەرە با ئەمەیان جارێ واز لێبێنن قەیناکە ئەمە تەفسیری ڕەوشن سەبەب نزولی تایە بەڕێزان بۆیە بزانن ئەو برادەرە چەنە چاواشەکار و تەنانەت مع احترامات لەبەرەوەی دیبەیتە پێی ناڵێم درۆکە بەڵام بەڵام ڕاستی نەکرد ئەمەش لێرە تەفسیری ڕەوشەنی مامۆستا بورهانی ئەمینیە باشە لە هیچ جێگایەکە بە کوردیش تەنانەت باسی کرێ نەکراوە هەر باسی مەهر کراوە یعنی قابلە ئەم لە مامۆستا بورهانی ئەمینی تەبایەتەکەم دەستنیشان کردووە بەڵێ مارەیەکانیان بنێ یا کەنیسەکەکانیان و مارەکان بن و حتا کەنیسەکەکانیش ئەو وەختە ئەگەر بدرێ بەش و ئەبێ لە وەلی ئەمریان داوا بکەیت باشە ئەوەشینی بڵێن تەفسیری ڕەوشەنی مامۆستا بورهانی ئەمینیە باشە ئەم تەفسیرەی تر ئەمەش تەفسیرێکی ترە کە بۆ تێگەیشتنە مەژن مامۆستا بورهانی ئەمینیە تەفسیری ئاسانە و معروفە لای هەموو لایەک باشە ئەم تەفسیرە شەر بە هەمان شێوە باسی مەهرەکات کە بە معنای مەهریە ئوجوڕەهونە چونکە گەر وتمان بە معنای کرێ بوایە ئەوایە تەمەن بنووسرایە ئەو برادرانە زۆر باش لێ حاڵی نەبوون ئەم تەفسیرە تەفسیرێکی ئێرانیە باشە لە کرماشان نووسراوە مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی بە ڕەحمەت بێن و سوێتی خوای گەورە بە شەهید قبوڵی بکات تەفسیرەکە تەفسیری ئەوە بە هەمان شێوە مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی کە بەدەستی جمهوری ئیسلامی ئێران شەهید کرا ئەم پیاوەشە فەرمێ بە معنای ئوجورێت و ئەوەش تەفسیرەکەی ئەوە هیوادارم ڕوون بێت ئەما بە نیسبەتی ئیبن کەثیر و ئەو تەفسیرانەی ترەوە و سەرچاوانەی کە باسی لێوە کرد سەراپای درۆ دەلەسە بۆ قسەی گیرفانی خۆی بوو لە سەرچاوە شیعەکان و هێناوێتی ناو ئەڵێ خەڵک ئیسفادەی لێ ناکاتەوە بەڵام وەرن بەڕێزانی من گوێ بگرن من وەکو بەڕێزان من تەلەفۆنم بۆ کرێ بە پریڤات نومەر کاگهین بۆ ئەوی ئیزعاجم کەن حەزەکەم بزانم تەلەفۆنم بۆ ئیزعاج کامان وایە بەڵگانە بخەمە ڕوو ئیزعاجم نەکەن باشە بەڕێزان سەیری کە بەڕێزانی من لێرە ئەو ئاەتەکەی دەستنیشانم کردووە گوێ بگرن ئەمە لێرە ورم بەڕێزان کاک زانیاریان ئەگەر لە کاتەکەم بێت چونکە ئیزعاج مەکەن نیاڵم قسەکە بکەم تەلەفۆنم بۆیە ئەگەر زانی وایە هەوڵەیەم یعنی بە شێوەیەکی تر بێمە ناوە بارحاڵ باشە لێرە ئەفەرمێ قال مجاهد نزل في نكاح المتعة ئەم ئاەتە جوان گوێ بگرە
ولكن أما مجاهدا قسياك الله نزل في نكاح المتعة ولكن جمهور العلماء في خلاف على ذلك. أما تفسيري ابن كثير برزان حسكم بس عفوا كاين كان هل أوصيت الله تلفون بو يعني كلام وسيط تلفون بو باشا على خلاف زي وإن رواية ابن أحمد وما ثبت والعمد وذلك في العمدة وما ثبت في صحيحين أن أمير المؤمنين علي بن أبي طالب نهى رسول الله صلى الله عليه وسلم حتى لعلي بن أبي طالب هو حديث الرواية كراوة نهى عن النكاح المتعة. أما ابن كثير برزان أما ابن كثير پێم وابێ ئەو کەسێک ئەو کاراکە و ئاواکە ناوی ڕاستیەکانی بۆ دەرکێ کاک زانیارە گەزا ئەزانی ئاوای ئیزعاج مەکەن من بۆیە حەزم نەکرد بە تەلەفۆن بێمە سەرخە دەبەرەوەی ئەزانم کە ئاوا تیانە گیرێ بۆ شێوەیە بۆ چارەکی دووەم ئەتوانی سیمکارتەکەت بکوژێنیتەوە ئەوەی سیمکارتەکەت ڕاگریت جا ئێستا ڕایەگرم یەک دقە ئێستا ڕایەگرم بەڵێ بەڕێزانەوە بەڵێ بە پریڤات تەلەفۆنم بۆ کرێت لەبەرەوە ڤیدۆکەی ئەوەستێ ئێستا ئێوێ چاچی کات هیوادارم بتوانین وەری بگرینەوە یان بخۆی بێتەوە سەر هێڵ لە خەتنەما مامۆستا هینێک بنووسە چکە 9 دقەی ماوە بەڕێزان 9 دقەی ماوە بەوەی بێتەوە سەر هێڵ سیمکارتەکەی ڕابگرێت تەلەفۆنی بۆ کرا کاتی زیاد نادەمێنە نۆخولەکی ماوە نۆخولەکی ماوە ئێمە بۆ نۆخولەکە وەرێک ئەگرینەوە بۆی قسەکەی بکات ڕستمان قسەیە نەک ئەوە مامۆستا ئەگەر لەسەر خەتی بە کۆمنتێکمان بۆ بنووسە بۆ ئەوەی وەرت گرین تکایە بەڕێزان ئێوە کۆمنتەکانتان ڕاگرن ئەتا مامۆستا بە کۆمنتێک دێتەوە لامان کاک ماکوان دێتەوە لامان بەڕێزان کۆمنتەکانتان ڕاگرن ئێوە تۆزێک بۆ ئەوەی کە بێتەوە لامان کۆمنتێک بەڵێ ئەوە هاتەوە کامەرەکە وەرگرەوە مامە زانیاراتمۆ بەڵە بەڵاتیتەوە تەواو نۆخولەکت ماوە لەو کاتاکە ڕۆشتی نۆخولەکت ماوە ئێمە کاتەکەمان زۆر پێویستم بکاتە بەخۆ ئێسەوە ئیبن کەسیرم تەواو کرد گەیشت وتمەوەی کە ئەفەرمێتی کەمێکی گەشت نیوەی مابوو دیاریم کردووە ئەوەیشی کە ئەڵێ علەمایان لە ئەهلی سونە وەرم گرتووە بۆی بزانن ئەڵێ وقد ذهب الشافعي وطائفة من العلماء إلى طائفة فرقی هەیە لەگەڵ جمهورە طائفة يعني کۆمەڵێک لەسەر چین ئەڵێن ثم نسخ یەکەم جار ڕێگەی پێدراوە إلى أنه أبيح ثم نسخ ثم أبيح ثم نسخ مرتين أو تنها علمايانك الشافعي تنها لسر أميك على أهل سنة ريقان بياوة كدو جار ريقي بيدراوته ولا سنوي كباسم كر لخيبري شو لأهلي لمكة نقبو معنا يقول ريقان بياوة بلكو باسيان كردو علماء كان وآلي راوش باسكراو ووش حديثة كم خوين دوا وحتى أوش باسكت بو إيوي برزاني من كبهيت شيويك أو باسا كهاتوا لباسي فما استمتعتوا أجورهن هيت شيء لهمو تفسير كان بمعنى مهراتوا ولا ابن كثير شاب معناه مهرهن هاتوا وتم مهر كان يعني ان جاور درويه كتير ام براد دردا بو اشكرا كم خوتان جوان سيري بكن اما تفسير طبري برزان جوان سيري كان اما تفسير طبري جامع البيان عن تأويل القرآن
باشە ئەمە تەفسیری قورئانە لە ئیمامی تەبەریە باشە بەڕێزان خۆی ئەمەی هێناوە بەسەر چاوە باشە ئەچینە سەر تەفسیرەکەی ئەو ئاەتی کە ئەو برادرە خۆی هەڵی بژاردەوە تەوەرەکەی هێناوە جوان گوێگرم زان ئیبن عەباس چی ئەڵێ طبعاەوە لێرەیشە هەروەی ئێوە هەمووتان بزانن بەڕێزانی من ئەگەر دیقەت من دوو ختم هێناوە بەژێر مهورە هونەکەیە لە تەبەریشا بە هەمان شێوە بە مەهر هاتووە ئەی بینن ئەوە بۆیە هەر بە درۆ بکەوێتەوە خۆی ئەوە لێ ئەهێن اینجا وەرن سەیری قسەکەی ئیبن عەباس کەن کەڵێ ئیبن عەباس ڕێگەی پیاوە لە تەبەریە کورە زۆر موهیمە برادرە نازام ئێستا من ئەگەر ئاوا من بەرنەوە سەر ئەمە بەڕاستی شەرمەزارە بم شەرمەزار جوان گوێ بگرن بزانن ئیبن عەباس چی ئەڵێ بەڕێزانە ئەمە ببورن ئەم بەرە ئەمەتانێ ئێرایە بۆیە لێەوە یعنی من هەر دقەکە ئەو نە سەیرم کردووە لە بەرم کرد لە داخی ئەو باشە ئەڵێ قال ابن عباس جوان لە بەرچاوتانەیە بەڕێزان هیوادارم بیبینن قال ابن عباس هیوادارم بیبینن باشە ئەڵێ ئیزا تەزەوەجە الرجل باشە هەر بۆی لە بەرچاوتانە بێت خوا بێزەحمەت ئەوە بۆی ئاوا دەست خەمە سەری بۆتان ئیزا تەزەوەجە الرجل منكم الامرأة ئەگەر کەسێک لە ئێوە ژنێکی مارەکرد ثم نكحها مرة واحدة کە یەک جار نیکاحی کرد و هێنای باشە فقد وجب صداقها بمعنى صداقش هاتوها ابن عباس بيقول صداق اگر كريب وايا لتفسيرك يا واش نزانها سورة النساء تفسيري بسوچواره ونزلنا ولا شوي انتلا هنا وما هاي بين لسرو جواني بين شعر زوري بين جولان لسرو بدانراو بوي باش بزانن ان جاء شيء ابن عباس افرمي ان تزويج الرجل منكم من امراه ثم نكحها مره واحده قد وجب جاباسي وش ممكن اسا مساله باسا او استمتاع بمعنى مهركيه كاله اجوركي بري اجر شوي تلايو بو بخيزانتو بو بجنت او همو ماريكيه بلام اجر هاتو هر استمتاعي دەستگیراندارێتی و لەگەڵا کرد ئەوە نیوەی مارەیەکەیە کرد نیوەی سەداقیەکەوێ خی گەورە لە سوڕەتی تەلاقە ئەوەشی بۆ هین کردوین اینجا ئەفەرمێ چی والاستمتاع هو النکاح جوان سەیریکەن ئەوە قسەی ئیبن عەباس ها ختم بەژێراهێناوە کاک ئازاد جوان سەیریکە ها الاستمتاع هو النکاح واتە ژن و مێردایەتیە نیکاحە تێگەیشتی متعانیە ئەگەر استمتاع بوایە و الزەواج المتعە مادەم کەوتوێتی ئیبن عەباس ها قال ئیبن عەباس لە ئاەتەکەی شاقسەکە ئەکا بۆ ئەوەی ئیتر هەرچی کەسە بەدرۆ بکەوێتەوە ئەمە سەرچاوی معتەبەرە نەک بچی لە جێگایەکەوە بیهێنی تێگەی ئەمە سەرچاوی ئینجا وەرن شتێکی زۆر مهمتر لێرە کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لێرە باسی لێوە ئەکاتەوە لەم ئاەتە باشە سەید قوتب باسی سیستمەکە ئەڵێ ئەم سیستمەی کە طبعا لێرە کە باس طبعا ئەوە ویستم ئەوەشتان عەرز بکەمەوە لە سوڕەتی نیساء طبعا ئەوەتانێ عەفو بەڵێ بەڵێ ئەمەیە لە باسی سوڕەتی نیساء ئاەتی 24 لێرە باسی لێوە کات و سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لێرە باسەکات و ئەڵێ سیستمی نیکاح و باری کەسایەتی لەسەر ئەو ئاەتە دەستنیشانەکرێتەوە چۆن بەڕێزان ئەمێ شەرحێکی ئەوەتان بۆ بکەمەوە طبعا لێرە باسی لێوە کردووە ئەمێ لە بەردەممە ئاەتەکە هەبێت و سەیری ئەوەش بکەنەوە ئاەتەکە طبعا بۆی بیشزانن تفسير ابن عاشور ملايا كاج زانيار تفسير ابن عاشور لا هنا ليتي من استا اما اخمناو لايفكي خوموا باشا ام هناك استا داينا ما يخمناو لايفكي خوموا كاكم برون بيبن بو لايفكي كاج زانيار لوي بلاوي بكنوا با ملحد ان ديندار بدين وخواناس وخواناناس بيبيني او چن جاردامنا هي ودار بيجينا لاي جنابيشه باشا او بلغا كان بو يبين بولاي تويشو أم تفسيرا كخوي تعالى فرمي فما استمتعتم به منهن فأتوا أجورهن فريضة كاتك إيوة استمتاع تانكر جنتان هنا استمتاع عثمان هر إنسان كجنين استمتاعي بيكا كس يجنيه بلا من جن ما قالوا كس بياو نبي ما باسي بياو كين هر بياو يك جن بينا استمتاعي بيوكا بي خوشة متعيلي ورقري هيش كس يجنات وانا بلوانية أجر بيتو أم كسا كجني هنا استمتاعي فيك فأتوا أجورهن يعني مهركانيان بني شون كفرزة لسر إيوة فريزة ولا جناح عليكم ولا سر إيوة جرينج يعني بو إيوش آسائية فيما تراضيتم أجر بيتو إيوش تي زياتريان بني لمهركي خوان لجينكي خوان لويك داواتان كردوا به من بعد الفريضة لويك لسد خوتان داتانا ومن بخيزان ملم نو مسقال ألتون ديمي دواي أوا
پەنجا مسقاڵی بۆکەم ئەمە ڕازیبوونی بینی خۆمانە شتێکی وەقفی نییە ئەوە باسی ئەو سیستما ئەکاتەوە کە سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ باسی لێواکاتەوە ئین الله كان عليكم علیما حەکیمە خوای گەورە علیمە بە ناخ و دڵ و دەرونی مرۆڤەکان قسە لەگە دڵ و دەرونی ئێمەکە و حەکیمیشە بە شەریعەتەکەمان خواروا گاڵتە و مناڵبازار نییە تۆ بێ ئاەتێک بێنی بە ئارەزی خۆت ئەم سەراسەری پێ بکەیت و ئەو سەریتریشی وازی لێ بێنی گاش بڵێ وەڵام من بەس ئەم نەم پێویستە ئەزانین تۆ ئەو نەوت پێویستە بەڵام ئەو باشە دوو خولەک لەوا بەکارهێنمەوە بۆ هەموو مسلمانان و بۆ هەموو لایەگەمەی ئەوەتان پێ بڵێمەوە ئەو سنووقەی کە مولحید و بێدین ئێوێ بۆ ئێوەی دابنێ بیشکێنن شتی کەمتان بۆیەنێ پێتان دەڵێ ئەوەندە باسی ئەوواکە بەڵام ئەو سنووقە بشکێنن بڵێ ئاەتەکەی سەروتری ئەوی خواردتری باسی چێکە چونکە سیاقی ئاەتەکانە گەروانە بێ کەس دەی تێناگە ئەمانیش فێڵتان لێکن چاواشتان لێکن بۆیە من لە پێش و نەسیحەتی ئەو ئازاداکەم پێڵێم بەڕێز بە و ئەوەیشی کاڵێ ئەو وێنێ و ئەو سورکیەوە تۆ نووسیوتیانی سوورگاین حاشە مشتی وام نەکردووە ئەو ڕسمە بۆ منیان نردووە بۆی بیزانن کە ڕسمەکە ڕسمی خۆیەتی کە کامێرەکەی کە داتاکەی خۆی ڕێستاتی کردووە کە ئاوا پیشانیان ڕسمەکەی لە ئاوێنەکەەوە گیراوە کوڕێکی هەولێری گرتوێتی من ناوەکەم نەنووسیوە ناوەکەیشی لەسەر کۆمپیوتەرەکەی نووسراوە سوورکیە و ڕەفیق کە ڕسمەکەی گرتۆ بۆ منی نردووە تۆ عی بە درۆ ئەەکەی ئەڵێ ئەوە من نیم و ناوی منی جوانی و من ناوی تۆم نەنووسیوە کوڕێکی هەولێری ناوەکەی نووسوی ئەو نووسێتی سوورکیە و معنایشی بە هیچ شێوەیەک بۆ معناوە نەهێناوە اینجا ئەو ڕسمە تۆیشی اینجا کە ئەژڵێ وەڵام نەت شکاتی دیەکەم من و تۆ دوکمان لە نەرویجین ئەگەر پیاوی تۆ شکاتن لێ بکەزانە لەسەرەوە ئەوە بێ بە شکات و ئەو ڕسمە تۆیشی تۆ سوورکی و ڕەفیقیش ناوی توەیە کە ئەیژڵێن بنارخان بۆ ئەوی وا نەزانی سوکایەتیە بە تۆ کاتی خۆی کە منت ریپۆرت کرد وتبوت ئەم شەو نەخۆشیە هەڵەپەڕم مادەم ماکوانم ریپۆرت کردووە ئەو بنارخانە ناوی ئافرەت بووی داد نادوای ئەوەت کردەوە بە خوشکێکی من هێ ناوی بنارە ژنی کاک سڵەمانی عەباسی ناوی بنارە لەبەرەوە ئێمە سوکایەتی بە بنارخان ناکەین بەڵام سوکایەتی بە کەسێک دەکەین کە سنی بەقەدەر فەرچێ تووکی پێوە بێ ناوی ئافرەت لە خۆی بنێ ئەمە عیبە بۆ ئینسان ئەمە دبل مۆڕاڵیە لەگەڵ حورمەتم هیوادارم کاتێکم تەواوی تۆ قسەی تریش بکەم خەریکە یعنی یەک خولەک ئەوە نەماوە بۆ خولەک کاک زانیار گیان من بە تەحەداوە پێ دەڵم ئەم برادرانە بۆچی قوڵشیان نیو دەقەمبەرە نیو دەقە زیاد بەرەوە بۆ بە قوربانە بم کات لە چارەکەی خۆتا قسەکە مامۆستا باشە من چی بکەم بڕۆم بەڕێزان ئێمە نەمانهێشت ناهێڵین وەکەوەی کە بەڵێنماندا بوو حەقی هیچ لایەک بەسەریش لایەکە بڕوات و بەڕێز کاک باکوانیش کاتی خۆی بیزەبت هەر ئەو کاتەمان پێبەخشی بوو کە بڕیار بوو لەسەر ڕێبکەوین هیوادارین بەڕێز کاک ئازاد بێتەوە سەرهێڵ بەڵام کاک ئازاد لە لای من لە ناو مەسنجەرەکەیان نەما تەسەور ئەەکەم ریپۆرت کرابێت هیوادارین بە شێوەیەک لە شێوەکان بە ناوێکی ترەوە بەڕێزان بێنەوە سەرهێڵ چکە لە لای من نەماوە بەڕێز کاک ئازاد لە لای من نەماوە هیوادارم بەڕێزان بە ناوێکی تر بێنەوە سەرهێڵ چونکە من گومان ئەبەم کە ریپۆرت کرابێت بەڵێ کاک ئازاد کامەرەکە وەرگرە سڵاو هاوڕێ عەزیز سڵاو کاک ئازاد چارەکێکت هەیە تەسەورەکەم ئەوی تر ریپۆرت کراوا بوو بەڵێ هەر داخراوە ئەکاونتەم کە ئێستا قسەم پێکرد لەگەڵ بەڕێستا ریپۆرت کرا بەڵێ من گومانم کرد من قسە بکەم تۆ خۆت زانیت یعنی پێویست ناکە من بیڵم بەڵێ من باوانە تەجروبەی وانم هەیە ڕاست بەڵێ بەڕێزان ئەم کەسە لە چاواشەکاری و درۆ دەلەسەیکی تری پێ نییە بەم نیوت لەبەرەوەی دیبیتە پێو ناڵێم درۆزن دوای 5 دقەوتی درۆزنی بەڕێز تۆ درۆزنی تۆ هاتووی دڵی من بەڵگەیشی ئەم بۆ تۆ هێناوە ڕاست ناکەی هەتا سەری ئێسقان درۆەکەی من بەڵگەی ئیبن عەباسم بۆ هێناوی لە سونەیە ئەگەر ئیبن عەباس لە قورئان و حەدیسەکان دەربێنی قورئان هیچی نامێنێتەوە چونکە ئیبن عەباس خۆی دەڵێ بە حەدیس سەیری گرنگی ئیبن عەباسکەن بەڕێزان حەدیسەکەتان بۆ خەمە بەردەمێ بۆی باش بیبێنن بەڕێزان بوخاری 3-5-4-6 دەڵێت ابن عباس دليل قال ضمني النبي صلى الله عليه وسلم إلى صدري وقال اللهم علمه الحكمة دليت پیغمبري خوا مني نارد بخويوا
باوشی کرد و نامی بە سەنگی خۆیەوە وتی ئەی ئەڵڵاه حکمت بدە بەم مرۆڤە. ئیبن عەباس بەڵگەی شیعەیە، من بەڵگەی شیعەم بۆ هێناوی، من بەڵگەی شیعەم بۆ هێناوی کاتێ باسی حەدیسی بوخاری و موسلیم و سونەنی ئەبی داود بۆ ئەەکەم، من باسی تەبەریم بۆ کردی لاپەڕەکەشم پێوتی ئەمە من شیعەم بۆ هێناوی لە کۆتایی کاتەکەمە پێم وتن ئەگەر دانیشم بەڵگەی شیعەتان بۆ بێنم لەسەر ئەمە نابڕێتەوە. من چۆن باسی شیعاکەم کە تۆ بە ڕافیضەی ئەزانی، تۆ بە موسڵمانی نازانی، لەبەرەوەی تۆ بە موسڵمانی نازانی من باسی شیعە بۆ ناکەم. ئەڵێت بەڕێزان تێبینیم تۆمار کردووە لەسەری یەکێک نەزانێ بڵێ مولک اليەمین ئەو بڵێ ما مەلەکەت ئەیمانەکم، بڵێ مەلەکەت اليەمین ئەگەر لە زمانی عەرەبیە وشەیەک هەبوو ناوی مەلەکەت البێ من تەحەدا ناکەم لە ژیان ما قسە بۆ لەگەڵا ناکەم. مەلەکەت اليەمین چییە؟ مەلەکەت اليەمین بڵێ مولک اليەمین. تۆ نازانی وشە ئیسلامیەکان بەکاربێنی، تۆ نازانی بڵێ مولک اليەمین. ئێستا چۆن هاتی قسە لەگەڵ من ئاکەی؟ لەو کاتۆ درۆ بەناوی منەوە ئەکەی ئەڵێیت تۆ بەڵگەی شیعەت هێناوە، من بەڵگەی سونەم بۆ هێناوی، بەڵگەی بەهێزترین حەدیسەکانم بۆ هێناوی کە موسلیم و بوخاریە. ئەگەر موسلیم و بوخاری شیعە بن تۆ شیعەی. تۆزەی کە دەچمە سەر قەرضاوی و ئەوە باسی سەید قوتبێ کرد، زۆرم پێخۆش بوو چونکە لەسەر ئەوەشتم بۆ ئامادە کردی. هاتووە ئەڵێ ثەمەن واتە کرێ. ئەی بە عەیب تۆ یەک وشە عەرەبی نازانی چۆن هاتووی لەگەڵ منا مناقەشاکەی؟ ببورن تۆ نازانی ثەمەن واتە نرخ. من لەو سی خولەکەی بەشداریم کرد وتم ثەمەن واتە نرخ، وتم ئەجر واتە کرێ. أعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. أما حديثي محمد دليت نازم صحيح يا أنتيا دليت كري كاركان بن بيج أوي عارقة كان وشك بيتوا أجر واتكري إما دلين كري أجر واتكري لا تشوينكي قرآن وحديثة وشي مهر هاتوا مهر كومالي بينشيبو عندنا مهر واتأجر دوای أو قريمان بابلين أجرك لاعبين لجاتي ومهري خينا سر تو لدر أنجامي استمتاع بجنو أمباري بجن استمتاعي لك أتكالف فما استمتعتم به منهن فأتهن أجورهن فريضة. أجر احتراما أقساكم لقرآن الرقوات وقال أجر بشتكتان فإذا استمتعتم به أجر بشتكتان ناوي نالا موشتخوتان زاننشيا قال أجر بشتكتان تشيشتان لجنان بيني أو كري تشيج لبيني نكام بني بينو بربو من ناخوة من مصحفي قرآنا بو هناي وتم ابن عباس لحديث صحيحة ضليع السنة كاكا يشيعنا السنة يشيعنا درو دلسمكا أزام لا يخول لايفي كي كردو تو إسا تشواشا كاريكي سكاني من أبريتو خوق ساكيت ابن عباس بوكي قرآني لبربوا سوين أخوة لحديث صحيحة كان ده كقرآن بمشي ويبو لأجل مسمى أصلا تو والله من نايوا أجل مسمى شيء كهاتوا لأجل مسمى اللي يكشونا والله من نايوا تنهاتا وريتشا وشكاري وقصي مقصي زور بما نام لسرنوسيو براسي تبيني زور بما نام لسرنوسيو. ابن عباس شيعية، ابن عباس قرآني لبربوة محمد خوي ضليت أما حديثك يا كاكا بجماروش نبيلين ابن عباس قرآني لبربوة محمد ضليت زان محمد سيوتو سبارد ابن عباس كاكا شوار كس هن لإسلامه ما كوان والله مي أوشتانم برو بور رأكي منهم اشتانم وتوبودو باريكا موا الله توار كس هن قرآن يعني لي ورقرن أما محمد وتوتي كاكا مسايتي إسلامي يبا فتوايكا ضليت 4 من سيريكا ضليت شي الله يأخذ القرآن عنهم 4 يأخذ القرآن عنهم ابن مسعود أبي بن كعب ومعاذ بن جبل وسالم المولى شوار كسا قرآن يعني لبرا قرآن لو أنا ورقرن تبوشي هاتي بمن الله أو بابا قرآن يعني لبربو كألين لأجل مسمى تهرنا زين باسي شيء كم كباسي أجل مسمى كم يقدر باسي أجل مسمى ونكت أم لايفا أم دي بيتا
گرنگترین شتایە ئەو وشەی ئەجەل المسەمایە 6 لە سەحابەی محەممەد قورئانیان وا خوێندوتەوە ئێستا قورئانی سەردەمی عوسمانتان پێەیە ئەڵێن نا ئەجەل مسەمایتیانە تیای بۆ کاکە قورئانیان لەبەر بووە ابن عباس ابن مسعود ویەی کوڕی کەعب سعدی کوڕی جوبەیر سوودی ئەمانە بەو شێوەیە قورئانیان خوێندوتەوە ئەنجا باسی ئەوە ناکەم ئەڵێ ثەمەن واتە ئەجر ثەمەن واتە نرخ بەڵام ئەجر واتە کرێ وەکو وتم حەدیثی محەممەد هەیە کە ئەڵێ ئوعتوا الأجير أجره قبل أن يجف عرقه ئەڵێ کرێکارەکان بدەن پێش ئەوەی کرێکارەکانان پێش ئەوەی عارەقەکەیان وشک بێتەوە تێگەیشتی ئەو ئاەتەش بۆ کرێ ژنەکان ئیستیمتاعیان پێوە کرێ چێژیان لێوە بینن و کریان پێدرێت مەلەکەت اليەمین بەڕێزان بۆ شتانە ئەگەڕم کەەوە بەڕێزەوە لایڤێکی کردوتەوە لەولا و دانیشتۆ نازانم ئێستا من دڵیان قسەی منە بڕێ هیچ وەڵامی منە نەدایەوە بۆ زانیاری یەک وشت نەوت وەڵامی من بێتەوە ئەڵێ ئەم سەرچاوانەی شیعان من تەفسیری ئیبن کەسیرە پێڵم شیعەیە عەبدولکەریم مدەڕیسم بۆ هێناوی شیعەیە موسلیم و بوخاریم بۆ هێناوی شیعەیە ئەبوو داودم بۆ هێناوی شیعەیە عیب عیب درۆ بەناوی منەوەکەی زۆر عیبە بەناوی منەوە درۆکەی یەک سەرچاوی شیعەم نەهێناوە هەمووشی لاپەڕەکانم پێوتی لە کاتی خۆیە ئەڵێ جمهوری عولەما خلافیان هەبووە لەسەر ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێوە جمهوری عولەما هەمیشە کێشیان هەبووە یەکێ نەزانە جمهوری عولەما ئەبێ چێ بێ وازن هەموو عولەمایانی ئیسلامە نەکاکەوانیە جمهوری عولەما بریتە لە مالک و شافعی و حەنەفی و حەنبەل ئەم چوار کەسە سێیەم مەزدەرن لە ئیسلامە لە پێشە حەدیثی صحیح گرنگە بەڕێزان سەیریکەن بزانین سەرچاوەکانی شەریعەی ئیسلامی چییە؟ مەصادر التەشریع بەڕێزان مەصادری تەشریع یەکەم قورئانە دووەم سوننەیە ئەنجا ئیجماعە ئەنجا جەمیع عولەمایە سێم سەرچاوە جەمیع عولەما ئەنجا قیاسە ئەنجا ئیستحسان عرف ئیستصحاب مصلحەی مرسلە سد الزراعی شرع من قبلنا وقول الصحابي بۆ نییە ئیجماع بکەیتە بۆ نییە بە ئیجماع بتوێ حەدیث هەڵوەشێنیتەوە من حەدیثی صحیحم بۆ باز کردووی زۆر شەرمە بۆ تۆ لە حەدیثە صحیحەکان ڕات کرد سەیریکە بەڕێزان لە قسەکانیا وتی زەواجی متعە ئەو پەڕی بێ ئەخلاقیە ئەزانن ئەم قسەیە یعنی چی واتە کاتماکوان وتی پێیانبەر واتە محەممەد ئەو پەڕی بێ ئەخلاقە چونکە محەممەد 20 ساڵی تەمەنی ڕێگەی بە متعەداوە 20 ساڵی تەمەنی ڕێگەی بە متعەداوە تەنها لە 21 ساڵ بەڕێزان 21 ساڵی پێغەمبەرایەتی محەممەد ڕێگەی بە متعەداوە تەنها لە 2 ساڵی کۆتایی تەمەنیە لە مەکەیە هەڵی وەشانەوە بەڵێ ڕاستەکەی لە غەزوەی پێشووتریشە ڕێگەی لە متعە گرتووە بەڵام لە مەکە بۆ یەکجار ڕایگرت بە پێی حەدیث چونکە حەدیثمان هەیە عومەر ئەبوو بەکر لە سەردەمی ئەبوو بەکرە متعە کراوە و ژنەکەی کچی ئەبوو بەکر متعەی کردووە بۆ وەڵامێ نەیامەوە ئەبوو داود واڵێ سەرچاوەکەم پیشانای بۆ وەڵامت نایامەوە کە کچی ئەبوو بەکر متعەی کردووە بۆ وەڵامت نایامەوە سەرچاوەکە سونەیە ئەبوو داودە بۆ وەڵامت نایامەوە تۆ وەڵامی من نایتەوە بەس چاوەشەکاری و درۆ دەلەسە ئەزانی بەڕێز پێ و ناخۆش نەبێت یەک دق بەڵێ جەمیع عولەما ئەوانن کە من پێم وتی سەرچاوەی سێمە لە شەرعە سەرچاوەی یەکەم و دووەم حەدیثە تۆ حەدیثەکانی منە خەیتە ئەولاوە هەر لە خۆتۆ کۆمەڵە شتێوت بڕواتان هەبێ هیچی نەبینیوە نە سەرچاوەم بینی نەشت من ڕقەمم بۆ خوێنیتەوە بە ڕقەم قسەم لەگەڵا کردی وتم موسلیم لە ژمارە 1405 بوخاری لە ژمارە ئەوەنە بەڕێزان دیبەیتەکە ئەمێنێت بەڵام تۆ لە لای خۆ لایڤێکە کردوێتەوە بۆ ئەوەی ئەو کەسانی دوو کەوتون بە بێ خوێندەواریان وەکو خۆشی خوێندەواریان نییە تۆ بە مولک اليەمین ئەڵێی مەلەکەت اليەمین مولک اليەمین واتە مڵکی دەستی ڕاست ابن کەسیر و تەبەری و قورتوبی دەڵێن مولک اليەمین واتە ئەو ژنەی کە لە شەڕای گریت دەبێتە مڵکی دەستت دەبێتە مڵکی دەستی ڕاستێ تو هاتی مەلەکەت اليەمین لە چوو شەیەکی عەرەبیە هاتووە خوا و بێخوا شەرم بکە کە کاڵم خوا و بێخواکەی خۆت
شەرم بکە کاتێک بە ناوی مفەسیر و شتیواوە درۆدە لەسەر ئەچێژیتەوە من ڕقم پێوتی بە ڕقم قسەم لەگەڵا کردی ئیبن عەباس ئەو هەموو قسەیەم کرد لەسەر ئیبن عەباس ابن عباس ئەڵێ و ئاەتەبوو وا دەخوێنرێتەوە لئەجەل مسمى بۆ باسی ئەجەل المسمات نەکرد تۆ دەتەوێت بە ئیبن عباس بڵێ هیچ نییە ابن عباس حکمەتی ئەڵڵایە چونکە محەممەد باوەشی کردووە و وتوێتی ئەی ئەڵڵا حکمەتی بدەرێ بڕۆ بوخاری بخوێنەرەوە بوخاری بەڕێزان بات واتان توێ نەگەێنێ بوخاری شیعەیە کاکە بوخاری یەکەم حەدیث نووسی سونەیە حدیثی ژمارە 3546 کاکی خۆم ئەڵێ پێغەمبەر نامی بە باوەشیەوە وتی ئەی ئەڵڵا حکمەتی بەرێ شتێکی تریش چەند شتێکی ترماوە من دایانێم بۆ دوا بابەتی با بڵێن بۆ دوا بەشداریم چەند شتێکی ترم ماوە بەڕێز من هیچی ترم نەماوە بەڕاستی ئەگەر لە 15 خولەکەم کاتیشم ماوە لە ینی با بڕڵە کاکە ئازاد تۆ هینێکت ماوە ئێستا چوار خولەکەت ماوە چوارم ماوە بەڵام هیچم نەماوە مەلەکەتول یەمینم ماوە کاکە مەلەکەتول یەمینم ماوە ئەو کابراڵە ئەبوو بیوتە ثەمەن لەکوێ ثەمەن چییە کاکە ثەمەن واتە نرخ ئێمە کۆ لە سی خولەکی یەکەمە ئەگەر من وشەی نرخم بەکار هات بێ هێنا بێت ئەم لایڤەم هەر هەمووی کۆپی بکەن شەرمەزارم بکەن وعد بێ پەیج و ئەکاونت وە مشتم داخم بەڕێزان ثەمەن واتە نرخ من ئەڵم کرێ مهر لە هیچ شوێنێکی قورئان و حەدیثان ناتوە یەک حەدیثم بۆ بێنە وشەی مهری تیا هات بێ دوایەوە بشین بە زۆر وشەی ئەجرەکە بکەن بە مهریش هەر هەمان واتە ئاگرێتەوە ئەگەر مهریش بێ لە دەرئەنجامی ئیستیمتاع ئەو ئەدرێت چونکە ئاەتەکە ئەڵێ فەمە استەمتعتم به منهن فآتوهن ئوجورهن کاکە ئێمە ئوجورەکە لا بینێکین بە مهر لەبەر خاتری کاک ماکوان فەمە استەمتعتم به منهن فآتوهن مهرهن باش نییە رازیم بۆش رازیم ئەگەر چێشتان لە ژن بینی ئەگەر بە شتەکەی خوارەوەتان چێشتان لە ژنان بینی ئەوە مهرەکەیان بدەنێ یعنی پارەی چێژی بینینەکەیان بدەنێ تەواو ئیبن عەباس و هەموو ئیبن مەسعود و یەی کوڕی کەعب و سعدی کوڕی جوەیر و ئەمانە قورئانیان لەبەر بووە تۆ چیت ئێستا هاتووی ڕەخنەیان لێیەگری تۆ چی دەڵێ ئەمانەوانە بوون نەگواناڵی باست نەکرد ئەسڵەن خۆت لێلادا لە هەموو ئەوشتانی من باسم کرد هەر هەمووی خۆت لێلادا بەڕێز هاتووی یەک وشە باسی ئیبن عەباسی نەکرد تەنها چاواشەکاری نەبێ ئیبن عەباس بەڕێزان نەزانی چییە هەرچی تەفسیرێک ئەەکەیتەوە لە سەرەتای ئاەتی یەکەمەوە هەتا ئاەتی کۆتایی هەر هەمووی ئیبن عەباسە ئەگەر ئیبن عەباس لە تەفسیرەکان دەرکەی قورئان واتای شەمشەمە کوێرەیەکی نامێنێتەوە واتایەکی نامێنێتەوە بۆ وتن چونکە هەرچی تەفسیرەکانە لەسەر قسەی ئیبن عەباسەوە کراوە چاوتان ماچەکەم هیچم نەماوە دەخولەکی کۆتایی ماوە هەندێشتی زۆر مفاجئەم هەیە بەڕێزان ئەو دەخولەکەی کۆتایی دانێن بۆ مفاجئە و کاکە من پێویستم پێ نییە با بڕوا مەلەکەتول یەمینمان بۆ بکا بە کوردی بکا بە عەرەبی بابیکا بە عەرەبی باشە باس خۆش بەڕێز کاک ماکوان کۆمنتێک بنووسە بۆ ئەوی بەڕێستان وەربگرین ئێوەش چارەکی خۆتان قسە بکەن بەڕێز کاک ماکوان بەڕێزان چاوەڕێی بەڕێز کاک ماکوانەکەین کە بەڕێز کاک ئازاد دوو خولەکیشی مابوو خۆی وتی تەواو من قسەم تەواو بووە بۆ ئەم چارەکە ئێستا چاوەڕێی بەڕێز کاک ماکوانەکەی بەڵێ بەڕێزان خۆشەویستان تکام لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکە کەمێک کۆمنتەکانتان ڕابگرن هەتا بەڕێز کاک ماکوانیش دێتەوە و بەڕێزان وەرئەگرین بۆ ئەوەی قسەی ئەویش چارێکی خۆی قسە بکات سەرەتا یەکی نیوکا ژەرمانە بن بەڵێ بەڕێز کاک ماکوان کامێرەکە وەربگرە بەڕێزیشتان چارێکێکتان هەیە بۆ قسەکردن کاک ماکوان کامێرەکە وەربگرە کاک ماکوان کامێرەکە وەربگرە چارەکێکت هەیە بۆ قسەکردن ماکوان وەرەگرین کامێرەکەمان بۆ ناردووە هیوادارین دیسان تووشی ئەو گرفتوێت نەبوو بێکە پێشتر تێکەوتبوو ئەنی بۆی دروست بۆ بڵێن گۆڕن
کاک ماکوان کامەرەکە وەربگرێت چاوەکەم چارێکێکی دێ بۆ قسەکردن کاک ماکوان بەداخەوە کامەرەت نییە بڕۆ دەرەوە لە لایڤەکە جارێکی تر وەرەوە بۆی کامەرەکە بۆ دروستگرێ ئەگەر لایڤیشت کردوێتەوە ئەوان لایڤەکەت ڕابگرە ئەو لایڤەت لابەوە کۆوەی کە تەنها بەمە وەرە سەرهێڵ کاک ماکوان ئەگەر لایڤی تری کردوێتەوە ڕای بگرە ئەوانە تەنها لێرە وەرە سەرهێڵ لە لایڤەکەش بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە بۆ ئەوەی وەربگرین و 15 خولەکی خۆت قسە بکەیت بەڵێ بەڕێز کاک ماکوان کامەرەکە وەربگرە کامەرەکە بۆ نادیت ئێستا کامەرەکە لە لای توێیە کامەرەکە وەربگرە کاک ماکوان کامەرەکە وەربگرە کامەرەکەت لەلایە کامەرەکە وەربگرە کامەرەمان بۆ نادویت کامەرەکە وەربگرە چاوەڕێی کاک ماکوانەکەین بەڕێزان کامەرەمان بۆ ناردووە بەداخەوە کامەرەکەی وەرنەگیرە نازانم هۆکار چییە بۆچی کامەرەکەی وەرنەگیرە هیوادارم ئەم جاراش بێتەوە مۆبایلەکەت کاک ماکوان ئێستاش کامەرەمان بۆ ناردویت کامەرەکە وەربگرە بەڕێز کاک ماکوان کامەرەکە وەربگرە چاوەکەم کاک ماکوان کامەرەکە وەربگرە چاوەکەم بەڕێزان کاک ئازاد چارەچیکی بڵێن کاک ئازاد چارەکی خۆی قسەی کرد کاک ماکوان ماوەکە چارەکێکی خۆی قسە بکات چۆن کاک ئازاد بە تەواوەتی چارەکە قسەی نەکرد خۆی پێی باش بوو کە کۆتایی پێبێنێ بۆ دەخولێکی کۆتایی و دواتر بەڵێ کاک ماکوان کامەرەکە وەربگرە کامەرەکەت بۆ هاتووە بەداخەوە نازانم بۆچی وای لێ هات کاک ماکوان کامەرەکە وەربگرە کاک ماکوان ئەگەر لایڤت کردوێتەوە لای خۆت ئەو لایڤە ڕابگرە لەبەرەوە لێ کاتا کۆمپیوتەری کردێتەوە بە مۆبایلیش بیت ئەوە وەرناگیرێ ئەگەر وایە ئەوە لای خۆت لابە بۆ ئەوەی کە بتوانیت ئێرە وەربگریتەوە کاک ماکوان کاک ماکوان کامەرەکە ئێستا لە لای توێ یعنی لە لای ئێمەوە ئاماژە بەوە کاکە کامەرەکە بۆ تۆ هاتووە بەڕێزان کاک ماکوان چارێکێک قسەی ماوە وەکو کاک ئازاد کە چارێکێکی خۆی قسەی کرد یەکی نیو کاژێر قسەیان کرد چارێکێکی ماوە و ئەم چارەکە قساکە دواترێکی دەخولێکی تریان ئەینێ بەڵێ کاک ماکوان بۆچی کامەرەکە وەرناگریت یاخود چ کێشەیەک هەیە گرفتێک هەیە کاک ماکوان بەڕێزان لای کاک ماکوانەوە گرفتێک هەیە باجارێکی تر بۆی بنێرینەوە کاک ماکوان دیسان کامەرەکەمان بۆ نادیتەوە کاک ماکوان ماکوان کامەرەکە بەڵێ بەڵێ زۆر باشە خەریب دڵم شەقێ زانیاری برا بەڵێ بەڵێ کاک ماکوان ئەوە ئێستا کاتەکەت گرین بەڵێ فەرمو 15 خولەکەت هەیە ڕۆحی زانیاریان باشە بەساقەوم ئەو کاگازات بووە هەناسەی سوار بوو بوو درۆکەیت و چاواشەکاریت و تۆ چاواشەکاری کاکی برا تۆ چووی نیو ئاەتی هێناوە بووە هەناسە و سوار بوو ئێمە قساکەین حەماوە بەرز نەبێتەوە وەرە خوارە تۆزێک تۆ دیارە ریپۆرت کرابووی لەو کاتە دەقەکانت نەبینی کە بۆن خوێنیتەوە کاکی برا تۆ بۆ خۆت پیاوێکی درۆزنی ئەمە کتێبەکەی هیوادارم بیبینی قەولەکەی ئیبن عەباسم بۆ خوێندیتەوە باوی گیان سەیری کە تۆ بۆ خۆت کە ئەڵێ ئیبن عەباس باوەشی پیا کردووە پێغەمبەری خۆ بووە خۆ سەغڵەت کردووە منیش قەنەعەتم بەوە هەیە بەڵام قەنەعەتم بە درۆکەی تۆ نییە کە دروستی کردو یا لە جێگاکی ترۆی هێنی بۆ ئیبن عەباس هێنا خۆ من جەزانم باوەشی پیا کردووە پێغەمبەری خوا
ئەمە تەبەریە کە خۆت باست کرد ئەمە تفسيري طبرية أو آياتي كمنو توقسي لسركين لسورة بسوشوارا أما قولك ابن عباس خند موبوت كباسي مهركة ابن عباس باسي مهركة أو مهركيتي كان باسي لي وكدوا طبري أماش قولك ابن عباس كلا استمتاع واتاني كاح أو قولك ابن عباس إن جاء من جواب ما يتوكا وتم لويا ابن عباس لي كم جاري أنا كبيغمبري خوا حرامي كردو دواي أو رقي فيها وتسير روشكا هەواڵەکە بە ئیبن عەباس نەگەیشتووە دوای ئەوەی کە عەلی کوڕی ئەبی تاڵیب پێڵێتەوە ئەڵێ ئێستا زانیومە و هەر کەسێ ئەو کارە بکات حتا بە شعرێک هەیە کە ئەڵێن ئیبن عەباس لە فتوایەکیە ڕێگای بە موتعەیەوە ئەویش ئەڵێ پەناگرم بەخوای گەورە کە من کاری وام نەکردووە ئەمەتانێ بەڕێزان هیوادارم کاگینیش بیخوێنێتەوە خستبۆ ناویشی جاو نەخۆش ئەڵێ وەڵا لایفەکەمێتەوە بەڵێ بە تاکید لایفەکە مێنێتەوە براکی باوکم بۆچی وا حەماس گرتوویتی ئینجاڵە من حەدیسەکانی بوخاریم بۆ هێنایتەوە بەڕێزان 6 حەدیث هاتووە لەسەر متعە کە پێغەمبەری خوا باسی لێوە کردووە کە حرامی کردووە ئەمە 6 حەدیثەکەی لەم لێکۆڵینەوە باس کراوە ئەدیلەة التحریم المتعة من سنة النبوية ئەویشمان خوێندەوە جارێکی تر 2 حەدیثان بۆ خوێنمەوە مشکلە نییە فيما يلي بعض الأحاديث التي حرم فيها رسول الله صلى الله عليه وسلم نكاح المتعة ومنها حديث علي والسلمة والصبرة وابن العمر باشا أو شواركس يعني شواركس لو حديثاني كالروايات ينكردوها إن رسول الله صلى الله عليه وسلم نهى عن المتعة النساء يوم الخيبر وعن أكل اللحوم الحمير الإنسية يا حمير الأهلية هذا حديث كان بلفظة قبل إخوان ديتوا باشا انجا ليرا أفرمي رخص رسول الله صلى الله عليه وسلم 3 أيام يا 3 أيام المتعة ثم نهى عنها إلى يوم القيامة أي بومان الله شيء باشا انجا لويشان كمان الله مركزي أمكارك كاريكي زنا وبد أخلاقية بيغمبري خواهي زمني جاهلية أو توي بير روشتي كمن قصي وبرامبر بيغمبري نازدار ناكم توي أو قصي أكي برامبر بيغمبري نازدار إما دايكو باوكو خوش من بقرباني بيغمبري خواكن عليه الصلاة والسلام بلا ما توي أو قصي بدمي منو هلا بس كالي واي وتوا بو أويشي كوتم درو أكيتو سرشاوا كانت راسني وتم نشتم بي لوي سيد قطبة بودهين ويتي شدنو دي شدنو من تفسير سيد قطب ملا أجر راسك يبيلي لسلو آياتنا يتشدنو أمشيان لسن مسائل ابن كثير هو كبيموتي كومالك لطائفة كألي جمهور إما أهل السنة والجماعة شوار مذهب من هي مذهبي مالك مذهبي حنفي مذهبي إمام أحمد ومذهبي أبو حنيفة أم شوار كمجتمع بون لسريك بيانو تريد جمهور أجر طائفة يقلوانا بروا بيانو طائفة كومل ليريشا أمام أخوان دو كجمهور لسر أو آية علاقية بسر نكاحي متعة وبلكو الشيعية وقالتو لسر شاوي أوانا ورقرتو بوشي تو لسر شاوي أوانا ورقرتو درو أوكي تو الله ابن عباس بيغمبري خوا باوشي فيها كدوا ام قصر راستا من متفق لقطا بلام او قصد رويه كمن ليرا بيت ابن عباس ليرا وينوتوا الله نكاحه تو تشواشكاري كد ليرايا بوشي آية كان همي ابرني توزي آية ديني ليا باسي ليا وكيتو اما تشواشكاري تويا توتي لكردي كان باسي كريا كراوه كم كردي مال هنا باسي كريا نكراوه منيش بون باس كردي وتم اجل ثمن به سمن بمعنى نرخكي دياري اكا بولا شوينيكا ام افرتا اگر بو پارا بيكري بوچي نرخكي دياري نكراوا كواتان با حتى اول شمود وتم اجر بمعنى مهر الاسلام دياري ناكري وهر كسيكي بلا بتاكيد ايمي فياو كمتعورة جيلة تنها سيكسنية او اقوى سايكولوجيك ايوه خيرا خياطا لا سيكسا متعورة جيلة منالي جن متعورة جيلة جن لمالا لقل تابع متعورة جيلة جن كابيت خيزانت متعورة جيلة جن كلقل يا شيتا درو متعورة جيلة جن كلقل يا اخوي متعورة جيلة جن كتشش نانت بودو سكا متعورة جيلة جن كاويش بهماشكي وعكسكيتي متعالة فيها ورقري كواتم متعورة قتني استمتاع معناه ايواني بس يكس بس تو خيال لاي اوي بس تو سايكولوجي تان ايوي ملحد سايكولوجي تان خيال تان سرافة لسر مسألة تكسي دعم مزراوة تو باسي چي بو منكي تو لأوروبا لواني بشي تديشكوية كو ببطل بيرا افريتك بين تو لقا خوتا دواي باسي ما في افريتيشن بو اوكي تو كامني و باسي چي كان لإسلام باشترين وباكترين نكاح كتا إساها لهمو سيستمي جياني شاسيري بالي كسياتيبك او اسلام افريقيا كان يعني بوبري حرمه الرزه وهي شتوتوا سيري من على كان يعني اوبري نسبن هم باوكو داك بخويا زاني منو تولا نرويج زين ازاني زوربي زوري خلق نازني باوكي نازني داكي شو لقال كان راي بادو ديسبيا واتوتوا الاسلام امر رجا بيدراوا شو الاسلام رجا ما ادري وزواجي متعيش باس ما كان امشتكي جاهليه اما بنسوتي اقصاني كباسكر وتبو جواب منايتو
لەوەی کەوتن لە بخاری لە مسلمە دەرمێنا قسەی قۆڕ و بێمەعناکەی لە بخاری و مسلم هەشتیوا چۆنی تایە ئەمە هینی شیعەیە بە درۆدە لە سەهڵیان بەستۆ تۆ ژێناوتە بە شاشەکەت پیشانمانەی شتی مەوسوق ئەو کتێبەیە ئاوا لە بەردەساو کە ئاوا ئەیکەیتەوە و لاپەڕەکەی پیشانی خەڵکەیت و ئاەتەکە ئەخوێنیتەوە ئاوا هێنیتە پێشەوە بۆ خەڵکی تێگەی ئەو کاتەی کە خەڵکێک هاتە پێشەوە پێیوتی ناوانیە تۆ دەقەکەی بۆ ئەخوێنیتەوە بەڵام بێنی شتێک خۆ دروستی بکەیت و بینوسیت و ئەمە قسەی قۆڕ و بێمعنایە لە کاتێکیشان من بەڵگەی زیاد لە حەڤە تەفسیری معتەبەری ئیسلامی نارد بۆ پەیجەکان و لێش بۆت بنێرن و ئەدمینەکانش بیان ناردی لە تەفسیری ابن عاشور لە تەفسیری سعدی لە تەفسیری شیخ عوسەیمین لە تەفسیری ابن کەثیر لە تەفسیری قورطوبی لە تەفسیری طەبەری هەمووی لە بەردەستایە بۆ سەیری ناکەی تۆ بۆ خۆت یەیت لە فۆڵدەرێکا بە عەرەزی خۆشتت داناوە لە شیعە وەرگرتۆ یا لە ئەغڕەشید و مەغڕەشید و ئەوانەی کە دژی ئیسلام هێناوتە ئێمە عیلاقەمان چێکە کە قسەی تۆ اعتیباری نییە قسەی زانستی نییە قسەی زانستی کتێبە قسەی زانستی بەڵگە و دیکۆمنت و ئارگۆمێندە ئەوا لە بەرچاوی خەڵکیە ئەما بەنسبەتی ئەوەی شۆکەوتت تۆ نازانی بڵێ ملک و یەمین و عەرەبی باش نییە عەرەبی بڕۆ سەیری ئایەتەکە بکە کە خوێن تۆ سەیری خوێندنەوەی عربي ولفظ كي من يشتكى سيري عرقك بك باسي لوقيته قبل أن يجف عرقه يا قبل أن يجف عرقه ثالث عرق وعرق ليك جانا كيتو أو وقت باسي زماني عربي كتبه من هذا نوع يسال لصددي أواني زمانك في راسك وكشنة شوتا والله مود واي خود جو بقدروا لا يفك أبيني شنبه بهلا خلودته أما بالنسبة من كل يميني شوا من أمل يرابو تو باسي كم كتو عقل بينا من زلم لقرآن ملكة اليمين هاتوا لقل ملك اليمين هاتوا لقل أو ما ملكتم أيمانكم هاتوا وتا ملك الإيمان كهاتوا ويستم شرحي بكم بو أخل كيش كبزاني الزواج كوتم لنكاح بقوتنا ملك أبيت ملك ملك اليمين وتا أبيت ملك يمين لزماني عربي يعني سيون دي لسرخوي كأما ملك توسيوني لسرخوي وكو خيزاني خودي فارزي أما بو معناك كي يستم شرحي بكم بوتو أول شيء كألي بو باسي أودنا كأسماك شي أبو بكر هاي عاقل يكتوز عقلها به شيعة بقية ودن يارقيا لأبو بكر وعمر أو أنك أتشن بو حزد جاتي برد بقرنا الشيطان برد بقرنا أبو بكر وعمر للشيطان رجم كردنا تو باسي كشكي أبو بكر كي حتما أو أنا شيء بيدين بسر أو أبوي دواي فرد بوشي يسكاني خواني بيبكن أو هر أو بزانة بلقي أو يك ولا شيعة كانوا شتي ورقتوها بلقي أو يك نازاني أبي داود اشتوات شون له أجر شتيكي واش بين نس تو أواني وكتون كشت بدمي أبي داود واكن شون أسماء شيء أبو بكر الصديق تمتعي كردو زواجي تمتعي كردو بقسيكي بمعناه كاكي برا هر أبويا تو بما خود بدرو خطو كبوزانيا سرچاوي قصك عن قصي الشيعية شو كالشيعة بقيان لأبو بكر بقيان لأسماء شي أبو بكر بقيان لخاتو عايشة يوادار مرون بي أما بالنسبة لي وشو كسول جار دوباره كتو شوار كسبيس قرآن اللي ودي بقول شوار كسبيس قرآن اللي ودي منش متفق من قبل شيء إشكالك يا هتشي كاتبي وحياها هي تو شوا شكاري كده على لو درك كذا هوارك يبي شوار كس قرآن اللي ودي بلا بيني وقري بلا تفسيرك غلطة أما بالنسبة لي وشو كلي أجل المسمى كزور مهم بوبوشي جواب النامو أجل المسمى حتى قرآن نية آية الله الشيرازي وهروها لك في كلينية باسك أو التفسير أو آياتك أوان في أنواع متعة كفي أنواع متعة كأوان لين فما استمتعتم به منهن فأتوا أجورهن فريضة أوان ألين تفسير كيف معناه إلى أجل مسمى حتى الشيعة جنالي أو آياته أوان ألين أما تفسير كيف كأوان تلان تو نازاني بيخويني تو ليتيناقي أوان رواج إن بقسكي خويان كقوايا فما استمتعتم به منهن فأتوهن أجورهن فريضة بمعنى أو إلى أجل مسمى تيجيشتي يا توبيا دوايا كخنجل تو زاني قرآن نية تفسيري قرآن يعني كدوب إلى أجل مسمى بوي الرواج بن متعكيان كل باوكم أم كتابانا خويندني تو نية تو تزاني أمانة بخويني تو أما كتابي علمين أما كتابي أكاديمين كاي يوكو ابن كثير أوانيشي كمخالفي إسلام النقل ينكردوا خواي متحميا لسر أسلوب قرآن بابتي زانستي إهينو چونك قرآن أو كسيك قصيب أخوي متعال وتوكو فرعون تيايتي في غنبراني تيايا قارون هاماني تيايا وهروها سيدنا خصيري تيايا كذا سيدنا يشعي كرينونا بيكو ابن برفيق جاو تشيكيش باسكا باسي بلعاني كري باعوراكا أمانة همويتي خواي متعال أيويت أو فيدي خلق بك كهموشتك حتى تنقيستو لو إيشي كلا قلتها بود باسكا أم كتابانيس
كتێبی خاوەن عیلمن نە کتێبی خەڵکی سەطحی وەکو تۆن کە نازان قلوفل لە یەکجیا بکەنەوە کە تا ئێستاش نازانی ئەوان بە تەفسیر باسییان لێوە کردو ئیلا ئەجەلی موسەمایە ئێستا ئەڵێنەوە وڵاوی پێشتر ئەوان وایان خوێندوتە نە ئەوان وایان تەفسیر کردووە شیعەوە ئەڵێ لە کافی کولەینیە و حتا ئاەتوڵای شیرازیش ئەو قسەی کردووە و ئیشتوانن بگەڕێنەوە لە قەزوینیە کە شەرحی ئەو ئاەتەکە هەمان قسەی تیاکەتەوە کە شیعەیە باسە من چەند کاتم ماوە کاکەم 5 خولەکەت ماوە زۆر باشە اینجا بە نیسبەتی مەهر ئەوەشی کە ئەڵێ باشەوا گریمان مەهر بێ تۆ ئەبێ بێ پێمان بڵێ لە چ کتێبێکە باسی مەهر ئەم مەهرە نەکراوە لەم باسا هەر ئەو ئاەتە بەڕێزانی من هەر بۆی ئەگەر تۆ ئێستا لەگەڵ مابوویتە ها بۆچی ئێوە وەکو ملحید ناوێرن چونکە من چەند جار خواهیشتم لەم کاک زانیارە کرد وتم کاک زانیار خواهیشتی لێ یەکەم مەمنونتە بم قەناعەتی پێ بکە کە دوو بە دوو لەگەڵ یا قسە بکەین تۆش لە بەی نابە بۆچی ناوێرن بێنە پێشەوە نە تۆ نە هیچ کەسێکتان ناوێرن وا بێنە پێشەوە وڵا قسەمان پێ بڕێ بەڵێ بە تەکید قسەت پێ بڕم بەڵام بە معقولی ئەو وەختە پێمەوتی ئادەی کاک ئازادی بەڕێز کە ئەڵێ ئەمە بە معنای ئوجورەهن هەر یەک تۆز وەرە خوارەوە ئەفەرمێ ومن لم يستطع منكم طولا يعني طولا يعني طاعة أن ينكح المحصنات المؤمنات فمن ما ملكت أيمانكم من فتياتكم المؤمنات والله عليم بأيمانكم بعضكم من البعض فانكحوهن بإذن أهلهن أم فانكحوهن بإذن أهلهن وأتوهن أجورهن أو باسي نكاحا باسي أواكا كأن نكاحا أبي أجوريان بيت ماريان بيت لا باسي نكاحا جوان رونا بيتو خو باسي نكاحي متعيشي تاني بلي باسي استمتاع وباسي متعيا يا باوكي من تو بويه همو حديثة كان همو آية كان بعرزي هل ولا خوارتلو ريك بو شرحك لكوا لش التفسير كابله ابن كثير الله بمعنى كريت ابن عباس الله بمعنى كريت ابن كثير هل ناوي كسيك مان بيبلا بلا واله تو قسي خوته تو خوي خلقي ايما ئێستا وردەکار نین لە گوێگرتن لە قسەی تۆیە تۆ قسە ئەەکەی ئەوەی کە خۆت ئەتەوێ لە سا هەشتای قسەکانت کە ئەەکەی درۆ و چاواشەکاریە لە سا بیستەڵێت ئیبن عەباس ئەو کەسەیە کە پێغەمبەری خوا باوەشی پیا کردووە باش کاکزانێگە باش ئێمەژڵی پێغەمبەری خوا باوەشی پیا کردووە بەڵام چی لەکوێ باسیەوەی کردووە کە ڕێگەی بە متعەیاوە لە چ جێگایەکە لە چ سەرچاوەیەکی ئەهلی سوننە لە ئیبن کەثیرە لە تەبەریە ئێوەتە من بۆ دەخوێن بەڵام ئیبن عەباس وا ئەڵێ دەقەکە خەمە بەردەسێ بەڵام من چی دێ بکەم وەکو خۆ دەڵێ بەجێ یەڵین بۆ خەڵک ئەو خەڵکە خۆی تەحەکومەکە ئەو خەڵکە خۆشی ئەدناسێ اینجا تۆ لە کاتێک ئاڵێ من نایەم و ئەگەر وام کرد تو تایشش ناوێری خۆ دەرخەی چی ئەوێری بکەیت من نایەم و سەر کۆمپیوتەر وا ناکەم تۆ پیاوی ئەوەنی خۆشە دەرخەی چی ناکەیت چی وا ناکەی من دەست لە کیبۆرد و لە کۆمپیوتەرۆ نایم تۆ هەرچی بکەی کەس ناو ناسێ خەڵکێک کە باسی قساکە ئاوا بە جورئەتەوە بە ناوی خۆی بە ڕسمی خۆی بە کتێبی خۆیەتە پێشەوە ماڵ و ژیانی خۆی خاتە بەردەستی خەڵکی منەگەر مەبدەئەکەن ڕاستێ بۆچی بترسم بەڵام تۆ تۆ کە قسەیشەکەی ئەڵێ وەڵا من جارێکی تر وا ناکەم تۆ لە ئێستەوە هەر نەو کردو هەر کەس نازانێت تۆکی تۆ هەر شتێکی مەخفیت من ما احتراماتم بۆ تۆ بەڵام مەڵێ من واکەم و واکەم لەبەرەوەی کەس ناو ناسێ لەبەرەوەی قسەکان قسەی اعتیبار و زانستی نیە هەچ کاتێ دەمو چاوتمان زانی هەچ کاتێ زانیمان تۆکی من نامێ خۆت ئاشکرا بکەیت بەڵام قسەکانت قیمەتی زانستی نیە ڕێگە چێتە ناو تەنەکە خۆڵەوە قسەی زانستی کە کەسەکە بناسی و سەرچاوەکانی دیاری بێ بە کتێب لە بەرچاوی خەڵکیە من بە ئاشکرا پێ دەڵم کاکە وەرە ئەمەتانە هەر هیچ نێبێ خۆ من قسەکەی من ئەکادیمیە هەر یەک لێکۆڵینەوەم لە بەردەستایە ئەم لێکۆڵینەوە بە ئاشکرا نووسراوە تەحریم المتعة في كتاب وسنة تۆ بۆ ئەماڵەچی کتێب و سەرچاوەیەکی خۆتم بەرێ وتی ئیبن کەثیر من لە لامە هەیە ئایەتەکە فەرموو وتت طەبەری من لە لامە هەیە ئایەتەکە فەرموو وتە ئیبن عەباس خێرا بۆم خوێندی تۆ وتمەوە قسەکەیەتی تۆ چی دێنا ئەبێت لە تۆ بپرسین تۆ ساحێبی چیت کاکە گیان تۆ تا ئێسش ئارگۆمنتێکت نایە بە ئێمە لەسەر ئەساسی بەڵگە شتێکت هێنا متفقین لەسەر ئەوەی کە ئیبن عەباس پێغەمبەری خوا خۆشی ویستۆ باوەشی پیا کرد دوعای بۆ کردووە بەڵام متفق نین لەسەر درۆ چاوەشەکارەکان کە دەسەر قسەی خۆتی تێ ئەخزێنی کاتی تەواو بوو کاتێکی خۆش بەڕێزان ئێمە چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەەکەین کاک ئازاد بەستە چاو کاکە دکتۆر پشتیوان بەستە چاو ئەگەر بەڕێزت ئامادە بیت بەسەر چاو کاک ماکوان وەکو خۆی ئەڵێ من ئامادەم هەموو کاتێک بەسەر چاو بەڕێز کاک دکتۆر پشتیوان چا بەڕێزان چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەەکەین بەڕێز کاک ئازاد بەڕێز کاک ئازاد بەڕێز کاک ئازاد چاوەڕێ ئەەکەین بۆ ئەوەی بێتەوە دەخولەک قسە بکات بەڕێز کاک ئازاد فەرموو وەرەوە ناو
کاک ئازاد فەرموو بە کۆمنت بەڕێزان خۆشەویستان هیوادارم ئێوە خۆشەویست کەمێک کۆمنتەکانتان ڕابگرن هەتا بەڕێز کاک ئازاد بە کۆمنتێک دێت و کاک دکتۆر پشتیوان بەڕێستان ئەگەر ئامادە بن ینی بۆ دیبیت ئەوە کاک ماکوان کەریم ئەو ئامادەیە یاخود دەربەڕێزێکی تر بەڕێزان خۆشەویستان ئێمە چاوەڕێی بەڕێز بەڵێ زانین کاک نا بەڕێز کاک ئازاد کامێرەت نییە ئەبێ بچیتە دەرەوە و بیتەوە بۆ ئەوەی کامێرەت بۆ چاک ببێتەوە بەڕێز کاک ئازاد بچۆرە دەرەوە و وەرەوە بۆ ئەوەی کامێرەکەت باش بێتەوە بەڕێزانێکی دەخولەکی تریان هەیە لە پاش دەخولەکەکە دوو خولەکی کۆتایی قسە ئەکەن و کۆتایی بە دیبیتەکە ئێنین و ئەو کاتە ئێوەی بەڕێز کراوە ئەبن بەڵێ بۆچی کاک دکتۆر پشتیوان بەڵێ خۆشەویستان چاوەڕێی کاکە ئازاد ئەەکەین کاک دکتۆر پشتیوان هینەکەمان وایە پرۆتۆکۆلی دیبیتەکەمان وایە کە بەداخەوە پرسیار و ئەو شتانە لە کەس وەرناگرین داوای لەبوردن ناکەین ئێمە لە دوای دیبیتەکە بە ڕێکەوتنی بەڕێز کاک ماکوان و بەڕێز کاک ئازادیش کە پیان وابوو لە دوای دیبیتەکەی خۆیان کۆتایی پێ بهێنین عنی بەو شێوەیە پرۆتۆکۆل یان ڕێکەوتنەکەمان بەو شێوەیە بەڕێزان چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەەکەین کە بێتەوە و ئێمە دەخولەکی خۆی بدەینێ پاشانیش بەڕێز کاک ماکوان دەخولەکی تر بەڵێ ئێستا کامێرەت هەیە بەڕێز کاک ئازاد کامێرەکە وەربگرە سڵاو هاوڕێ دەتوانم بۆ ئەم دەخولەکەی کۆتایی من کامێرەکە ناتوانین کامێرە بسوڕێنین ئەم بەڕێزە قسەکانی زۆر هەزەلیە دەڵێت لاپەڕەمان پیشان بە بابە کامێرەکە بسوڕێنم سەرەتا ببورن من دەخولەکەم ماوە هەوڵەیەم گەورەترین قسە بکەم کۆتایی زۆرترین قسە بکەم لەم کۆتاییە دەڵێت کە من وتومە ژنەکەی کچەکەی ئەبوبەکر نیکاحی کردووە نیکاحی متعی کردووە زەواجی متعی کردووە دەڵێت تۆ لە سەرچاوەی هینەوە هێناوتە لە سەرچاوەی شیعەوە ئەرێ تۆ چ دەماغێکت هەیە تۆ من داوای سەرچاوە ئەەکەی من هێنام تۆ ناڵێ کتێبەکەم لە بەردەستە دەبڕۆ ئێبن داود بکەرەوە لاپەڕەی 208 بکەرەوە بزانە دەڵێت چی ئەسما دەڵێت لە سەردەمی محەممەدا ئێمە متعەمان کردووە بڕۆ سێری لاپەڕەکەکە تۆ ناوێری ئەو شتانە پیشان بی کە من بۆ تەڵێب دەڵێت لاپەڕم پیشان بە فەرمونون ئەمە صحیحی موسلیم بەڕێزان ئەمە صحیحی موسلیم ئێستا من بەڵگەیەکی پیشانەیەم بە لاپەڕەوە تۆ لەو کاتەوە هیچ نەهاتی لەسەر و حەدیسانە قسەکەی کە منوتم موسلیم و بوخاریە بەڕێزان من ئەمانە تەنها ئەیهێنمەوە بە سەریعی ئەم قساناکەم چونکە کۆمەڵشتی زۆرم ماوە کاتی ئەوم نییە بەڕاستی حەدیسی 1405 حەدیسی ژمارە 1405 بەڕێزان حەدیسی ژمارە 1405 دەڵێت چی حدثنا محمد بن رافع حدثنا عبد الرزاق أخبرنا ابن جريح أما صحيح برزان مسلمة درونك بيتان بلي شيعية ياخد بلي ضعيفة مسلم صحيح براكم مسلم قورت يكي كلا قورتلين صحيح كان لقى البخارية سمعت جابر بن عبد الله يقول كنا نستمتع بالقبضة من التمر والدقيق أيام على عهد الرسول وأبا بكر حتى نهى عنه عمر في شأن عمرو بن حريث لسيخولك يكما همو مشتانا متوا استان برزا ايوه او كتابكي بشانم برزان صحابة ضلين ايما لسردمي محمد متعمان كردوا لسردمي ابو بكر متعمان كردوا لسردمي عمر متعمان كردوا هتا عمر لكوتاي كاني جانيا كوتاي بيهناوا
دەماخ ئەمە سەرچاوەی موسلیمە، ئەمە صحیحی موسلیمە، ئەمە سنەیە سنە. ئێستا لایڤی کردوەوە ئەڵێ مسلیم لەوانەیە بڵێ مسلیم شیعەیە. پێم بڵێ لە چ ئاەت و حەدیثێکا باسی مهێر کراوە واتوە ئێستا هاتوو وشەی مێرە پێفرۆشیتەوە، لە هیچ حەدیث و ئاەتێکا وشەی مێر هاتووە. کاکە من پێم وتی ابن عباس قورآانی تایبەتی باوکی بەدەستەوە بوو کە تای نووسراوە متعبکەن لئەجەل مسەمە. ابن مەسعود خۆی باسی ئەمەی نەکرد، باسی ئەمانی نەکرد، لەمانە ڕاکە کە ابن مەسعود مصحفی خۆی هەبووە، سەحابەی محەممەد بووە، قورآانی نووسیوە، محەممەدیش دەڵێت کاکە قورآن لە ابن مەسعود و یەی کوڕی کەعب وەربگرن. ئێکاکە لە مصحفی ئەمانە لە قورآانی ئەمانە کە محەممەد و توێتی بڕۆن قورآانیان لێ وەربگرن، لە مصحفی ئەمانەی کە محەممەد ئەڵێ بڕۆن قورآانی لێ وەرگرن، ئەڵێ لئەجەلی مسەمە بۆ کاتێکی دیاری کراو لەگەڵ ژنەکانە خەوتن کریان بدەنێ. کاکە کرێ باسی خوێندنەوەم بۆەکەی تو سەری خۆتان بام ئەم ڤیددیۆی خۆتان بۆ لێم باسی خوێندنەوەی قورآانم بۆەکەی بزانە خۆ چی کارەساتی لە خوێندنەوەی قورآانە. گوێی لێ بگرن بەڕێزان، گوێی لێ بگرن بزانن چۆن قورآانە خوێنێتەوە. سێ ئاەتە خوێنێتەوە هەرسێکی بە هەڵەوە. واقتربت الساعة وانشقت القمر. ئەوە قورآانە خوێنیتەوە هاتووی ڕخنە لە من ئەگری کاتی حەدیثێ خوێنمەوە. وانشق القمر بەڵێ تفجر لنا أو آيات الله حتى تفجر لنا. هذا جوي لو بانخوازي أو قرآن خواني دواي خوي وبقرن بزان على شيء تفجر لنا. تفجر لنا تو قرآن بها الله خواني تو إساهاتي رخنا لمن أجريكا عرق وعراقم ليك تيك الله وكرد ولا حديثك گرنگ بۆ من حەدیسەکەم لەبەر بێ لەو کاتەیە بۆی پێ بڵێم ئەجرە گرنگ ئەوە نییە وشە فەتحە و کەسرەیەکی کەم بەڵام تۆ قورآن بە هەڵا خوێنیتەوە. تۆ ئەگەر لێبوو چی دوت ئەو ئاەتە و سەرتا با بە هەڵە خوێنەوە بزانە لە دوای تۆ ئەمە چۆنی خوێنێتەوە. جارێکی تر باسی خوێندنەوەم بۆ نەکەی وەسعی لە زاکیرنایی کۆمپیوتەری ئیسلام باشتر نییە. ئەو عەرەبی نازانێ هاتووە تەفسیری قورئانمان بۆوەکە. ئێوە کارەساتن. جا بەڕێزان چەند خولەکم ماوە هاوڕێ؟ جان 4 خولەک و ماوە. بەڵێ بێڕێزیم پێ ناکە. ئێستا پێمەڵێ کاگازات بەڵام دوێنێ پێوتم بنارخان تا ئێستا من پێم وتووی من بنارم و خانمم یا بەڕێزت ناوت نام بنارخان چونکە خوشکەکەت ناو بنارە خۆت باسێ کرد. من 4 ساڵەوە کاونتم هەیە و بە ناوی بنارەوە سەدان کەسیشان ناویان بنارە و کوڕیشن. ئێستا با من شتێکی ترتان 4 خولەکم ماوە چەند؟ بەڵێ بە 4 خولەک ئەوە بوو بە 3 خولەک بوو بە 3 خولەک. بەڕێزان ئێستا شتێکی تر ئەم 3 خولەکەی من کۆتاییە و ئەمە ضربەی قاسیەیە ضربەی کۆتاییە بۆت. ئێوە ئێستا زەواجی متعە ناکەن چونکە عومەر حرامی کردووە لێتان بەڵام زەواجێکی تر ئەکەن ناوی زەواجی مسیارە. ومن الذين قالوا بإباحته شيخ قرضاوي تۆ شوێن کەوتوی ئەو کابرایی کە ئێستا باسمان کرد ناوی چی بوو؟ ئەبوو ئەمەی ئەم میسریەکە ناوی چی بوو؟ ناوەکەیم بیرچەوە لەم کاتەیە. یوسف قەرزاوی؟ نانوی یوسف قەرزاوی شوێن کەوتوی ئەوە ئەم ناوێکی لێ تێگەچێ لەو کاتە بەداخەوە. ئەمەی دوێنێ خۆی ماکوان ڤیددیۆکەی بڵاو کردوێتەوە ئەوەی داهێنەری ئیخوان موسلیمینە. بەڕێزان
تۆ دواکەوتوی حەسەن بەنا و جەماعەت بەڵێ تۆ دواکەوتوی ئەوی ئێستا ئێوە زەواجێکی ترتان هێنایی مسیارە بە حیلەی شەرعی زەواجی متعاکەن ژنەکە رازی ئەبێ مارەی ئەدەیتێ ئاجرەکەی ئەدەیتێ کرێکی ئەدەیتێ بەڵام وازە هێنێ لە میرات وازە هێنێ لە ماڵ شایەت هەیە بەڵام هیچ ناکەن تەنها متعابینن بەیەکەوە زەواجی میسیار لە سعودیە زۆرترین ژمارەیە چێن ئەو کەسانەی کە زەواجی مسیاریان حەڵال کردووە یوسف القەرزاوی گەورەی زانایانی زانکۆی ئەزهەر ئەو کەسەی تر کە ڕێگەی داوە بە زەواجی میسیار کە هەمان زەواجی متعەیە بە حیلەی شەرعی ئەم کابرایە شێخ عەبدولعەزیز بن باس بەڕێزان من بە سەریعی ئەچمە سەر حیاتی ئەم دوو کەسە بۆی نەڵێ ئەمانە چین عەبدولعەزیز بن باس هەرچی سوڵتەی ئیسلامی هەیە لە سعودیە وەریگر هەتا مرد لە سەرۆکی گەورە زانایانەوە لە سەرۆکی موفتیەکانی سعودیەوە نازانم هەرچی سەرۆکایەتی هەیە وەریگرت ئەو میسیار حەڵاڵە یوسف القەرضاوی کە هاوڕێی کاگماکوانە چونکە هەردووکتان دواکەوتوی حەسەن بەنان هەردووکتان حەسەن بەنا و ئەو کابرایی تریش ئێوە ئیخوان مسلیمین کە تۆ شوێنکەوتی ئیخوان مسلیمێنن بڕۆ زەواجی میسیار بکە لەوانەیە ئێستا خودی خۆت بیکەی چونکە تۆ شوێنکەوتوی قەرضاویت و شوێنکەوتوی قەرضاوی حەڵالی کردووە و هەروە بێتەوە مەجمەعی بحوث ئیسلامی حەڵالیان کردووە بڕۆ لە جیاتی متعە زەواجی مسیار بکە 10 دقەی هەیە دوای ئەوە من 2 دقەی خۆمم هەیە و کاتتان شاد بەڕێزان ئەوەی ماوە بای ئەو کاتی ماوە پێویستم پێ نییە باشە کاتێکی خۆش بەڕێزان ئێستا ئەچینەوە لای کاگماکوان ئەویش دەخولێکی هەیە بەڕێزیان بفەرمێ بە کۆمنتێک خۆشەویستان دەخولێکی ماوە کاگماکوان دوای ئەوەیەکی 2 خولێکیان ئەمێنێتەوە یادارین کاگماکوان بێت بە کۆمنتێک بەڵێ کاگماکوان کۆمنتێک بنووسە بۆ ئەوەی بەڕێستان وەربگرین ئێوەش دەخولێکی خۆتان قسە بکەن هیوادارین بەڕێز کاگماکوانیش کۆمنتێک بنووسێت و وەریگرین کاگماکوان چاوەڕێی کاگماکوانەکەین کۆمنتێک بنووسێ کاگماکوان کامێرەت نییە بڕۆ دەرەوە و جارێکی تر وەرەوە کامێرەت نییە کاگماکوان لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە کاگماکوان لە لایڤەکە کامێرەت نییە کامێرەت نییە ئەبێ لە لایڤەکە بچیتە دەرەوە یان ئەگەر خۆت لایڤت کردوێتەوە ئەو لایڤە لابیت بۆ ئەوەی بتوانین کامێرەت هەبێ و کامێرەکەت وەربگرین کامێرەت نییە بەڕێز کاگماکوان کامێرەت نییە لە لایڤەکە بچۆرە دەرەوە بە تەواتی بچۆرە دەرەوە ئەگەر خۆت لایڤت کردوێتەوە لایڤە و جارێکی تر وەرەوە بۆ ئەوەی بتوانین کامێرەت وەربگرین کاک دکتۆر پشتیوانیش ئەو پرسیارەی کرد ئێستا کامێرەت هەیە کاک دکتۆر پشتیوانیش بەداخەوە ئەم جارە کۆمنتێکی تر بنووسە کاگماکوان بەڕێز کاک سیوان کاک دکتۆر پشتیوانیش هەمان پرسیاری کرد بەڵام پرۆتۆکۆلەکە یان ڕێکەوتنەکە لەگەڵ کاک ئازاد و کاگماکوانی شوا بوو کە کەس بەشداری نەکات لە دوای تەواوبوونی دیبەیتەکەی خۆیان کۆتایی پێبێنین کاگماکوان کۆمنتێکی تر بنووسە ئەوە کامێرەت بۆ کاگماکوان کامێرەکە وەربگرە بەڕێزان ئێستا کاگماکوان وەرئەگرینەوە کاگماکوان کامێرەکە وەربگرە دەخولەکەت قسە بکە بەڕێزان کاگماکوان دەخولێکی ماوە لەگەڵ کاک ئازاتە ئێوە کاتێکی 2 خولێکی تریان ئەینێ و ڕێکەوتنەکەوا بوو کە ئەوان لە پاش دیبەیتەکەی ئەوان
کۆتایی پێ بهێنین بۆیە مشارەکە و بەشداریکردنمان لە بەرنامەیان نیە ببورن خۆشەویستان. کاک ماکوان کامەرەکە وەربگرە، کامەرەمان بۆ نردویت. بەداخەوە کامەرەی نییە، باجارێکتر کامەرەی بۆ بنێرینەوە. کاک ماکوان زۆر جارم گرفتی بۆ دروستە بێ، نازانم بۆچی. کاک ماکوان کۆمنتی تر بنووسەرەوە بزانم. کاک ماکوان کامێرەت نەماوە بەداخەوە، کامێرەت نییە، ئەبێ بچیتە دەرەوە جارێکی تر بیتەوە بەداخەوە. کاک ماکوان کامێرەت نییە، کاک ماکوان بڕۆرە دەرەوە و جارێکی تر وەرەوە بۆی بتوانین دەخولەکەی خۆت قسە بکەیت. بەڕاست کاک ماکوان بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە. کاک ماکوان کامێرەت نییە، نا کامێرەت نییە، بچۆرە دەرەوە. ئەگەر خۆت لایڤت کردوێتەوە لای خۆتەوە لایڤەکە ڕاگرە بۆی تەنها لە ڕێگەی مۆبایلەکەەوە بتوانین کامێرەت هەبێ. ئەو بەڕێزانی ترەمیان کامێرەیان هەیە و تەنها بەڕێستان نیەتی. وەدارینم جاریان باش بێتەوە. بەڕێزان چاوەڕێی کاک ماکوانەکەین دەخولێکی هەیە، ئەو دەخولەکە قسە بکات، دواتر کاگازات ئەویش یەکی دوو خولەکان هەیە. بۆی نایەت نازانم بۆچی بەڕێز لای منەوە ئاماژە بەوە کاکە بۆی ئەچێت، نازانم، یعنی هیچ هۆکارێک نییە لە لای من، هەتا بڵێم بە سیستەمێکی تر کاگازاتم وەرگرتووە یاخۆت بە سیستەمێکی تر کاک ماکوان وەرەگرم. ئەوە نییە. خۆتان نەزانن توانایی فەیسبوک بە تایبەتی بەو بەرنامەیەکە خۆیەتی سنووردارە، ینی بەڵێ مۆبایلەکەی ڕێسا بکاتەوە شتێکی لەو بابەتە دواتر بێتەوە هیواداری ئەم جارە وەربگیرێ بۆی دەخولەکەی خۆی قسە بکات، چکە حەقی ماوە کە دەخولە قسە بکات وەکو کاگازات کە قسە کرد. بەڵێ ئەم جاران کامێرەی هەیە. کاک ماکوان ئەم جارە کامێرەکە دووەرگرە. کامێرەت بۆ هاتووە کاک ماکوان؟ ئەرە وەڵای بەڵێ هاتم. بەڵێ هەموو جارم گرفتە بۆ تۆ دروست بەڵێ. والله نازانم کاگازات، ینی کاک زانیار هیچ مشکلەیەکت ناوەکەی تۆ کاگازات لێ کۆ نزیکن. بەرحاڵ بەنسبەتی ئەوەی یەکەمیان کە ئەڵێ ئەم برادەرە کە من باسی صحیحی مسلیمەکەم و کتێبەکەی صحیحی مسلیمی هێنا، ئەگەر دیقەتتان نابێ باسی شتێکی کرد زۆر مهم بوو، باسی دقیق و تەمری کرد. وتی ئێمە تەمرمانە خوار متعەمان لە تەمر و لە دقیق وەرەگرت، لە ئارد وەرەگرت. ئەو متعەیی کە باسەکرێ هەر بۆ خۆی ئەگەر کەسێک عەرەبی زان بێ ئەزانێت دقیق یاواتە ئاردە و تەمریش بۆ خۆی یعنی خورمایە. کە کاتێکیش لە لای عومەرا بوون تەمەتوعیان کردو بە خورماکەوە خواردویانە ئیسفادەیان لەوە کردوتەوە، عومەریش حرامی کردووە لەسەریان باسی متعە. ئەوە لێرە ئەوەیە تم لەوە زیاتر شتێکی ترم گوێ لێ نەبوو کە لە موسلیما وای وتووە کتێبەکەمان پیشانەیە ئاوا، بەڵام مهمەوەیە کە بیخوێنێتەوە. ئەڵێ ماکوان بۆ باسی ناکە، من باسی بوخاری و مسلیمەکەم. بوخاری و مسلیم ڕاوین کە من لێرا بۆم هێناویتەوە لە هەموویشیانە ئەخرەجە و ئەخرەجەکانی تایە ئەوانە تەخریجیان کردووە، کە مهمەیە من حەدیسەکەت بووە خوێنوە. دۆزانی بوخاری و مسلیم لە پێغەمبەری خوا ڕیوایەتیان کردووە، سەحابە ڕیوایەتی کردووە، بوخاری و مسلیم ڕاوین. هەر ئەو حەدیسەی کە تۆ باسێکی لە لای منیشا هەیە بەڵام تۆ ناوێری بیخوێنیتەوە، هەنێ ناوت عن فلان عن عەبدوڕەزاق ئەیەکە چی کە دقیق کە خورمایان خواردووە لەگەڵ دقیقە لەگەڵ تەمرە، تۆ باسی ئەمەت کرد، باسی چیت کرد. ئەنجارە بەنسبەتی ئەوەیشەوە کە ئەڵەی ماکوان دەنگەکەی منە دانا لەوەی کاکفاتی حاکە بەیەکۆ کۆڕەکەمان گرتووە، ئێمە 4 ساعت قسەمان کردووە. باشە ئێستا من هیچ شتێکی تری پێ ناڵم، بەڵام ئەگەر ڕاستەکەی من داواکەم لە کاک زانیار ئەو تۆ بە ئارەزی خۆت لاپەڕەیە قورئان خەرە بەردەستی من بڵێ ماکوان بیخوێنەرەوە، ئەکرێ من لەبەر نەم خوێندۆتەوە خواتی ئاوا خوێندومەتەوە، ئەنهارەها کردومە بە فەجەرەها کردمەوە فەجەرتوها، یعنی شتێکە غەڵەتم کردووە، چه ئیشکالێکی تایە، بەڵام تۆ نازانی تەلەفوزی بکەی.
مشکلەکە لەوایە ئێمەش لە کاتێکا کە باسی وەنشەقەتی القەمەرمان کرد لەویا باسی شعرەکەی متەنەبیمان کرد کە شعرەکە لەویا باسەکە من لەگەڵ شعرەکە لەوەی پشتیوانیشە لە کۆڕەکەی هەڵۆیشە هەر ئەوەم ڕاست کردووە وتم من لەویا لێم تێکەڵ بوو لەگەڵ شعرەکەیە نەک لەگەڵ ئاەتەکە ئەمە شێن واز دەبێنە گریمان 200% ڕاستەکەی باشە کاکزانیار داوات لێ یەکەم تەنها 5 داقیتر ئەو لاپەڕەیەکی قورئان بۆ من هەڵبژێرێ بڵێ ماکوان بیخوێنەرەوە ئەو 2 دقیقە منیش لاپەڕێکی قورئان بۆ هەڵبژێرم بە ئەو بیخوێنێتەوە ئەو وەختە بزانێ کێ ئەزانێ خوێندنەوەی باشە و کێ ئەزانێ بخوێنێتەوە هەموو کەس غەڵەتەکە غەڵەت جیاوازە بەڵام تەلەفوزکردن تۆ بۆ خۆ دەزانی چی ئەڵێ ئەلاکولین ئەو دەنگشکەیە ناوتە ئاوا پێکەنن هیچ کێشەیەکی دیان نییە هەموو ئینسانی قابلی هەڵەیە بەڵام مهم ئەوەیە ئێستا لەم حاڵەتە وەرە بڵێت بابزانی کامان نەزانین بیخوێنینەوە و کامیشمان تەلەفوزیشمان جوانتر و باشترە ویوادارم ڕوون بێ بەنسبەتی ئەوەی شەوەکەڵی من تاوانەوە باسم کرد ئەوە لیا باسی ئەوەی مسلیم کە باسی لێوە کاخوێن دیوە باسی دقیق و تەمری کردووە من نازانم دقیق واتە ئار تەمریش واتە تەمەتوعیان کردووە بە خواردنی نان و بە خواردنی خورماوە بارحاڵ اینجا کاڵێ من ئەڵێم لە 4 کەس قورئان وەربگرن باشە لە 4 کەس قورئان وەربگرن ئەمە عیلاقیشی بەسەر متعەوە تۆ کە ویستت بە دەنگەکەی من لە بابەتەکە ڕابکەیت و هەڵبێت و شتێکی تر بخەیتە ناوەوە ئەمە بۆ خۆت ئەمە بۆ خۆیت ئەمە ڕاکردنە کاتێک کە باسی بەڵگە و ئارگومنت و دلیل ئەەکەین ئەبێ ئەو خەڵکە دەقەکە بخوێنینەوە لاپەڕەکە بخوێنەوە بڵێن لێرایە خەڵک ئەمە ئەبینێ خەڵک لە لای من مسلمانە تێ ئەگات کە کاتێک ئەم ئاخەمە بەردەستی ئەمە ئەخەمە بەردەستی ئەڵم لەویا وای وت و ئیبن عەباس وا ئەڵێ خەڵک کوێر نییە چاواشەکان نییە خەڵک عاقڵە تێگا بەڵام تۆ ئەوانەی لای تۆ نازانن مشکیلەکە چییە من بۆیشە ئێستاش دووبارەی ئەەکەمەوە داوام کرد لەم کاکزانیارە بەخۆی وت تکام لێ کرد مەمنونتان بووم کە دوو بە دوو قسە بکەین لەبەرەوەی بزانم مستەوات چییە توی سە بە ئارەسی خۆت قساکەی ئەمەش بۆ خۆی حتا بۆ منی ژەروایە ئەگەر باتی تایە و بەیەکەوە قسەمان بکردا و بتوانایە و من تکایشت یەکەم جارێکی تر بێتەوە کە دوو بە دوو قسە بکەین بابە من ئێمە پەیجەکەی تۆ بەیەکەوە دوو بە دوو من ئێمە پەیجەکەی تۆ لە پەیجەکەی تۆ دوو بە دوو قسەکەین لەسەر چ بابەتێک گەڵەبژێری بەڵام من و تۆی تیابین خۆمان لێرە کەوتت بەڵگەکە لە کوایە بڵم بیخوێنەرەوە دقیقاً بیخوێنەرەوە نەک نیوەی بخوێنی تۆ بڵێ عن فلانە دوای بڵێ ئەمەیە باسەکەی من تۆ بۆچی لێ ڕاکەین ئەمە بۆ خۆی ڕاکردنە هیوادارم ڕوون بێ ئێمە هیچ مشکلەمان نیە لە 4 باسەکەی لەو 4 کەسەی کە قورئانیان لێ نێک ئەو وتمان جوابی ئەوەی شمایتەوە دیارە تۆ لە ئاگاو لێنە بووە خەڵکی شایدی ئەوم بۆیە وتمان کاتبی وحیەکانی پێغەمبەری خوا هەمووی قورئانی لێ وەرەگیرێ کێشە چییە لەمە کاتێک کە ئەڵێ ئیبن مەسعود وا ئەڵێ ئەبێ بزانین لە چ جێگایەکە لە چ سەرچاوەیەکە واڵێ ئەڵێ ئیبن کەثیر لامانە ئەڵێ تەبەری لامانە ئێمە ئەمانە نابینە ئەمە قسەی گیفانی خۆتە بارحاڵ ئەنجا بێنە سەر زەواجی مسیان هەر زۆر بە هێواشی زۆر بە بەڵگەیەکی سادە و سانا بۆ ئەو خەڵکیش تێ بگا زەواجی مسیار کاتەکەی دیار نییە زەواجی متعە تەحدیدە هەر لەبەرەمەیە حرامە اینجا تۆ بۆ خۆت ئەحکامی زەواجی مسیار زانی چییە هەر ئێستا لێت بپرسم ئەحکامەکەی چیە نازانی خۆ تۆ لە بەردەستی منانی ئەحکامی زەواجی مسیار ئافرەتێک ئامادەیە بە شاهدی خۆی بە وەلی ئەمری و هەروەها شتەکە واتە عەقدەکە عەقدێکی ئاشکرایە شتی شاراوەی تیان نییە بەڵام ئافرەتەکە لە ماڵی خۆیەتی ئافرەتەکە ڕازی ئەبێت بەوەی کەمەش حەقی مافی ئافرەتە کە لەگەڵ پیاوێکە بژی و زەواجی لەگەڵا بکە هیچ نەفەقەیەکی لەسەری نییە ئەو وەختە لە زەواجی مسیارە تەلاق لە لای ئافرەتە ئەمە جۆرێکە لە زەواج تەلاق لای ئافرەتە نەک لای پیاوە ئێستای چۆن ئێمە تەلاق لە دەستی پیاوە هەیە بە هەمان شێوە خوڵعیش لە دەستی ژنا هەیە بۆ شێوەیە کە توانی ئیسپادەی لێ بکاتەوە جا لەبەرەوە زەواجی مسیار و زەواجی متعە دوو زەواجی جیاوازن لەبەرەوە ئەویان مدەکەی دیار ئەمیان بێمودەیە تۆ نازانم کابراڵێ باشە ئەگەر لە زەواجی متعە کەسێک بڵێ من بۆ 6 ساڵەیە نەمەڵێم وەڵا قابیلەوەی هەیە تازی کاتەوە بووی بەڵام نەگەروتی بۆ 2 سەعاتێک هێنن تۆ ڕازی خوشکی خۆتی خەیتە بەردەست تۆ ڕازیشتی وا ببێ طبعا ڕازی نابی وەکەتیش لە ئەهلی سونە و جەماعە ڕازی نابی بۆ شتە بۆچی عەیش خۆیان زۆریان قەناعەتیان بۆ شتە نییەوەیشی کەیکە ئافرەتە بەدڕەوشتەکانیانە لە ئێرانەکە ئەو کارەکەن و بەناوی متعەوە ئەیکەنەوە ئەما بەنسبەتی ئەوەی کە ئەڵێ تۆ قەناعەتت بە یوسف قەرزاوی هەیە بەڵێ بەتەکید خوای گەورە مەحفوظی کا دوعای خێری بۆ یوسف قەرزاوی پیاوێکی بەڕێز و عولەمایە کە لەسەر جێگا کەوتووە خوای گەورە شیفای بات و تەمەنی درێژ بکە حەسەن بەناش بەڕابەر و پێشەنگ و پێشەوای خۆمی ئەزانم خۆ نەبێ من بیشارمەوە خۆ قابلە من ئێوە نیم خۆم بچارمەوە و ئەوەی مەبدە و بیر و باوەڕی خۆم بێنێ خەمە بە چاوی خەڵکی دا حەسەن بەنا زەواجی مسیاری حەڵاو کردووە
نا یوسف قەرزایی زەواجی مسیاری حەڵال کردووە نە هیچ کەسێک لە شێخ عوثەیمین یا شێخ بن باز ئەوانە زەواجی مسیاران حەڵال کردووە زەواجی مسیار بە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەڵاڵە هەر شتێکیش حەڵال بوو لە لای ئێمە شەرممان لێی نییە بە ئاشکرا بۆ خەڵکی باس دەکەین چۆن ئەڵێن متعە حرامە ئەسڵی نییە ئەم قسانەی کە پێهێناوتە قسەی گیرفانی خۆت و هیچ بنامایەکی زانستی نییە لە هەمان کاتیشە بەرامبەر بە زەواجی مسیار ئەڵێن بەڵێ زەواجی مسیار زەواجێکی معتەبەرە ئەکرێ لە هەنێک جێگایە ئیشی پێ بکرێ ئەمیش وەکو عرفی ناو مجتمعەکانە لەوە ئەچێ لە سعودا ئاعتیادی بێ ئافرەتێکە بێ بتوانێت دەوڵەمەند بێ پیاوێک لە خۆی مارە بکات و پیاوێکی بێ و بەڵام عەقدەکە عەقدێکی بەردەوامە نەک عەقدێکی وەکو متعە دیاری کراو بێ بەڵام لە کوردستان ئەم عورفە معقول نییە هەرچەند ئەم عورفە بۆ ناو کۆمەڵێک خەڵکی وڵاتی ئێمە زۆر واریدە کە بە تایبەتی کۆمەڵێک ئافرەت هەبوو کە توانیان هەبوو بۆیە هەر بەسەر مناڵەکانەوە دابیشناتەوە من یەکێک لەوانە دایکی خۆم بوو کە دایکی خۆم لە تەمەنێکی گەنجیە باوکم شەهید بوو خوای گەورە بە شەهید قبوڵیکە حەزمە کرد پڕبەدڵ دایکیشم زەواجی بکردایەتەوە مافی خۆیەتی ئێوە باسی مافی ئافرەت ناکەن مافی دایکم بوو زۆر حەزم لێ کرد وەڵڵی من شەرمەمە کرد لەوەی پێی بڵم دایە بۆ ناتی شوێ بکەیتەوە ئەترسام لەوەی لێم عاجز بێ بەڵام مافی خۆی بوو حەقی خۆی بوو حتا بە زەواجی مسیاریش میکردایە ئێمە بەلامانەوە احتیادی بووش بەلامانە شتێکی احتیادی بوو مافی خۆی تووشیانی خۆیەتی چۆن من پێم خۆشە ژن بێنم دایکیشم وە خوشکیشم وە هەر ئافرەتێکی بەڕێزی تریش دەتوانێت بچێت زەواج بکاتەوە بەڵام نەک زەواجی متعە زەواجێک کە نیکاحەکەی دیار بێ کە وەلی ئەمر تیا دیار بێ کە شاهید تیا دیار بێ چونکە نیکاحێکی عەلەمیە خەڵکە بێ بیزانێت جا لەبەرەوە تۆ دووشت لەگەڵ یەکتریا جیاواز مەکە ئەمە ڕاکردنی تۆ بوو ئەمە لێرا پێنەمانی تۆ بوو کە لێرا یەکسەر بە شتێک کرد وڵات تۆ ڕابەرەکە و حەسەن بەنایە و یوسف قەرزاویە و بۆیە زەواجی مسیارت بەلاوە ئاحتیادیەوە بۆ ئەمانەڵە چی بۆ ئەمەیان 100% دەڵم زەواجێکی ڕاست و دروستە و هیچ کێشەیەکی تیان نییە مهم ئەوەیە متعەنیە مهم ئەوەیە کاتەکەی دیاریکراو نییە مهم ئەوەیە هەموو ئەرکانەکانی زەواجی تایەتە بەرهەم هیچ شکالێکی تیانێک کاکزانەری بەڕێز کاتم چەند ماوە بۆ شتێکی تردا بڵێ خولەکێکم ماوە یەک خولەک بەنسبەتی من جاری تریش داواکەمەوە بۆی جەنابیشت بزانی هەم لەگەڵ ئەم جاڵێ بە منە دوتووە کاک ئازاد بۆ سەپێ مەڵی کاک ئازاد بەڵێ هەر پێ دەڵێم ئازاد وەختی خۆشی کە تەلەفۆنت بۆ کردم هەر پێم وتی کاک ئازاد ئێستاش پێ دەڵێمەوە کاک ئازاد بەڵام بنارەکە ناوی ئافرەت بوو بۆ ڕیپۆرتی من داد نابوو کە ناوم نای بنارخان چونکە ناوی ئافرەتت دڵبژاردە بوو دوایی گۆڕیوتە ئەینا بنارەکە ناوی ئافرەت بوو داد نابوو لەبەر ئەوە من پێم عیبە پیاوێک شخصیەتی خۆی بگۆڕ بیکا بە ناوی ئافرەتێکەوە ئەڵەی زۆرێک لە پیاوان ناویان بنارە من تایسە نەمبیستۆ بەش بە حاڵی خۆم ئەشێ دوا بێ چونکە زۆر شتەیە مشتەرەکە لە بینی هەردوو لایەنە بەڵام تۆ ناوەکەت بە ناوی ئافرەتەوە دادنابوو بۆ ڕیپۆرتکردنی من بەلامە سەیرە تۆڵێ من ڕیپۆرتیان کردم ئەمەش هەر پێفرۆشتنەوەی یەکێکە لە وێزگەکان بە ئێمە من ڕیپۆرت کراوم بۆ مانگە کە ناتوانم ناوی ماکوان بەکاربێنم هەر لەو لەسەر بابەتەکەی تۆش ڕیپۆرت کراوم تۆش ڕیپۆرتت کردووم چونکە لەسەر هەر هەموو شتەکانی تۆ ڕیپۆرت کراوم من و ئەیزانم تۆ کردوتە و گروپەکەیشتان شارەزایە ئەوە ئێمە نین دەمی خەڵک داخی من ئەزانم هەر کەسێک ئەو کارە بکە بێ ئەخلاقە و ئەگەر ئێوە شەو کارەتان کردو بەرامبەر من ئەو پەڕی بێ ئەخلاقیە و تۆ بە دەمی خۆشت کەسێکت نردبوو بۆ لای من کادوو پەیجەکەی ماکوان و فەیسبوکەی ماکوان بە پەلەفیتکەیەکی ماوە لە ناوی بەرم دە لە ناوی بەرە بزانم چ پیاوەتێک و چ ئازایەتێک کاتێکی خۆش بەڵە فەرمووی بەڕێزان خۆشەویستان ئەچینەوە لای کاگازاد یەکی دوو خولەکی تریان ئەێنێ و ئێمە دیبێتەکە کۆتایی پێێنین بەڕێز کاگازاد کۆمنتێک بنووسە بۆ ئەوەی بەڕێستان وەربگرین و ئاخر دوو خولەکی خۆت قسە بکەیت و بەڕێز کاک ماکوانیش بە هەمان شێوە دوو خولەکی خۆی قسەکات و دیبێتەکە کۆتایی پێ ئەێنین داوای لێبوردن لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەین کە داوای بەشداریەکەین بەڵام ڕێکەوتنی دیبێتەکە وایە کە بەڕێزانی تر بەشداری نەکەن لەبەرەوە بمانبورن خۆشەویستان بەڕێز کاک ئازاد کۆمنت بنووسە بۆ ئەوەی بەڕێستان وەربگرین و دوو خولەکی خۆتان قسە بکەن پاشانیش بەڕێز کاک ماکوان وەرەگرین و دوو خولەکی خۆی قسە ئاکات خۆشەویستان چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەکەین کە دوو خولەک قسەی خۆی بکات پاشانیش بەڕێز کاک ماکوان ئەویش دوو خولەکی خۆی قسە ئاکات زۆر داوای لێبوردن لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەکەین کە ناتوانین مشارەکە یان بەشداری ئێوە وەربگرین چونکە ڕێکەوتنەکەمان بەم شێوەیەیە بەڕێزان خۆشەویستان
چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەەکەین کە کۆمنتێک بنووسێت بۆ ئەوەی وەری بگرین. خۆشەویستان بکام لە ئێوەی خۆشەویستیشێ ئێوە کۆمنتەکانتان کەمێک ڕابگرێنە تا بەڕێزی دەرفەتێکی بۆ بڕەخسێ بۆ ئەوەی پێچێت دەرفەتی نەبێت ئەوەندە کۆمنت بە دوای یەکا بێن کە کۆمنتەکەی و نەبینین وەکو پێویست. بەڕێز کاک ئازاد کۆمنتێک بنووسە بۆ ئەوەی کە وەرتانگرین. بەڕێزان ئەچێنە لای بەڕێز کاک ئازاد دوو خولێکی خۆی قسە ئاکات، پاشانیش کاک بەڕێز کاک ماکوان وەرئەگرینەوە ئەویش دوو خولەک قسە ئاکات و کۆتایی پێهێنین. خۆشەویستان چاوەڕێی بەڕێز کاک ئازاد ئەەکەین. هیوادارم بەڕێز کاک ئازاد بەشداری بکات. کاک ئازاد خۆشەویست، بەڵێ کاک ئازادی بەڕێز کۆمنتێک بنووسە کاک ئازاد چاوەڕێی بەڕێزتانەکەین. کاک ئازادی بەڕێز چاوەڕێی بەڕێزتانەکەین. بەداخەوە کاک ئازاد دیار نییە، نازانم نا کاک نەمبینیوە چکە ئێمە دامان ناوە کاک هەڵوێست کە چی بنووسی ئەتوانی وەری بگرین. کاک ئازاد کۆمنتی نییە تا ئێستا. کاک ئازاد کۆمنتی نییە چکە ئێمە ئەزانین کۆمنتی کاک ئازاد ئەناسینەوە. کاک ئازادی بەڕێز کۆمنت بنووسە بۆ ئەوەی بەڕێزت وەربکرینەوە. هیوادارین کاک ئازاد تۆزێک زوو بێتەوە بۆ ئەوەی کە کۆمنت بنووسێت و ئێمە بتوانین وەری بگرین. بەڵێ دەستە چاو من زۆر چاوم لەسەر ناوەکانە، بەڵام بەڕێزیان کۆمنتی نییە. بەڕێز کاک ئازادی خۆشەویست چەند کۆمنتێک لەسەر یەک بنووسە بۆ ئەوەی کۆمنتەکەت بنووسین. بەڕێز کاک ئازاد بڕواکەن من نایبینم، یعنی ئەوە یەک بە یەک چاوم لەسەر کۆمنتەکانە، یەک بە یەک چاوم لەسەر کۆمنتەکانە، لەسەر چاوم لەسەر کۆمنتەکانە و کۆمنتەکانی هەمووتان ئەبینم کە ئەڵێن تەرکیز بکەن بیبینن، ئێمە ئەیبینین بەڵام من نایبینم. کۆمنتەکانی ئەوە ئەبینم کە بەو شێوەیە کۆمنت ئەنووسن، بەڵام کۆمنتەکەی بەڕێزی نابینم. کۆمنتەکانی ئەوە ئەنووسم کە ئەڵێن تەرکیز بکە بۆ ئەوەی بیبینیت، ئێمە هەمومان ئەیبینین تۆ نایبینیت، بەڵام من نایبینم. بەڕێزان خۆشەویستان ینی دڵنیابن من ببینم یەکسەر کامەرێ بۆ ئەنێرم، بێگومان بەڕێزان دوو خولەکیان ماوە ئەبێت قسە بکات. نا کاک هەڵوێست ئەزانم، بێگومان ئەزانم کە ئەو ناوەی بەڕێستان ێڵێن، بێگومان ئەو ناوەم لەبەرە. پێش لایڤەکەش تکایە هاوڕێیان خۆشەویستان کۆمنتەکانتان ڕاگرن بۆ ئەوەی بەڕێز کاک ئازاد کۆمنتێکی چەند لە دوای یەک بنووسێ، من کۆمنتەکەی ببینم. خۆشەویستان تکام لێوەی خۆشەویستەوەیە کە ئێوە کۆمنتەکانتان ڕاگرن. خۆشەویستان
خۆشەویستان بەڵێ ئێستا ئەیبینم بەڵێ تەواو ئەبینم بەڵێ فەرموو کاک ئازادی خۆشەویست ببوورە ئەگەر کۆمنتەکەت لە بەرچاوی من ڕەت بوو بێ و نەمبینی بی من داوای لێبوود نەکەم بەڵام ئێستا بینیم دڵنیا بە ئێستا بینیم بەڕێز کاک ئازاد فەرموو دەستان خۆش بەڕێزان دەستان خۆش بەڕێزان بەڕێز کاک ئازاد ئێمەوە ئاماژە بەوە کاکە کامێرەکە هاتووە بۆ بەڕێزتان بەڕێز کاک ئازاد کامێرەکە وەربگرە کامێرەکە ئاماژەکە کە لای ئێمەوە ئاماژەکە بەوەی کە کامێرە بۆ بەڕێزتان هاتووە کاک ئازاد کاک ئازاد کامێرەکە وەربگرە بەداخەوە کاک ئازاد کامێرەکەی وەرنەگیرە نازانم بۆچی کاک ئازاد کۆمنتی تر بنووسەرەوە بۆی بزانین ئایا گرفتێکت هەیە کاک ئازاد دوو خولەکی ماوە کامێرەکەش لە لای منەوە ئاماژە ئەکات بەوەی کەوا بەڵێ با ئەم جاران بۆ ئێنێرینەوە کاک ئازاد کامێرەکەت بۆ هات چاوەکەم کاک ئازاد کامێرەت بۆ هات کامێرەکە وەربگرێت لەلای ئێمەوە ئاماژەکە بەوە کە کامێرەت بۆ هاتووە هیوادارین کامێرەکە وەربگری کاک ئازاد بەڕێزان بڕوا بکەن گرفتەکە تەنها فەیسبووکە کە وەکو پێویست ئەم گرفتەی چارەسەر نەکردووە یعنی جاری وایە کامێرە کامێرە هەیە جاری وایە نیەتی ئەبێ بچێتە دەرەوە هیوادارم لە ئایندا کۆمپانیای فەیسبوک ئەو کێشەیە چارەسەر بکات هاتووە لەلای ئێمەوە ئاماژە ئەکات بەوەی کەوا کامێرە دێ بۆ بەڕێستان Verbedoung wird vergestellt کاک ئازاد کامێرەکە وەربگرە چاوەکەم کاک ئازادی خۆشەویست کاکە کامێرەکە وەربگرە بەداخەوە کامێرەکەی وەرناگیرێ نازانم هۆکار چییە کە ئەوە هەیە طبعاً هەمان ئەو گرفتەی کاک ماکوانی بۆ دروست بووە بەداخەوە هیچ دەسەڵاتێکی منیتیان نیە بەڕێزان هیچ دەسەڵاتێکی منیتیان نیە من داوای لێبوردن لە کاک ئازاد و لە هەواداران و ئەوانی ئەوە کەم چکە بڕاکە هیچ دەسەڵاتێکی تیانە هەر وەکو کاک ماکوان ینی هەمان گرفتی ئەوی هەیە کاک ئازاد کامێرەکە لەلای ئێمەوە ئاماژە ئەکات کە کامێرەکە بەتۆ گەشت بێت بەداخەوە ئەوە دائینکەینەوە کاک ئازاد دیسان کامێرەکەمان بۆ ناردیتەوە ئێستا ئەبێ وەربگیرێت کاک ئازاد کامێرەکە وەربگرە چاوەکەم لەلای ئێمەوە ئاماژەکە بەوە کە کامێرەکەت وەربگریت لێرەوە ئاماژەکە بەوە کاڵێ کامێرە بۆ بەڕێستە بەداخەوە کە کامێرەکەی بۆ وەرناگیرێ کاک ئازاد کێشەیەک هەیە لە چیایە ڕوو نییە کاک ئازاد کامێرەکە وەربگرە کاک ئازاد بۆ ئەوەی دوو خولەکی خۆت قسە بکەیت پاشانیش کاک ماکوان دوو خولەکی خۆی قسە بکات دواتر دیبەیتەکە کۆتایی پێبێنین کاک ئازاد کامێرەکە وەربگرە چاوەکەم بەداخەوە کاک ئازاد کامێرەکەی بۆ وەرناگیرێت گرفتێکەیە نازانم حەقی کاک ئازادە کاک دکتۆر پشتیوان
لەبەرەوە بەو شێوەیە ڕێککەوتوین و بێ بەڕێزان قسە بکەن دواتریش کاکماکوان قسە بکات. کاک ئازاد لەلای ئێمەوە ئاماژەیەکە بڕواکە ئاماژەیەکە بەوەکە کامێرە بۆ هاتووە بەداخەوە نازانم هۆکار چییەکە ئەم گرفتانە دروستە بن هەر من گرفتەکە بە گرفتی خودی کۆمپانیای فەیسبوک ئەزانم کە بەڵێ لای شتێکی باشە بەڵام هێشتا کەم و کورتی تایە لە نردنی کامێرە و ئەوانەیە. کاک دکتۆر پشتیوان لەگەڵ خودی کاک ئازادە ینی کاک ئازاد خۆی یەکێک بوو لەوانە کە خەڵکی تر بەشداری نەکات ینی خۆی پێی باش بوو کە کەسی تر بەشداری نەکات و تەنیا بۆ دیبێتی هەردووچان بێت و هەتا خۆشم دوای تەوابوونی ئەوان یەکسەر دقێک 2 دقە دوایەوە کۆتایی پێبێن یعنی ئەوە خودی ڕێی خودی کاک ئازادیشە. بەڵێ بەداخەوە هیوادارم کاکە ینی ئاگادارمان کاتەوە کۆمنتێکی تر بنووسێت جارێکی تر بێتەوە ناو بەوەی بتوانین وەریگرین. کاک ئازاد کۆمنتێک بنووسە دوا کۆمنتی خۆت بنووسە کاک ئازاد. کاک ئازاد کۆمنت بنووسە بۆ ئەوەی بەڕێستا ببینمەوە کامێرەتان بۆ بنێرمەوە. بەڕێزان تکایە کۆمنتەکانتان کەمکەنەوە بۆ ئەوەی کە بەڕێزان بتوانێت کۆمنت بنووسێت و بتوان بەڵێ هات بەڵێ کاک ئازاد فەرموو وەریگرە. بەداخەوە نازانم هۆکار چییە کە وەرناگیرێ هیوادارم وەریگری ئەم جاریان لەلای من و ئاماژەیەکا بەوە. کازی ئەوەیە کە ئاماژەی ئەوەیە کە ئەڵێ کامێرە لەلای ئێوەیە. کاک ئازاد کامێرەکە وەرگرە چاوەکەم بەڕێزان زۆر لەسەر هێڵن و زۆریش چاوەڕێن کە دوا قسەی بەڕێزتان دوا قسەی بەڕێزتان و کاک ماکوان بکرێت و دیبێتەکە کۆتایی بێت. باشە فەرموو بەتیل فەرموو بە تەلەفۆن باشە بەسەر چاو بەڕێزان ئەڵێ بە تەلەفۆن بەدارین تەلەفۆنی بۆکەین نازانم کێشەکە چییە. کاک ئازاد ئەم جارش کامێرەکەم بۆ نادیتەوە ئەگەر ئەم جارە وەرنەگیرە ئەوە نامەیەکم بۆ بنێ بەڵە ئەوە دۆزیمیتەوە. بەڕێزان تەلەفۆنی بۆکەین. بەڵێ کاکە سڵاو لە تۆ دەنگم نزیکەرەوە لە گوێگرانی ئازیز. بەڵێ ئێستا دەنگت بەڕێزان دەنگی کاکە ئازادە بیستن ئەگەر دەنگیان بیستن ئەنجا دوخولەکەی من دەست پێەکە باش نییە باشە زانیم دەنگم بیستراوە ئەنجا دوخولەکەم دەست پێەکە
باشە بە ئاگادارمان کەنەوە بەڕێزان دەنگی ئەبیستن دەنگی کاک ئازاد دەبیستن من خۆشمەڵێم بیبینم لە شوێنێک ئەچمە فەیسبوک بۆ ئەوی بزانم ئەو بەڕێزانە گویان لە دەنگی منە بە باشی ئەنجا قساکەم دووخڵەکەکەی ئەڵێن بەڵێ کاک ئازاد بەڵێن بەڵێ جۆمان لە دەنگتە فەرموو قسەکانت بەڵێ گوێتان لە دەنگ بە کاک زانیاری بەڕاست لە ئێستاوە دووخڵەکەکەی من دەست پێ شەرم ناکەی زەواجی مسیارت ڕسوا کرد زەواجی مسیارت ڕسوا کرد کە هیچ نازانی لە زەواجی مسیار بۆچی قسەی لەسەر دەکەی عیبە بۆ تۆ دڵی زەواجی میسیار هەموو شەرت و شروطەکانی ئیسلامی تێدایە هەموو شەرت و شروطەکانی زەواجی ئاسایی ئیسلامی تێدایە نەخروانیە لە زەواجی میسیارە ژن تەنازول ئەکات لە ماڵ ژن تەنازول ئەکات لە میراث ژن تەنازول ئەکات لە هەموو حەقەکانی تەنها ئەوە نەبێت پیاوەکە سواری ئەبێت ئەوەکە سواری ئەبێت تەنها کرێکەی ئەداتێ ئەو کرێی لە سەرەتای ڤیدیۆکەوە هەتا ئێستا من باسی ئەەکەم ئەی ناکەی ئەڵێ زەواجی میسیار بەو شێوەیە تۆ هیچ نازانی لە زەواجی میسیار بۆ باسیەکەی زەواجی میسیار ئەوەیە کە تۆ ئێستا تۆ حەزەکەی خوشکەکە و زەواجی میسیار بکە خوشکەکە و تەنازول بکە لە ماڵ خوشکەکە و تەنازول بکە لە میرات خوشکەکە و تەنازول بکە لە نەفەقە تەنها لە پێناوی ئەجر و مارەیە بیکات ئەگەر پێت وایە خوشکەکەت یاخود مناڵەکانت هەرچەنە پێم ناخۆشەوە یەک خولەکە ماوە هێشتا مناڵەکانت بچووکەن بەڵام کە گەورە بوون ئامادەی بیانەی بە زەواجی میسیار بە سعودیە دوایی تەلاقیان بدە ئەڵێ تەلاق لە زەواجی میسیارە بەدەستی ژنە دەک لەشت دارزێت لە تەفویضە تەلاق بەدەستی ژنە کە لە هەموو زەواجێکی عادیە بەڵام لە میسیارە وانە لە میسیارە ئەبێ ژن و پیاوەکە خۆیان ڕێبکەون تەلاق بدەنە دەستی ژن ئەژینا تەلاق بەدەستی پیاوە تەلاق هەمیشە بەدەستی پیاو بووە لە قورئان و حەدیث و لە دینی ئیسلامە تەلاقی تەعەسفی هەیە ژن تەلاق ئەدرێ نەک تەلاق بدات ئیلا ئەگەر پیاوەکە ڕێگە بدا بە ژنەکە تەلاق بەدەستی ژنەکە بێت ئەژینا تەلاق هەمیشە بەدەستی پیاوە زەواجی میسیار کارەساتە کاتە تەواو بوو کاک ئازاد هەمان زەواجی متعەیە و هیچ کاک ئازاد کاتە تەواو بوو کاتان شاد سپاس بەڕێزان خۆشەویستان کاتی دووخولەکی کاک ئازاد تەواو بوو ئێستا چاوەڕێی کاک ماکوانەکەین ئەگەر کاک ماکوان بێوێ بە تەلەفۆن یاخود بێوێت بە کۆمنتێک بنووسێ بۆ ئەوەی ئەویش دوا قسەی خۆی کات دوو خولەک قسەی خۆی ئەکات و کۆتایی پێهێنین بەڕێزان کاک ماکوان ئەگەر لەگەڵمانای کۆمنت بنووسە بۆ ئەوەی بەڕێستان وەربگرین و دوو خولەکی خۆتان قسە بکەن بەڕێز کاک ماکوان دوو خولەکی کۆمنت بنووسە بۆ ئەوەی دوو خولەکی خۆتان قسە بکەن لە کۆتاییە و کۆتایی بە دیبێتی ئەم شەومان بێنین هەتا دیبێتێکی تر بەڕێزان لێرە شەواگەداتانەکەینەوە کە ئێمە بەردەوامین لەم دیبێتانە و لە بوارەکانی ترە و ئەوانەی کە پێچەوانە ینی لەسەر یەکتەوە بەڵام بۆچوونی پێچەوانیان هەیە ئێمە بەردەوامە بین لە دیبێتەکەمان لەم پەیجەوە و پێشتان ئەڵێن کە ئەم پەیجی هیچ ئایدیا و دید و تێڕوانینێکی دیاریکراو نییە و پەیجێکی تەواو بێلایەنە ئێمە تەنها دەنگی ئەو بەڕێزانە ئەگوازینەوە ئیتر ئەمێنێتەوە بۆ ئێوەی خۆشەویست کە ئێوە چی هەڵ ئەبژێرن یعنی بژاردەکان ئەکەوێتە لای ئێوە بەڕێزان کاک ماکوان ئەگەر لەگەڵمانایی بە کۆمنتێک کۆمنت بنووسە بۆ ئەوەی کامێرەتان بۆ بنێرین کامێرەتان بۆ بنێرین دوو خولەکی خۆتان قسە بکەن کاک ماکوان خۆشەویستان ئێمە چاوەڕێی کاک ماکوان ئەەکەین کاک ئازاد دوو خولەکی خۆی قسەی کرد بەڕێزان کاک ئازاد دوو خولەکی خۆی قسەی کرد ئێمە چاوەڕێی کاک ماکوانەکەین کە دوو خولەکی خۆی قسە بکات بەڕێزان خۆشەویستان لێرەوە من ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاگادار ئەەکەمەوە کە ئێمە بەردەوامین لەم جۆرە دیبەیتانە ئەڵبەتە بە سیستەمێکی تری پێشکەوتوو کە تووشی ئەم جۆرە گرفتانە نەبین و بەسەر چاو من
هەر بەڕێزێک ئامادە بێ بێگومان ئێمە دیبیتمان بەردەوامە بێت. خۆشەویستان ئێمە چاوەڕێی بەڕێز کاک ماکوانەکەین. بەڵێ ئەوە کاک ماکوان کامێرەتان بۆ هات کامێرەکە وەربگرین. بەڕێزان کاک ماکوان کامەری بۆ ڕۆشتووە بەڵکو کامێرەکە وەربگری ئەگەر ئەویش هەمان گرفتی نەبێ ئەگەر هەمان گرفتی هەبوو ناچارین بە تەلەفۆن ئەویش قسەی خۆی بکات. کاک ماکوان ما کامێرەکەت بۆ هاتووە کامێرەکە وەربگرە و قسەی خۆت بکە. تەسەورەکەم یعنی فەیسبوک هەر خۆی بۆ خۆی لەو چێو کێشەی هەبێکە دوای ماوەیە کە لە خۆیەوە ینی دوای ماوەیەکی درێژ لە کاک ماکوان کامێرەت نەماوە ئەبێ بچیتە دەرەوە جارێکی تر بیتەوە. کاک ماکوان کامێرەت نییە جارێکی تر وەرەوە ناو پەیجەکە ئەگەر پێشت ئاسایی بێ ئەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەتوانی وەکو کاک ئازاد کاک ماکوان کامێرەت نییە چاوەکەم لە لایڤەکە بچۆرە دەرەوە جارێکی تر وەرەوە یاخۆت لە ڕێگەی تەلەفۆنیشەوە ئەبێت هەردووچان. کاک ماکوان کامێرە و نییە چاوەکەم کۆمنتت ئەبینم کامێرەت نییە ئەبێت بچیتە دەرەوە و بیتەوە یان ئەگەر پێت باش بێت بە تەلەفۆن. کاک ماکوان ما کامێرەت نییە کاک ماکوان لە ڕێگەی تەلەفۆنەوە بتوانین تۆش دوو خولێکی خۆت قسە بکەی باشترە. باشە کاک ماکوان ئەگەر پێت باش بێت کامێرەت نییە کاک ماکوان بڕواکە کۆمنتەکانتە بینم بەڵام کامێرەت نییە بەداخەوە. خۆشەویستان بڕوا بکەن ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە جیاوازی لە نێوان هیچ کەسێکا ناکەین. کاتان لێەکەین و کۆمنت منووسن کە ئالاساس ئێمە جیاوازیەکەین. ئێمە بەڕێز کاک ئازاد وەرئەگرین ئەگەر گوێتان لە دەنگی بوو دواتر پێمان بڵێ. بەڵێ کاک ئازاد عەفو کاک ماکوان بەڵێ کاک ماکوان ببوورە. بەڕێزان گوێتان لە دەنگی کاک ماکوانە بۆ ئەوەی کە ئەگەر گوێتان لێیە بە ئاماژە پێمان بڵێن دواتر قسەکانی دەست پێ بکات. کاک ماکوان شتێک بڵێ بۆ ئەوەی بزانین گویان لێیە. کاک ماکوان بۆستە بەڵێ بەڕێزان گوێتان لە دەنگێتی با بە کۆمنتێ پێمان بڵێن ئەو کاتە لەو کاتەوە کاتەکە و دەست پێ بکات بۆ ئەوەی وەکو یەک بن. بەڵێ ئاماژەکەن بەڵێ فەرموو ئاماژیان کرد کە گوێیان لە دەنگکەن. بەڵێ ئەو برادر بۆچی واقعی ڕێگەری لێ هەڵسا بوو لاشەی داوەشێت و دەستی کرد بە جنێوان. ئینسان ئەگەر بابەتی پێویستی پێ بۆ شێوەیە چۆن قسەکە ئاوا قیڕێنەوە نیشانەی دۆڕاندنی بوو. ئەو بۆ خۆی لە ئێستاوە باسی ئەوەی کرد کە دۆڕاوە لاشەی داوەشێ و مزدیارج و دایکی واکە خوشکەوە باشە خۆمش دۆ ساڵ توانم بە دایکی محتەرەمی یا بە خوشکی بەڕێزی بڵم ئامادەی بیێ بە متعوا پشتی لێەکەی حاشا لە دایک و کەسوکاری ئەو منەوە قسەیە ناکەم شتێمە بەرامبەر بە کەسوکاری هیچ کەسێک قسە ناکەین بەڵام ئەوە نیشانەی بێئەدەبی و بێڕێزیە. من داوا کرد لە کاک ئازاد ئەمە بربەستە دایئەنی کاکی برا منەوێ قسەی ترێ لەگەڵا بکەمەوە تۆ درۆ دەرەسی ترێ زۆر کردەوە بۆ خەڵکی بۆچی لێ ئێستا ئاوا قسەم پێ دەڵێیت و ئەڕۆیت و ڕاکەیت وەرە وەکو چۆن ئەم کاک زانیارم پێم وتووە مەمنونی بووم کە بەیەکەوە قسە بکەین وەرە با بەردەوام بین وەرن با قسە بکەین ئەو پشتیوان عەبدوڵاویش وەربگرە کاک زانیار بەڵام تکاکەم من جارێکی تر کە ئەمەوێت دیبێت بکەم لەگەڵیانە و تا حەدایانەکەم ئەمەوێت دوو بە دوو دانیشین لەگەڵیانە تۆ تەنزیمی کاتەکان بکە ئەمێت پرسیاریان لێ بکەم نەک بۆ شێو بە ئارەزی خۆی بڕوات و بێت و بڕوا ئەگەر بێت و بتوانین قسە بکەین بەیەکەوە بڕوا بکە بەشی نیو سەعات ناکەن هیچیان
وێ تەحەدایان ئەەکەمەوە لە ئێستاشەوە پێیان ئەڵێمەوە ئازادیش و پشتیوانیش و مەریوانیش و فاتح حاتم و فاتحتان بینی کە بۆ شێوەیە بوو داواتان لێ یەکەم کە ڕوبەڕوو ببینەوە بە ڕوبەڕووبوونەوە ئەتوانین ئێمە کێشەکان ئاوا چارەسەر بکەین نەگا بۆ شێوەیە ئەوەژەوە حاڵێتی هەناسی سوار بووە کەس نایناسێ خۆی دەرناخە کە چیە ناسی سوار بۆ داڕزەی داوەشی حی بە کاکی برا بۆ گفتوگۆکەی بۆ قساکەی خۆ تۆ بە حساب هاتبوو یەکەم دەرە من ڕێزم بۆ مرۆڤایەتیە چی بۆ مرۆڤایەتیە کاکە تۆ مرۆڤایەتیش خستە شێت بۆ نەرەکانتەوە کاکی برا لەبەرەوە دەردۆ باسی خوشکودایکی خەڵک دەکەین بۆچی وا ئەەکەین وەرە کاکەگیان با قسە بکەین بۆچی ئەو خۆتان مقەیەد دەکەن بەڕێز کاک ماکوان کاتی تەواو بوو دەستخۆش باشە من ئەەکەمەوە تۆ یەک قسەت کرد حەقت نەوت من کەی وتومە نابێ خەڵک قسە بکە من کەی وتومە بە خەڵک بەشداری نەکەم کاک ئازاد وتی پێم باش نییە لەبەرەوە سپاس دەستخۆش کاتێکی خۆش دەستخۆش کاتێکی خۆش کاتێکی خۆش بەڕێزان خۆشەویستان بەڕێز کاک ماکوان وتی من پێم ئاساییەکە خەڵکی تر قسە بکە و بەڕێز کاک ئازادیش پێیوا بوو دیبیتەکە تەنها بۆ هەردووچان بێت و هەردووچان ینی هەر ئەوە بێ کە هەردووچان بەشداری بکەن و دواتر کۆتایی پێبهێندێ من لەبەرەوەی کە بەڵێنمە کە ئەم دیبیتە بۆ ئەوە بێ کە بەو شێوەیە بێ کە ئیتیفاقی لەسەر کراوە و بە هیچ شێوەیە من لەگەڵ ئەوەیان نیم بە هیچ شێوەیە من لەگەڵ ئەوەیان نیم کە من وا دەرکەوم کە من تەرەفداری لایەنێکم و پشتگیری لە لایەنێکەکەم ئێستا هەندێکەیە واستەکەن کە من خوانەخواست بێ ڕێزیم بەلایکیان کردووە بە هیچ شێوەیە هەردووکیان من وەکو یەک یعنی بەڕێزن و هیچ کاتێک جیاوازیان ناکەم وەکو جیاوازی و تەنها و تەنها وتم ئەژڵێمەوە ئەم پەیجی هەموو دەنگ و ڕەنگ و زمان و لایەنێکیشە ئێمە دیبیتەکەمان بەردەوامە بێ داوای لێبوردنیش کە لە کاک ماکوان و لە کاک ئازادیش ئەەکەم ئەگەر هەر کەم و کوڕێکیان هەست پێکرد لەلایەن منەوە من وازانم کە زۆر بە عادیلانە سانێ بە سانم لەلای خۆم نووسیوە بەو شێوەیە مامەڵەم لەگەڵ هەردووچانە کردووە. خۆشەویستان بەڕێزان لەرایە و بەم شێوەیە دێمە کۆتایی دیبیتی ئەم جارە تا کاتێکی تر و کات و ساتێکی تر و دیبیتی بەڕێزانی تر هەموو لاکان بە خۆشی و شادی ئەسپێرم هیوادارم هەمیشە دڵخۆش بن کاتێکی خۆش شەوتان شاد.